خۆسی عاسی و قەیس خەزعەلی و ڕەیان کلدانی الله لا يسامحهم. ئێستا کە کوردێک بەجلێکی کوردی یاخود بە ئاڵایەکی کوردی ناو بازار بسوڕێتەوە بە نامۆبوونەکە. من مەکەنە ناوی شەڕێکەوە بیسەلمێنن کە کەرکووک چەند گرنگە بۆ کوردستان. کاکی کوردیش دانیشتووە لە کوردستانەوە ڕەخنە لە منەگرێ هجوومەکە بە تاوانی کوردبوونی زیندان کرا. سەلاحەتی خۆم بەکارهێنم. چۆن متمانە بە جەنابەت بکەم کە ئەم قسانم بۆ بەیکەرەکەی پێشمەرگە ئەتوانی ئاڵای کوردستان دابنی تەنازولتان کردووە لە کوردستانی بوونی کەرکووک. پێشمەرگەیەک لە کەرکووک شەهید بێم. دڵنیانی لە پۆستەکە تەمینیتەوە. بەخێر بێن. بەخێر بێن سەر و سەرچاو خۆش جالبسز باشم جۆزم وزارنە ئەهلەن وەسەهلەن بکم. ئەی چۆن ئێرە کەرکووکە شاری پێکەوە ژیانی هەموو نەتەوەکان. ڕاستە من کوڕی سلێمانیم خەڵکی سلێمانیم بەڵام ئەگەر ئێوە قبول بکەن کەرکووکیم منیش کەرکووکیم لە دڵەوە کەرکووکیم و ئەمڕۆ شەرەفمەندم کە لە کەرکووکم لەگەڵ ئێوە و گەلێک دڵخۆشم کە یەکێک لە وێستگەکانی بێستونتۆک کوێیە کەرکووکی خۆشەویستە. بێگومان ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ تۆمارکردنی ئەڵلقەی هەشتەمی بەرنامەی بێستونتۆک. ئەڵلقەیەکی جیاوازە بێ. هاوڕێیانم لێیان پرسییم هاوڕێکانم وتیان باشە بێستون بۆچی وەکو ئەڵلقەکانی ڕابردوو ئەوانەی کە بەشداریەکەن هەموو گەنجانی کوردستان و ناوەڕاست و باشووری عێراق نەبوون، بۆچی تەنیا گەنجانی کەرکووک بەشداریەکەن لەم ئەڵلقەیە؟ منیش وەڵامم دانەوە پێم وتن بۆچی مەگەر کەرکووک بە تەنیا خۆی هەموو کوردستان و هەموو عێراق نییە؟ مەگەر کەرکووک بچووکراوەی هەموو وڵات نییە؟ ئەمڕۆ لێرە هەم خوشکوبرایانی کورد لێرەن. ئادەی کوان با کوردەکان ببینم. بوجون burada Türkmen bazı ve kardeşlerimiz mevcut. Görüyorum ellerinizi. Herdasız. ويانا إخواننا وأخواتنا العرب مو؟ وينكم؟ همو لايك بخير بين وقالك دلخوشم كلام شارع كان يشتماني كردا شاري بيكوجياني كردو عربو يعني هرهمو يعني تركمان كل دو عاشور وليرين بۆ ئەوەی کە ئێوەی ئازیز بە ئازادی خۆتان پرسیار بکەن بەبێ ئەوەی کەس پێتان بڵێ ئەمە بپرسە و ئەمە بپرسە. بەڕێزان ئەم سەکۆیە ئەو سەکۆ ئازادەیە کە ئێوەی گەنجی ئەم نیشتیمانە ئەم وڵاتە ئەتوانن بە ئازادی قسەی تیا بکەن، پرسیار بکەن، پێشنیاز بکەن، کەس نە ڕێگریتان لێ بکە نە سانسۆرتان بکاتە. حوت ئەڵلقەی ڕابردوومان شایەتن نزیکی 2000 گەنجی ئەم وڵاتە کە بەشداریان کردووە لە حوت ئەڵلقەی ڕابردووە شایەتن لەسەر ئەم ڕاستیە. ئەمڕۆ ئێوەش دەبنە شایەتی نوێ لەسەر ئەم ڕاستیە و خوش بەسەرەوە شایەت بێ لەسەر هەر هەمومان. بەڵام توخوا داوای یەک شتان لێ یەکەم بەڕێزان، داوای یەک شتان لێ یەکەم مەبەستمە لێم وەربگرن. تان خەمە دۆخێکەوە و دوای ئەوە پرسیارەکەتان لێ بکەم و داواکاریەکەمتان پێ بڵێم. بیر لەوە بکەنەوە بیهێنە بەرچاوی خۆتان لە دارستانێکا لە جەنگەڵستانێکا بە تەنیا ئەڕۆی بەڕێوە لە ناکاو مارێک پێتەوە ئەدا. ئایا ئەچی دوای مارەکە ئەکەوی بۆی بیدۆزیتەوە و لی پرسی بڵێ بۆچی داد بە منەوە؟ یان بەپەلە ئەڕۆی بە دوای نەخۆشخانە و بە دوای چارەسەریە ئاگەڕێ؟ بێگومان ئینسانی تێگەشتوو ئەوەیە کە دوای مارەکە ناکەوێ ئەچێ بە دوای چارەسەرەکەی ئاکەوێ. ئێمە وەکو خەڵکی ئەم نیشتیمانە وەکو خەڵکی ئەم وڵاتە بەداخەوە بە درێژایی مێژوو زۆر مار پێوەی داوین، ماری دووبەرەکی و دژبەری یەکدی، ماری نەزانی و نەخوێندەواری و ماری هەژاری و دەست سپێتی. بەڵام زیاتر بەداخەوە سەرقاڵی ئەوەین بە دوای مارەکەیان ڕابکەین. کارێکمان کردووە کە لە ناو ژەهری مارەکەیە بخنکەین لە بری ئەوەی بە دوای چارەسەرا بگەڕین، لە بری ئەوەی کە بە دوای دژە ژەهرەکەیە بگەڕین بۆ ئەوەی بتوانین ژیان و ئایندەی خۆمان ڕزگار بکەین. ئەمڕۆ من داوا لە ئێوە ئەەکەم ئەو پرسیارانەی ئەیکەن ئەو ڕاوبۆچوونانەی کە خۆتان کە دەری ئەبڕن ڕاکردن نەبێ بە دوای مارەکەیە، خنکان نەبێ لە مێژووە لە ڕابردووە، بەڵکو گەڕان بێ بە دوای چارەسەرە، گەڕان بێ بە دوای سبەینەیەکی ڕۆشنتر بۆ هەر هەمومان بەیەکەوە.
و دوای یەک خولێکی دیکە میوانێکی زۆر تایبەت دێت لەسەرم کورسێ دانیشێ دڵنیام ئێوە پرسیارتان زۆرە بێ بۆی پرسیارەکانتان با ڕووی لە ئایندە بێ ئازادن چی ئەپرسن و باش ئەکەن ئەگەر پرسیارەکانتان بۆ زامنکردنی ئایندەیەکی باشتر بێ بۆ خۆتان بۆ کەسوکارتان بۆ هەموو نیشتیمانێک هەموو جارێ وتومە و ئەمڕۆ شەیڵێمەوە گرنگ ئەوە نییە کێ لەسەر ئەم کورسێ دانیشێ گرنگ ئەوەیە کێ لەسەر ئەو کورسیانە دانیشێ کێ لە جێی ئێوە دانیشێ چونکە ئێوەن ئەمڕۆ سبەی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانە و ئەگەر ئامادەن وەکو پێشڕەوانی ئایندە بە پرسیارەکانتان بە پێشنیازەکانتان مێژوو بنووسنەوە ئەمڕۆ نەک مێژوو بڵێنەوە و دووبارەیکەنەوە مێژووی نوێ بنووسنەوە ئەوە توانین دەست پێ بکەین بە ئەڵلقەی هەشتەمی لێسونتۆک چەند خۆشە بێ دوای 10 ساڵی کە دەیان ساڵی کە بڵێن ڕۆژی یانزەی 2024 لە کەرکووک کۆمەڵێک گەنج کۆبوونەوە بە پرسیارەکانیان فلانە کوڕ هەستا لە ناویانە پرسیارێکی کرد کچێکی گەنج هەستا لە ناویانە پێشنیازێکی کرد یەکێکی دیکە چاڵنجێکی کرد و لە ئەنجامی ئەو پرسیارەی ئەو چاڵنجەی ئەو پێشنیازەی ئەو فلانە دەستکەوت بۆ کەرکووک بەدەست هات فلانە بەرژەوەندی گشتی بۆ هەموو کوردستان بۆ هەموو عێراق بەدەست هات ومێ دەکەم ئەمڕۆ ئێوە ئەو مێژوە بنووسنەوە و بۆ دەست پێکردن بە نووسینەوەی ئەو مێژووە داواتان لێ یەکەم کە هەمووتان پێکەوە لەگەڵ من پێشوازی لە میوانە بەڕێزەکەمان پارێزگاری کەرکووک بەڕێز کاک ڕێبوار تەها بکەن. جەنابی پارێزگار بەخێر بن سەرسەری سەرچاو بەخێر بن فەرموو بەخێر بێن سەرچاو ماشەڵڵا بەخێر بن ئەوەی من چیتان کردو هەنوو زانیاوە بەخێر بن بژی سواس لە کەرکووکین بەڵام من بەخێر هاتن لە ئێوەکەم تۆزێ پێش ئێستا ئیجازەم لە گەنجەکان وەرگرت کە منیش کەرکووکیم بوڵمەکەن بە خۆشحاڵیەوە زۆر بەخێر بی بۆ کەرکووک بە خۆت و ستافە بەڕێزەکەت وام هەموو خوشکوبرانش زۆر سپاسبانەکەم کە لێرن ڕاستی خۆشحاڵم من وامزانی لایەکی قاعەکەیە وا تێگەشتە بووم بەڵام سپاسدانەکەم بەخێر بێن عەزیزم وەکو خۆتت ئەهلەن وسەهلەن بیکۆم خۆش گیاڵدنێز بەخێر بێن زۆر سپاس دەکەین هەست بە چیەکەی ئەم گەنجانە هەمویان چی ئەم شارن هاوشاری جەنابتن وابزانم هەمووشیان هاتوون پرسیاری قورس لە جەناب بکەن چونکە ئەم بەرنامە فۆرماتەکەی ئەوەیە ئامادەی من ئامادەم ئۆکەی حەزەکەم هەموو ئەو بەشدار بوانەی کە هاتوون لە کورد تورکمان لە عەرەب لە کلد و ئاشور هەر هەموو پرسیارەکانتان بخەنە ڕوو لەبەر ئەوە داواتان لێ یەکەم کێ قورسترین پرسیاری پێەیە یەکەم کەس با دەست بەرزکاتەوە ئەو هەڵبژێرین ئەوەی خۆشە جەنابی محافظ من کەس لەم گەنجانە ناناسم دوانسانێکەن پێشتر لە بەرنامەکانی پێشووتر بینی و من بەشداریان کردووە بە سەوانەی دیکە یەکەم جارە ئەیان بینم و بە شێوەیەکی عەشوایی هەڵیانە بژێت ئۆکەی بابتان بینم زۆر باشە بۆچی بە خاتوونێک دەست پێ نەکەین باشترە نیوەی کۆمەڵگا عادەی پێم خۆشە باشتر با بە خاتوونێک دەست پێ بکەین پێم باشە کەس نبینم تۆ خاتوونی ئۆکەی فەرموو ئەوە تایەکێ لێ ئەمە لێرەوە فەرموو سەرەتا زۆر سپاسی بەڕێستانەکەم بۆ دەرخستنی ئەم ئیڤێنتە بۆ خوێندکاران من مەست ڕزگارم خوێندکاری بەشی پزیشکی ڤێتەنەری کەرکووکم پرسیارێکم هەیە بۆ بەڕێستان ئێوە چ پلان و پرۆژێکتان هەیە بۆ ئاژەڵانی بێلانە وەکو ئێمە ئاگادارین ئەکیدم جەنابیشتان ئاگادارن کە بڕیارێکتان دەرکردووە بۆ کوشتنی سەگی بێلانە ئایا بەڕێی ئێوە ئەم ڕێگایە چارەسەری ئەو کێشەیە ئەکات ئێمە وەکو خوێندکاران گروپێکی خۆبەخشیمان دروست کردووە کە ئەمانەوێ هاوکاری ئاژەڵانی بێلانە بکەین و دروشمی گروپەکەشمان ئەوەیە ئاژەڵان بەشێکن لە ژینگەش ئامانەتی خوایە ئایا بەڕێی تۆ ئەم بڕیارە دەست نابا بۆ ئامانەتی خوا؟ کەوتم پرسیاری قورس من چاوەڕێشتی سیاسی و شتیوامە کرد دەست خۆش ئافرین بابەتێکی زۆ گرنگە و ڕوژان تۆ ئەمڕۆ لە کۆبنەوەکە لەگەڵم بووی چۆن زانیت من باسییان بابەتم کردووە دیارە خەبەرێکیان پێداوی طبعا زۆر خۆشحاڵم مەسەلەی ئاژەڵ و ئەو ئاژەڵانەی کە یعنی زیاتر ڕوونی کەینەوە زیات پشیلە پشیلە من زۆر خۆشمەوێت لە گەڕەکەکەی خۆشمان بە تایبەتی لای ماڵەکانی ئێمە وابزانام تاکە گەڕەکە پشیلە کە کاتێک ئینسانەکانە بینی ڕناکە لەبەر ئەوەندێتی مامە بە پشیلەکە داوە ئێستا بڕۆ هەر گەڕەکە پیاوێک ئافرەتێ ببینە پشیلەکە ڕاکات بەس وەرنە لای ماڵی ئێمە کە پشیلەکانتان بینی بە تەکی قاچتانە و دێن و ئەتیادی کەس ڕناکە بە نسبەتی ئەوەی کە تۆ باسێکی زیاتر پێم وایە دوور لە مەجلس باس لە حیوانی سەگەکەیت طبعا هەندی حاڵەت ڕوویداوە لە کەرکووک لە ماوەکانی ڕابردوو ئێمە نەمانوتن بیان کوژن تومانە معالەجەی کەن گەر بۆ معلومی جەنابت بێت لە کەرکووک ئێمە شوێنێکمان هەیە بۆ ئیواکردنیان
ئێستا مححمیەکمان بۆ دروستکردون و خزمەتیانەکەین و مەسروفشیانەکەین ئەیانکەینە ئەوێ نەمانوتن بیان کوژن ئەو بۆتی ڕاستکەمەوە معلومەکە نایان کوژین بەڵام دووریانەخینەوە لە نێو کۆمەڵگا و خەڵک و منداڵەکان ناتوانن بچن بۆ مەکتەب بەداخەوە لە پێشووترەوە احتیمامیان بەوە نەداوە بەڵام ئێستا مححمیەکمان بۆیان دروستکردون تواستەکەم ئۆکەی دەستەکانی خۆش بێ کێ پرسیاری هەیە فەرموو سڵاو جنابی پارێزگار من سۆران خوێندکای پێماگای تەکنیکی کەرکووک ئێمە لە کەرکووک بە حکمیەوەی کە زۆرینی دانیشتوانی شارەکە لە نەتەوەی کوردن بۆمان هەیە وەکو مافێکی نەتەوەی و لە ڕووی یاساییەوە زمانی کوردی لە شاری کەرکووک زمانی یەکەم بێت اینجا زمانەکانی تر زمانی دووەم و سێم بێت بەڵام ئێستا بەداخەوە زمانی کوردی لە شاری کەرکووک زمانی دووەم ئەمەش بۆتە هۆی کێشە بۆ هاوڵاتیانی کورد لە فەرمانگەکان و بە تایبەتی لە زانکۆکانی کەرکووک فێرخوازانی کورد کێشەی زمانی کوردیان هەیە لە وەرگێڕان و لە پرسیارەکانی وڵاندانەوەی ئەزمونونەکان لە زانکۆکانی کەرکووک تەنانەت ناهێڵن خوێندکار بە زمانی کوردی وەڵامی تاقیکردنەوەکان بدا سوکایەتی بە زمانی کوردیەکەن بربەست دروستەکەن لەبەردەم خوێندکارە کوردەکان لە زانکۆکانی کەرکووک ئەمەش بەڕاستی بەشێکە لە تعریب کردن ئەمەش زۆر مەترسیدارە بۆ داهاتووی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بەڕێز جەنابی پارێزگار لیژنەیەکیان دانەوە بە ناوی لیژنەی وەرگێڕان لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ هەر نازانن بە کوردی بنووسن هەر لە ڕووی زمانەوانیەوە هیچ مانایەک نادەن بابەتێکی پرسیارەکەت چونکە هەر یەکەی یەک خولەکتان هەیە پرسیارەکە تەواو بوو ئەمانە هۆکارن هۆکاری سەرەکین بۆ نەبوونی خوێندکاری کورد لە لیستی خوێندکار یەکەمەکان تەنانەت ناهڵێن بۆ لە بۆنە نەتەوەیەکانیشدا چالاکی ئەنجام دێ وەکو ڕۆژی جلی کوردی و ڕۆژی ئارا و نەورۆز هەر بۆ نمونە پێماگای تەکنیکی کەرکووک چەند هەنگاوێک لە شوێنی کارەکەتەوە دوورە تا ئێستا ناتووی سەردانی خوێندکارەکان بکەی گوێ لە کێشەکانیان بگی کێشەکانیان بۆ چارەسەر بگی من بە ناوی هەزاران خوێندکاری کورد لە شاری کەرکووک داوای چارەسەری ئەم کێشە تێلێگەن داوای بەڵێن دێگەین جەنابی پارێزگار باس دیارە بە ئەوە دەست پێەکەم بەنسبەتی زمان من پێم خۆشە وەکو کەرکووکیە قسە بکەم جارێ حەزەکەم هەموو کەرکووکیەک بە هەر چوار زمانەکە زیاتر سێ زمانەکە بتوانێت قسە بکات کاکە نە من کوردم هێناوە بەم شارە نە من عەرەبم هێناوە نە من تورکمانم هێناوە نە مەسیحشم هێناوە خوای گەورە وا دروستی کردووی ڕاستە لە ساڵانی پێشووتر تعریب کراوە لەم شارە و ئەوە مێژوو و ئەوە قەراراتەکان لە پەرلەمانی عێراق خۆم بەشێ بوومەتی ئەوە چەسپاوە کە تعریب لە کەرکووک ڕوویداوە بەس وەکو نەتەوە وەکو ئینسان من حەزەکەم هەموو منداڵێکی کەرکووک هەموو گەنجێکی کەرکووک هەموو زمانەکان بزانێت و ئەوە باشترین چەک و سیلاحە بەدەستانەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بەنسبەت ئەوەی کەوا لە خوێندن تەرجەمە ناکرێت و برادرانی جامیعە لێرەن لیژنەی تایبەتیان هەیە بۆ تەرجەمەکردنی پرسیارەکان و بە زمانی کوردی و ئازادشن تەنانەت ئەو هین ئێستا نییە چێ بە زمانی کوردی جواب بداتەوە با جواب بداتەوە عەمادەی ئەو کولیەیە یان عەمادەی ئەو ماحەدە مەجبورە بچێت مامۆستا بێنێ و تەرجەمەی بکەوت و تەسلیحی بکا بەو زمانی کە تۆ جواب بداوەتەوە هیچ ڕێگریەک نییە لەوە هەر کەسێکش وتی ڕێگر هەیە وەرن بۆ لای من ڕێگر نییە ئەمە دەستورە من لەسەر دەستور قساکەم بۆیە هیچ ڕێگرێک نییە هەندێک جار تەعەسوف هەیە هەندێک جار مامۆستایەک بە توندڕەوی بیری کردێتەوە بەرامبەر بە تۆ یان هاوڕێیەکی تۆ بەڵام ئەوە ناکرێت من تعمیمی کەمە سەر هەموو مامۆستاکانی جامیعە یان مەحەد بۆیە ئەو مەوزوعە براوەتەوە دەتوانن بە زمانەکەی خۆتان جواب دەنەوە یعنی لە قسەکانی جەناب دواتێ یەکەم هیچ کێشەیەک بۆ خوێندنی کوردی نییە لە کەرکووک ئێستا هەموو شتەکان چارەسەر بوون هیچ کێشەیەک نییە هەندێک جار هەندێک لەو مامۆستا بەڕێزانە بە عەقڵەتی خۆیان بەڵام هەموو تەلەبەیەک ئازادە بە چی زمانی قسە بکات یەک حاڵەت هەیە بێ بیزانی هەندێک جار کە تۆ قسەیەکەکەی بۆ دیوار قسە ناکەی تۆ بۆ بەرامبەرت قسەکەی کە لێت تێبگات ئێستا من ئەمڕۆکە کۆبوونەوەیەکم هەبوو لەگەڵ جوتیارانی کورد لەسەر گەڕانەوە هاتوون ئەوەشی کە بانم کردبوو لە کۆبوونەوەکە دابنیشە گوێیان لێ ڕابگرێت فەرماندەی عەسکەری ئەو مەنتیقەیە بوو پیانم ودوتم هەوڵ بدەن من خۆم کە قسەمە کرد بە هەردوو زمانەکە قسەم کرد بە کوردی و عەرەبی بەس وتم ئێوە بۆ من قسە ناکەن ئێوە هاتوون ئەم برادرە تێبگێن ئەم برادرە لە زمانی کوردی نایزانێت لە بەغداوە هاتووە بە زمانی عەرەبی قسە بکەن بۆی لێتان تێبگا لە معاناتەکە تێبگا بۆی چارەسەر بدۆزینەوە هەندێک جار کە تۆ قسەکەی بێ بزانی بۆ چی قسەکەی ئەو زمانە زۆر مهمە ئێمە لە پەرلەمانی عێراق بووین ئەم قسەیەمان زۆر کردووە کە پەرلەمانتارێکی کورد قسەکات هەندێک جار نازانم بە زمانی کوردی قساکەن بەڵام ئەوەی کە دانیشتووە لە 329 پەرلەمانتار 65 پەرلەمانتاری کووردە باقیەکەی هەمووی عەرەبە یان تورکمانە یان ئەوەی ترە تۆ ئەو لێت تێناگات تۆ قسە بۆ چیەکەیت بەڵام لێرە پرسیارەکە شتێکی ئەمە لە نووسراوەکان گرین بۆی بۆتی تەواوکەم لە نووسراوە فەرمیەکان ئێستا ئێمە بە هەر چوار زمانەکەیە لەو سەردەمەی کە من هاتووم دەست بەکار بوو زمانی کوردی زمانی تورکمانی و زمانی سریانیشم تێکردووە لە فۆرمەی هەموو کتابەکان لە قەتعەکانی سەرجادە لە هەندێک منتیقە
بە زمانی کوردی نەنووسی ئێستەمەنی عازم داوە وتمە زمانی کوردیش ئیزافات جەنابی پارێزگار با من شتانە هەیە هەندێکی هەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە گێرمە و کێشمەی زۆر بۆ خوێندنی کوردی لەسەر ئاستی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیش دروست بوو دوێنێ لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بینم باسییانە کرد کە لە ئەو چەند ساڵەدا چەند خوێندنگا دروستکراون دوو دانەیان راوە بە خوێندنی کوردی یعنی جەنابەت ئێستا پێمانەڵی هیچ کێشەیەک نییە لە خوێندنی کوردیا لەم شارەیە باس لە زمانی کوردیەکە کێشە لە خوێندن شتێکی ترە زمانی کوردی باسەکە لە زمانی کوردی هەمویان ئازادن دەتوانن بەو زمانی دایکی خۆیان جواب دەنەوە و قسە بکەن پێی گرنگەوەی بەرامبەرەکە لێت تێبگات تۆ تەلەبەی چوویتە لەوێ فێربی و ئەوەشی کەوا دەرزوانە بە تۆداتۆ مامۆستاکەیە ئەبێ خۆی بۆ خۆی لەمە لێم تێبگا هەموو خوێندکارێک لە جامیعی کەرکووک مناگام لەیانە هەمویان مەلزەمەشیان هەیە و کراوەتە زمانی کوردی و جواب شدنەوە و مامۆستا بەرەزانە لێرە لیژنێش هەیە تایبەت بۆ تەسلیحکردنی ئەمە شتێکە ئەمما کەم و کوڕی و بێبەشکردنی کورد لە خزمەتگوزاری و لە خوێندنگاکان و لە بیناکان بەڵێ لە سەردەمی بەڕێز عادل عەبدولمەهدی 44 مەدرسەی مەشاریعی سین لە کەرکووک دەرچووە لەو 44 مەدرسەیە دوانی لە منطقەی کوردی کراوە 42کەی دیکەی لە منطقەی تر کراوە ئەمە غەدرە لە نەتەوەی کورد کراوە وەکو نەتەوە وەکو زمانە کوردیەکە قسە ناکەینێمە وەکو ئەوەی کە منداڵی کورد بێبەش کرێت لە بینایەکی تازە لە بینایەک لە جیاتی بینای مەکتەبەکانمان سێ دەوامی تیا با یەک دەوامی تێدا بووایە ئەمێکێکە لە ئەو عەقڵەتی شۆڤینی کە لە چۆنی ئەتوانن ڕوبەڕووی ئەو عەقڵیەتی شۆڤینیە بنەوە بە تایبەتی لە خوێندنی کوردیا چونکە ئەوەی کە من ئەزانم نەک تەنیا ژمارەی خوێندنگە ژمارەی مامۆستایانیش یعنی ئەو هەموو مامۆستایانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا وەرگیراون تەعین کراون هەمووی بۆ خوێندنی عەرەبی چووە خوێندنی کوردی بێبەش بوون لەوەی کە مامۆستای نوێیان بۆ تەعین بکرێ پێداویستیان بۆ دابین بکرێ هەندێک جار دەستێوەردانێک هەیە لە پەروەردەی بەشی دراسی کوردی بۆ خۆیان ئازادن خۆیان ستافی کاملیان هەیە و ئیداری خۆیان هەیە و هەموو ئیمکانیەتێکش هەیە بۆیان ئەوە لای خۆیان وەستاوەتەوە کە مامۆستاکە تەعینە بێ پێی ناوترێت تۆ بۆ خوێندنی عەرەبیت یان بۆ خوێندنی تورکمانی یان بۆ خوێندنی کوردی ئەڵێ تۆ تەعینی لەسەر میلاکی تەربیەی کەرکووک میلاکی تەربیەی کەرکووک چەند قسمێکی تایە قسمی دیراساتی عەرەبی تایە قسمی دیراساتی کوردی تایە تورکمانی تایە و هاکەدا ئەو مامۆستایە خۆی جاری وایە دەچێت سێرەکی واستەیەکی کردو خۆی کردێتە قوتابخانەیە کە دیراسەکەی عەرەبی بووە یان دیراسەکەی کوردی بووە ئەلێرە خەتایەک هەیە لە هەندێک برادەر دەبێ ئەمە نەهێڵن ئەم مەحسوبیەت و مەنسوبیەتە لەبەرەوەی مەکتەبەکە لە ماڵی منەوە نزیکە بێ لێرە دەوام بکەن زۆر باشە ئادەی باگوێمان لە پرسیارێکی تورکمانی بێ تورکم بەس بادەستی تورکمانی ئۆکەی فەرموو من ناوم عایل ئەسوەدە پرسیارەکەم لەبارەی ئیدارەی مەلەفی کەرکووکە ئایا پشت بە بنەمای لە سەدا 32 بۆ نەتەوەکان دەبەستن یان پشت بە بنەما و بڕیاری نوێ دەبەستن ئایا ئەو بڕیار و بنەمایە لە بەرژەوەندی سەرجەم نەتەوەکان دەبێت؟ سەدا 32 بۆچی؟ 32 بۆ عەرەب و لە سەدا 32 بۆ پۆستەکان مەبەست؟ نەخێر بۆ هەموو پرس و بابەتەکان نەک تەنیا بۆ پۆست و دامەزراندن سەدا 32 بۆ کورد 32 بۆ عەرەب و سەدا 32 بۆ تورکمان و بەشەکەی دیکە بۆ مەسیحیەکان ئایا پشت بەو بنەمایە دەبەستن یانیشکار بە بنەمای نوێ دەکەن؟ سوپاس دەکەم بابەتی 32% بەشی دیاریکراوی پلە و پۆستەکانە بۆ گشت پلە و پۆست و دامەزراندنەکانە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دەکرێت چاوخشاندنێک بە بنەمای 32% بکەین؟ بەلای منەوە من دەمەوێت تۆش هەروەها دەتەوێت بەڵام ئایا حکوومەتی فیدراڵی دەتوانێت لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکات؟ وەڵامەکە ئەوەیە نەخێر ئەو پرسە پێویستی بە بودجەی تایبەت و شتی دیکەش هەیە سەبارەت بە دابەشکاری پۆستەکان بەڵێ دەتوانین پشت بە بنەمای 32% ببەستین ئێمە کە ئەم ئیدارەیەمان پێکێناوە ڕەگوو ڕیشەی نیشتمانی هەیە بۆ هەموو پێکاتەکانی کەرکووک بە کورد عەرەب تورکمان و مەسیحی کە بەشداریان لەم ئیدارەیەدا هەیە هەر بۆیە دەکرێت و من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەو فکرەیەدام داواش لە برایانی عەرەب و تورکمان دەکەم کە لەمەدا هاوکارم بن ئەمە لە بەرژەوەندی مندایە وەکو کورد و هەروەها لە بەرژەوەندی ئێوەشدایە بۆ دابەشکاری پۆستەکان لە پارێزگاکەدا أنتم كذلك وأعتقد هو راح يكون أحد الأساس للاستقرار الإداري لمناصب في هذه المحافظة. كيف برسياري هي باجومان لا عربيش ببي إنجا بردعم بين عرب كيف بوتي برسيارم هي أوكي فرمو بۆچی هەمیشە کەس ئاور لە دۆخی بەشە ناوخۆیەکان ناداتەوە من خوێندکاری بەشە ناوخۆیم نهۆمەکان زۆرن ئەوە 2 ساڵە کەس کێشەی ئاسانسۆرەکان چارەسەر ناکات زۆربەی خوێندکارە کچەکان گرفتی تەندروستیان هەیە ئەمە کێشەیەکی مرۆییە ناتوان بەسەر پلیکانەکاندا سەر بکەون نهۆمەکان زۆرن هەر بۆیە هەمیشە لە بەشە ناوخۆیەکان ستەم لێکراوین هیوادارم ئەم بابەتە بە هەند وەربگرن
بێگومان جەنابەت دەزانیت و خوێندکارانیش دەزانن سیستەمی کەرکووک و هەرێمی کوردستان جیاوازن. وەزارەتی خوێندنی باڵا یان بڵێم زانکۆکان و تەکنیکی باکوور و پەیمانگە و زانکۆکانی سەر بەو کۆلێژە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایی فیدراڵین. کەرکووک جیاوازە لە پارێزگاکانی دیکە. تاوەکو ئێستا دەسەڵاتداری لەو بابەتانە نەگەڕاوەتەوە بۆ کەرکووک. ئێمە هیوادارین و داوامان لە سەرۆکوەزیران و دەستەی هاواهەنگی پارێزگاکان هەیە کە پشت بەخوا لە ماوەکانی داهاتوودا دانیشتنێک دەکەن و دەنگ لەسەر ئەو بڕیارە دەدەن. دەسەڵات بۆ ئیدارەی کەرکووک دەگەڕێتەوە. ئەویش دوای ئەوەی کە هەڵبژاردننی پارێزگاکانی تێدا کرا. هەر بۆیە حکوومەتی خۆجێیی پارێزگا ناتوانێت دەستێوەردان لە بابەتی بەشە نێوخۆیەکان و زانکۆ و پەیمانگەکان بکات. بەڵام سەرباری ئەوە من لەگەڵ بەشێک لە برایانمان لە پەیوەندیدام و لەگەڵ خوشکی بەڕێزمان سەرۆکی دەستەی تەکنیکی باکوور و ڕاگرانی زانکۆی کەرکووک و کۆلێژەکان مەبەسم سەرۆکی زانکۆی کەرکووک نییە. باسی ڕاگرانی زانکۆ و کۆلێژەکان دەکەم لە پەیوەندیەکی جددیدام بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. هەروەها من واژۆم لەسەر دروستکردنی باڵەخانەیەکی بەشە نێوخۆیی لە زانکۆی کەرکووک بۆ ئێوە کردووە کە بەشە نێوخۆییەکی پرۆفیشناڵ دەبێت و ماوەی دروستکردنیشی ساڵێک تێناپەڕێنێت کە بە نەخشەیەکی زۆر باش دروستکراوە. ویستیان ئەو پرۆژەیە هەڵبوەشێنرێتەوە. بەڵام من سوور بووم لەسەری و پرۆژەکە دراوەتە کۆمپانیایەکی پارێزگاکە. بەم زوانە جێبەجێ دەکرێت. هەرچی بابەتەکانی دیکەشە خوێندکاران خوشک و برایانم هەر شتێک بە من بکرێت بۆ ئێوە کەمتەرخەمی ناکەم. ئەوەندەی بتوانم دەسەڵاتم بەکاردەهێنم و کارتان بۆ دەکەم هەر شتێک لە ئەستۆمە. زۆر باشە. ئۆکەی ئەدەی با تۆزێ بگەڕێم بۆ دەموچاوی جیاواز کوا دەستان بۆ نبینم. دوایی نێن بڵێم بێشم بۆنەوە هێش پرسیار بکەین. ئۆکەی زۆر باشە. ئەلێرە فەر ئەو سیاسەتە چیەکە لە کەرکووک بۆ خزمەتی بەرژەوەندی گشتی بەکاردەهێنێت نەوەک بەرژەوەندی کەسی بەبێ قوربانیدان بە بەرژەوەندی نەتەوە و ئاینێک. ئایا ئەگەر ڕۆژێک بەرژەوەندی کەرکووک ڕوبەڕووی بەرژەوەندی حیزبی بووەوە مێرت بەلای کامیاندا دەڕوات؟ وەڵامەکەم بەڕاشکاوی دەبێت. سەکا سەراحەت بڵێ. سارێکی قورسە بۆ جەنابەت. طبعا أنا أشكرك جدا. من زۆر سوپاست دەکەم. ئەو زاراوەیەی پرسیارت پێکرد زاراوەی کوێ بوو؟ زاراوەی عەربی کەرکووکە؟ هەر بژیت. ئێمە زۆر ناڵاندمان. ئەو گیر و گرفتانەش تاوەکو ئێستا بەردەوامن. من بە هەموو ژیانم پێش ڕووخانی ڕژێم و دوای ڕووخانیشی وەکو خێزان هەر لە کەرکووک بووین و سووریشم لەسەر ئەوەی هەر لێرە بمێنینەوە. زۆر گرنگە بۆم کە بە شێوەیە کار بکەین لە بەرژەوەندی هەموو گەلەکەمان بێت. هەندێک جار مرۆڤ ناچار دەبێت بە جۆرێک هەڵسو کەوت بکات کە ناچار بێت بیکات. دوای ماوەیەک دێتەوە مێشکی کە نەدەبوو ئەو کارە بکات. ئەوەش وا دەکات هەموو ژیانی لە پەشیمانی و ناڕەحەتیدا بەسەر ببات. پێش هەموو شتێک من مرۆڤم بۆیە لە هەر هەنگاوێکم مرۆڤ بوون لەسەر مزاڵ دەبێت. هەر هەنگاوێک کە دەینێم دەمەوێ بە ویژدانانە بێت لەبەر داهاتووی منداڵەکانم بەوەی کە ئەوەی ئێمە لە ماوەی 21 ساڵی ڕابردوو پێیدا تێپەڕێوین منداڵەکانمان پێیدا تێنەپەڕن و نەیبینن. ئەمە بەرپرسیارەتی منە. پێم وایە هەر کەسێکیش کە گوێی لێمانە لە دایکان و باوکان هەمووی خێر و چاکەی بۆ منداڵەکانی خۆی دەوێت. بۆیە ئەمە بەرپرسیارەتی منە. ڕاستە من کەسێکی حیزبیم و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانیم. بەڵام حیزبەکەم ئێستا بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی زۆر جیاوازە و بۆ چوون و قسەکانی سەرۆک حیزبەکەمان ڕوون و ڕاشکاون. منیش ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبەم. بۆیە دەبێت ئەو هەنگاوانە برێم کە دەمانەوێت. ئەم لایەنە و لایەنی مرۆڤایەتیش کە باسم کرد بەو پێیەی باو باپیرم هەر خەڵکی ئەم شارە بوون و منداڵەکانیشم لێرەن بۆیە سوورم لەسەرەوە. هەر یەکەم جاریش کە دەست بەکار بووم داوای ئەوەم کرد کە هەموو لە پێناو کەرکووک یەک بگرین و بۆ پێکەوە ژیانی هەموو نەتەوەکان کار بکەین کە ئەوە کلیلی بەختەوەری کەرکووکە.
دەیڵێمەوە ئەوە کلیلی بەختەوەری کەرکووکە. بەس خۆت زۆر زیرەکانە لە پرسیارەکە لایە ناوەڵڵا. بەڕوونی پێتەڵێ ئەڵێ ئەگەر کەوتیتە مۆقفێکەوە لەلایەکەوە بەرژەوەندی شخصی خۆت یا بەرژەوەندی حیزبەکەت یا بەرژەوەندی قەومیەتەکەت هەبوو لەلایەکی دیکەشەوە بەرژەوەندی کەرکووک هەبوو بەرژەوەندی گشتی هەبوو کامیان هەڵەبژێری بەرژەوەندی گشتی هەڵەبژێرم زۆر بە سەرەحی جوابم دایەوە من باسم کرد ئەمە هاتوین خزمەتی خەڵکەین بەرژەوەندی حیزبەکەی من لەوەیە کە بەرژەوەندی گشتی کاری بۆ بکەم و حیزبەکەم بۆ گەشاکات ئەوە حقیقەتە ئێستا من ئیشێکی باش بکەم دەستخۆشیەکە بۆ من دێ بەڵام بە نەتیجە دەستخۆشیەکە بۆ حیزبەکەش ماینەن کرد ئەمە ئێڵی زۆر گرنگە زۆر گرنگە بەس یەک خاڵیش هەیە ئەمە بیخەیتە ڕوو هەم بۆ ئەم گەنجانە و هەم بۆ ملیۆنان کەسیش کە تەماشای ئەم بەرنامەیەکەن دوایی چۆن ئەتوانن ئەمە لە قسەوە بکەن بە کردار چونکە تەماشای هەرچ کەسێک بکەی بە پارێزگاری بە وەکالەتی پێشوشەوە کاتێک قسەیە کرد هەر ئەم نەوع قسانەیە یعنی لە قسەیە ئاسانە چۆنی ئەتوانن بە کردداری ئەمە بچەسپێنن بە ڕەحمەت بێ سەرۆک مامجەلالن زۆر باش بیرم دێک لیقایەکی هەبوو لەسەر کەرکووک وتی پێویستەکە ئێمەی کورد ڕەحمەتی لێ بتوانین کارێک بکەین خەڵکی مەسیحی خەڵکی عەرەب هەست بکەن شەراکەتکردنیان لەگەڵ ئێمە قازانجیانە من جوابی جەنابەت بەمەوە لە 2005ەوە تاکو ئێستا نەمانتوانیوە ئەو شعورەیان لا دروست بکەین جەنابەت چۆنی ئەتوانی بێ ئەم ئەرکە قورسە جێبەجێ بکەی پرسیارەکە ئەوەیە وڵامی ئەو پرسیارەت بە شتێکە دەمەوە کە لە ئێستا ڕوویداوە حاليا هاتمە ئێرانە طبعا لە ئیداری پێشووتر ئەو شتە نەبوو منعکرا بوو وتیان ئەمانە تەلەبەی بەشە سەحەکانیان تەواو کردووە تەندروستیەکانیان تەواو کردووە کە هاتمە ئێرە وتیان لە سەردەمی ئەو برادەری پێشووتر منعکراوە وەڵا کچێک کوڕێک لە سلێمانی لە هەولێر هاتووە یان کچێک کوڕێک لە بەسرە هاتووە لێرە دەوام کات بە حکمی چی حکمی ئەوەی وەڵا ئەو کچە کوردە یان ئەو کوڕە کوردە لە کوردستانەوە هاتووە بۆ بێ لە کەرکووک دەوام کات وتم ئەمە چۆنی وتیان مەسەلەن بۆ نمونە تقریبا 600-700 تەلەبە نەیشتووە مباشرە بکەن تەعینەکەشیان ئیلغاوەتەوە لە مەجلسی خدمە و فەقیرە مستەقبەلیان کۆتایی پێ هاتووە ئەم فرسەتە پرسیارم وتم ئەو کچ و کوردە یان ئەو کوڕە کوردە یان ئەو برا عەرەبەش کە دێت لە زاخۆ دێت بۆ کەرکووک یان لە بەسرا دێ بۆ کەرکووک دێ بۆ چی دێت دێ بۆ سەیران و سیاحەت یان دێ بۆ خزمەتی نەخۆش وتیان بۆ خزمەتی نەخۆش دێت وتم جاری وایە لە ناو عایلەکەی خۆت کە نەخۆشێک دەبێ ئەندامانی ئەو خێزانە بێزارە بن ئەوەندە ساڵە خزمەتی نەخۆشەکە بێتاقەتە بن ئەم کچە گەنجە ئەم کوڕە گەنجە هاتووە خزمەتی نەخۆشەکات مەفروض وایە ئیدارە یەکسەر چاو داخۆ تەوقیعی بکات کورد چییە و عەرەب چییە و تورکمان چییە لەم باسەیە وتیان ئاخر لەبەرەوەی کەرکووک مادەی 140 و ئەمە قەزیەکە و نازانم چی و ئەمە دەرگایەکە یەکێک وتی تعریب و یەکێک وتی کوردستانی وتمەوە من تەوقیعەکەم لەسەر بەرژەوەندی کەرکووکیەکان من ئەمە بە بەرژەوەندی کەرکووکیەکان ئەزانم من ئەمەم هەڵبژارد هەندێک برادر ڕەنگە نەقدشم لێ بگرن هەندێک برادر خۆشیان لە دوورەوە تەختی عاجز کردبوو بەڵام جۆم نەدا واتە مەسلحەتە گشتێکم هەڵبژار لەسەر مەسلحەتە شخصیەکە کە بۆی قسە نیەتە سەر ڕێبوات با نەیکەم قەیچێکە با ڕێبوار لەناو حیزبە سیاسیەکان و پەرلەمانتارەکان و نازانم چی کوڕێکی باش بێت من لای ئەوان نەبوومە کوڕێکی باش بەس من کارێکم کرد کارەکەی ئینسانی بوو بۆ بەرژەوەندی کەرکووکیەکان بوو و هەموو ئەوانەشی کە لێرە دانیشتنەگە خەڵکی کەرکووک بن ئەو حەقیقەتە ئازانن بۆیە نزیکەی 600 بۆ 700 تەلەبەی دەرچووی بەشە سەحەکان مەسئول شملی لە زاخۆ لە سلێمانی لە هەولێر هاتوون هەندێکشی لە شارەکانی خواری و عێراق هەموویم تەوقیع کردو ئەوە ئێستاکە لە خستەخانەکانی کەرکووک کارەکەن و خزمەتی نەخۆشەکان دەستەکان خۆش بێ ئادەی لێرەوە ئادەی بزانم ئەویا بەڵێ فەرموو ئەوەی فەقیر دانیشت بێ وەڵە بژێرێت وەڵاوانیە کێ زۆر ئاوا بکە ئەو هەڵک ژێرم فەقیرە و نەجوولا بوو کام نەجوولا بوویتەوە ئەوکەی ئەم جاریان بۆم بۆستە مادەم وایە من جوان ئەمە لەسەر ئەوە قسەکەم تەعینات هەر کچێکی کورد یان هەر کوڕێکی کورد کە تەواوی ئەکا لە ماڵەکانمان یعنی باشە ناوی دیتەوە بۆ تەعینات بەیانی ئەچە سێرەکە ناوەکە نەماوە فڕۆشراوە ناوەکە یعنی لەسەر ئەوەشەوە کە ئەچی سێرەکەی ئەلێ ناوێت تۆش ناوی وان نەهاتۆ لێرەیە لە دوای ئەوەشەوە باش ئەگەم کچە شەهیدێک بم لە شەهیدان تەقدیمەکەین شەهیدان ناومان نایەتەوە ئەڵێ فڕۆشراوە ناوەکە باش ئەوەی پەیوەندی بە منە ڕووی منی بکە پرسیارەکەت ئەوە واقع حالی عێراق ڕاستەکە چیت بۆ من هەیە پرسیارێک لێ بکە چیم بۆ تۆ هەیە بەڵێ من سوپاسی تۆکەم هیواشم پێتە ئەزانم شتی باشترمان بۆکەی ڕێکەوتون نانا ئەمەڵێ قسەکەی ئەو ڕاستە ئەویش ئەڵێ ئەم زۆر کوڕی چاکە
خدا من نایە ناسم من هەندێکی ئەناسم هەندێکی کوڕی باش کچی باشی لێ ئەناسم هەمووی باشن بەس بە خودای باوەڕ ناکەم لە هەموو تەمەنم بینی بێتم. ئۆکەی چ پرسیارێکت هەیە بۆی؟ من پرسیارەکەم ئەوەیە یعنی چایەک بۆ ناوانە بخشێنێتەوە ئەوانی کە تاینە بناوەکانیان ئەدزرێت یان ئەفرۆشرێت؟ تێگەشت شتێک بڵێم بۆ یەکەم جار کە باسم نەکردووە ئەزانم دوای ئەوە نەقدشم زۆر لێگرت. ئێمە 7000 و نزیک 200 دەرەجەی تەعینمان هەیە لە کەرکووک بەعەقد لەو ڕۆژەی دەست بەکار بوومە نەم کردووە. یەکێک لە هۆکارەکانی کە نایکەم قسەی ئەو دادەیە و یەکێکی دیکە لە هۆکارەکانی ئەوەیە کاتێک کە چوونە تەسویتیان لەسەر کردووە شوهەدای هێزەکانی تریان تێ کردو بە شوهەدای پێشمەرگیان تێ نەکردووە. پێشی 3 ڕۆژ لەمە پێش دوای ئەوەی کە چوومە بەغدا لە ئەمانەی عامی مەجلیسی وزەرا کتابێکم هێناوە کە شوهەدای پێشمەرگەش حاڵی شوهەدای هەموو ئەو هێزانەی دیکە بێت کە لە کەرکووکا هەیە. بۆیە لە دوای ئەوە ئیطلاقی ئەو دەرەجاتانە ئەکەم کە نزیکەی 7200 7300 دەرەجێ ئەمێنێتەوە سەر ئەوەی چەند من ئەتوانم لەناو ئەم ژاڵە و ئەم هۆسەیی کە هەیە منسەب بم من هەوڵە دەم وا بکەم و هەموو شروطەکانشم داناوە تەنها ئەو فەقەرەیتیان نەبوو کە شەهیدانی پێشمەرگەیتیان نەبوو ئەوەشمان ئیزافە کرد. کتابێکم کرد بۆ ئەمانەی عامی مەجلیسی وزەرا من سواسیان شەکەم کە بە ئینساف و جوابی منیان داوەتەوە کتابەکەم لایە لە ئۆفیسەکەم هەموو خەڵک ئازادە بیبینێت کە شەهیدەکانی پێشمەرگەش حاڵیان حاڵی شەهیدەکانی هێزەکانی تری عێراق بێت کچ و کوڕەکانیان خوشک و براکانیان. هەوڵە دەم منسەبم بەسەر چاو و هەوڵە دەم بەجددی هەوڵە دەم. ئەتوانی دڵنیایی بی بۆ خەڵکانە بەجددی هەوڵی وەدەم کاک بێستون یعنی کارەکە خۆی من تەیری هەموو قسەکانێکم کە ئەو کارە ئەوەندە ئاسان نییە بەس هەوڵە دەم غەدر زۆر کراوە ینی غەدرێکی زۆر کراوە حەز ناکەم زۆر برینەکان بکولێنمەوە ینی بۆ نمونە 17000 مامۆستایان تەعین کردووە لە 17000 مامۆستا 2000 کورد و تورکمانی تایە. ئۆکێ زۆر باشە ئادەی کێیە فەقیر نییە و هاروهاجە و ئادێ ئەوە تا ئەوەی کە دەست ئاوا لەیەکا بزانین. سەرەتا بەخێراتن تاکەم بۆ شاری کەرکووک پرسیارێکم بۆ کاغڕێبوارەیە ئەمەوێ نهێنی ئەو سەحرەم پێ بڵێ کە لەم شارە کردوێتی وەک بەڕێزیان باسیەکەن کەوا مودەی 7 ساڵە ئیدارەیەکی فاشلیان بۆی بەجێهێڵاوە قاسەیەکی خاڵی 20 ملیار قرس بەڵام لە ماوەی ئەم 3 مانگی دارەیە ئەچینە هەر مانتیقەیەک ڕۆژەی خزمەتگوزاریە بینین سەبکردنە بینین سەوزکردنی جاداکانە بینین ڕۆشنکردنەوەی ڕێگا و بانەکانە بینین لە کاتێکە خۆشی کراوەتە ئامانجی تیری دوژمن و بەشێک لە براکانی ئایا ئەم سیحرەی چۆن کردووە لەم شارە لەم مودەکەمەیە کەوا ئەم هەموو خزمەتگوزاری کردووە لە کاتێکە ئیداری پێشوو ئیمکانیاتێکی زۆری هەبووە بەڵام نەیکردووە و جیاوازیەکی زۆری کردووە لە نێوان مەنتیقەی کوردی عەرەبی تورکمانی و نمونەشی زۆرە. پرسیارێکی دیکەش ڕێژەی کارکردنی چەندێکە لە ڕۆژێکە بۆی نەبووتە کێشە لە ماڵەوە؟ برازاتە سێری هەویەکەی بکە وابزانم ئەم قۆڵە دۆستەکانی خۆتن ئەو قۆڵەوە ئەم جارە ئەوانەی ڕەخنیان هەیە دەست بەرزکەنەوە فەرموو نەنا هەموو ئەتوانم قسە بکەن کەرکووکیەکان بە ویژدانن هەموو کار بۆیە پرسیارەکانشیان بە ویژدانە بێت طبعاً ئیدارەی پێشووتر حەز ناکەم باسی کەم یعنی بەجددی پیچ سەغڵەتە بم کە باسشی بکەم هەر کەسێک لە شوێنەکەی من بێت وەکو منی لێ دێت خراپەکانە بینی ئێستاکە بەس من بڕواایەکی تەواوم هەیە کە دادگایەکێ ناوی دادگای ئیلاهیە و دادگای ئیلاهی تەفلوتونیان نەکات وەگەر منیش وا بووم منیش تەفلوتون نابکات هاتینەتە سەر ئیدارەیەکی وێران کە باس چیتان بۆ بکەم سەرەتاوە مەزانی کێشەکە لە بینی کورد و عەرەبە بەڵام بۆم دەرکەوت کێشەکە زۆر لەوە گەورەترە ئەمانە شەڕی موئەسەساتیان کردووە ئەمانە موئەسەساتیان لە کەرکووک نێشتووە مدیری دایرەکە ڕۆشتووە بۆ عالمێکی دیکە مدیر قسمەکان ڕۆشتوونە بۆ عالمێکی دیکە لەناو دیوانی محافظە 24-25 قسم هەبووە تا 25 محافظ هەبووە معاونەکان محافظ بوونە براکانی محافظ بوونە خۆی محافظ بووە ئەمە وای کردووە بێسەروبەرێکی زۆر لەم شارە ڕوودات ئێستا مدیری دایرەکانی کەرکووک دایرە خەدەمیەکان گلەیی لە منەکەن گلەیی لە منەکەن بەرەوەی ڕۆژانی جومعەش کارەکەین و بە فەرمیش گلەیان لێم کرد یان ناکرێت ئێمە ڕۆژی جومعەمانێ جومعەش تۆ لە دوای نۆژی نیوەڕۆ دەرمانەکەیتە دەرەوە ئەوەی کە جەنابەت باسێکەی چیمان کردووە میزانیم نییە بنموناسبە هەندێک پاری پڕۆ دۆلارمان هەیە بە شێوەیەکی جوان و تەندروست ئیسtismarێکین بۆ پرۆژەکان ئەمما میزانەی خۆتەی ساڵی 2024 کەرکووک نیەتی و شارەکان دیکەی عێراقشنێتی ئەو لای جەنابی ڕئیس وزەرایە لەسەر حسابی سەحەتی خۆمانە من ڕۆژانە زۆر داوامەکەم یعنی حەزەکەم هەر یەک لەوەی لێرە ئامادەبوونە فەرموو وەرن ڕۆژێک لەگەڵ مابن بزانم من ڕۆژی چەند سەعات داوامەکەم و چەند سەعات کارەکەم و ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کەوا خەڵکەکە هەستێکی لا دروست بێت کە ئەم پارێزگارە هاتووە ئێوێ خزمەتی بکات ئێوێ باشی بکە بەڵام ئەدەواتەکانی بەدەستێتی وەکو پێویستین جارێ من دڵنیام خەڵک زۆر بە ویژدانە ئەو خەڵکی بە ویژدانە لە من تێگات بۆیە ناشی شارمەوە تەئسیری لە سەحەتشم کرد ئەم 2 مانگ و 2 هەفتەیە و تەئسیری لە دووربوونی منداڵەکانشم کرد بەس الحەمدوللا بە نەتیجە ئەوەیە کە ئەمانەوێ شارەکە جوان بکەین ئەوانیش بەشێکن لە دانیشتوانی ئەم شارە دەبێ ئەوان
ئەوانش بۆ دڵیان خۆش بێت کە ئەوەی کە ئەیکەم بۆ ئەوانشە تەنها بۆ ئەوە نییە بەس ئەوانی لێم نەخێر بۆ ئەوانشە چونکو کچ و کوڕەکانی منیش دەبێت لەم شارە بن و دەبێت سبینێکە گەورەشە بن هەر لەم شارە بن و دەبێت لەم شارەش هەوڵ بدن خوێندنەکانیان تەواو بکەن کاریان بۆکەین لەسەر حسابی ئەوەی کە باسم کرد لە کۆتاییە سێری نەتیجە بکەنەوە سێری ئێستا مەکەن سێری نەتیجە بکەن بەرنامی باشمان داناوە پلانەکانمان زۆر جوانن ئەبێت وردە جێبەجێکین من خۆم کەسێکم تۆزم بە سەبرم بەس کە بە سەبرم بە معنای وانیە ئێهمال نیم ئەمەوێ نەتیجەکە نەتیجێکی فعال بێت باش بێت خەڵک هەستی پێ بکات کاکە مەسەلەن بۆ نمونەیەکتان بۆ باس دەکەم لە شاری کەرکووک ساڵانە نزیکەی 5-6 میلیارد دراوە بە دار لە ئیداری پێشووتر هەر ئێوە دارە بینن لەم شارە پرسیارەکەم کەس دارە بینێت دارەکان لە مانگی حەوت و مانگی 8 زەرعانە کرد لەبەرەوەی تا ئەگەڕشتەوە مانگی بەهار دارەکان مردوو بوو نەوەی کۆتاییان پێهاتووە ئەو مواصفاتی ئەو دارانی کە هێنایانە کەس نازانێت چی بووە بەڵام ئێستا ئێوە لەمە و دووە ئێوە دارە بینن لە شاری کەرکووک ئێوە دارە بینن چۆن ئێمە دار زەرعەکەین لەم شارە چۆن دایانین نەوعێتەکەی چییە سوودی دارەکە چییە هەموو دارەکان ناویان دارە بەڵام هەندێک دارێ ئەسڵەن سوودی نییە ئەسڵەن زەرەر بە ژینگە ئەگەیەنێ زەرەر بە ژێرخانی ئاو ئەگەیەنێ لە ژێر زەوی چون ئەم کارانەیان کردووە لە سەردەمی ئێمە قبول ناکە هەموو شتێک پلانی باشمان بۆی داناوە و خەڵکی باشمانیش لەگەڵە کۆمەڵێک گەنجی باشمان لەگەڵە تەسمیمی پرۆژەکان اعتیماد ناکەمە سەر دایرەکان تیمێک گەنجی باشمان هێناوە ئەوان تەسمیمان بۆکەن ئەوە نییە مدیری دایرەکە و مهندسەکان ڕێزم بۆیانێ وتیان ئەمە باشە ڕێبوارش بڵێ ئۆکەی نەخێر تاکید دەکەمەوە پێشانی ئەو گەنجانەیە دەم کە وەکو خۆتانن پێشانی ئەو گەنجانەیە دەم کە ئێستاکە حکومەت اعتیمادی لەسەریان اینجا کە ئەیگۆڕین چاکێکین و اینجا ئەیکینە ئیدراجەوە و ئەیکین بە پرۆژە و بۆ خەڵک بێت لە کۆتاییە نەتیجەکە ببینن زۆر باشە نەک تەنیا ئەو گەنجانە هەموو کوردستان هەموو عێراق چاوی لەسەر ئەوەیە بزانێت جەنابەت ئەو وعدانەی کە یاوتە تا چەندێک ئەتوانی جێبەجێیان بکەیت و بێگومان هەموو چاودێرە مێننەوە بەسەرتەوە ئۆکەی رابینە ئەمبەر ئەوەی کە ئاواکە ئەوە تا بیستومە ئەڵێن ماڵی خۆت جەنابەت لە ناوچەیەکی بێتاپۆیە ڕاستە ئەو شتە ناوچەکە بێتاپۆ نییە ئەو گەڕەکانەیە کە لە دوای پرۆسی ئازادی دروست بوون گەڕەکە نوێیەکانی کەرکووکە ناوچەی بێتاپۆ نییە گەڕەکە نوێیەکانی کەرکووکە بەڵام تاپۆی هەیە نا تاپۆی نییە بەڕسمی لە ساڵی 2008 حکایەتەکە هەمووی باس بکەم نه بە کورتی پێمان بڵێ بۆمان باس مەکە لە 2008ەوە چی دەهات پێمان بڵێ دیارە ئەمە معاناتی ئەبێ خەڵکێکی زۆر بێ ئەگەر پارێزگارەکە لە خانووی بێتاپۆیا بژی ئەبێ خەڵکێکی زۆر لە خانووی بێتاپۆیا بژی بۆمان باس کە لەم تێرمەی خۆتا چۆن چارەسەری ئەم شتاکەی سەبۆت باسەکەم ئەمە ماڵمان لە گەڕێکی ئازادی بوو لە 2008 لە دوای تەقینەوەکەی چێشخانەی عەبدوڵڵا باوکم وتی ناتوانم لەم خانووەدا بنشم ئاساواری قوربانیەکان لەو ماڵێ هەستان هاتین بۆ شو هاتین بۆ دەروازە لە 2008 ئێمە لەو گەڕەکە دانیشین جا ئەوەیەکێک لە ئەوەی کە ئەڵێی خزمەتی ئەو کۆڵاناناکەی ئەو کۆڵانەی کە من ئێستا تێیدا ئەژیم 5 ساڵ کۆنکریتی نەبوو نزیکەی 2 ساڵ و نیو 3 ساڵ عەمودی کارەبای نەبوو بۆیە لە هەموو ئەو معاناتانە تێگەم لە هەمووی تێگەم کە کۆنکریتێ نەبێت لە کۆڵانێک چەند بازارە لەوە تێگەم ئەو دایکە چی لەو منداڵاکە کە بە قوڕاوی پاکاتە ژوورەوە چونکو خۆم بینیمە چیان کردو لە ماڵەوە لە هەمووی تێگەم لەوە تێگەم کە پای سیارەکانتانە بێتە قوڕەوە چەند ناخۆشە تۆ لە غەسلێکەوە هێناوتێتەوە لەوەری خۆشم بەسەرما هاتووە بۆیە معالەجەی هەموو کۆڵانەکانەکەم کۆڵان نایڵم لە کەرکووک کۆنکریت نەکرێ هەمووی کۆنکریتەکەم ئەگەر نازانم چی لەسرم بکەوێت لایەنە یاساییەکەی چۆن چارەسەرەکەن ئەو خانوانە طبعا لە دوای پرۆسی ئازادی بەپێی ئەو لیژنەیە کە لیژنەی مادەی 140 ئەو عەرزانە تەوزیع کراوە دراوە بە ئاوارەیەک ئێمە لە ئاوارەیەکمان کڕێتەوە جەنابەت عینن لە ئاوارەیەک کڕیتە خانوو لەسەری کردووە ئێمە خۆمان بەشێک نەبووینە لە ئاوارەکان بەڵام ئێمە کڕیمانێتەوە من بۆ خۆم کڕیمەتەوە ماڵی باوکم کڕێتیەوە خوشکم کڕێتی ئاوا کڕیمانێتەوە هیچی 200 مەترشمان کڕێتەوە زیاتر نییە گەڕەکی دەواازەیە یەکێکە لە گەڕەکەکان کە پێوترە گەڕەکە شعبیەکان و گەڕەکە هەژارەکان و شانازیشی پێواکەم کە تاکوێسە لەو گەڕەکەم و زۆرش گەڕەکەکەم خۆشەوە زۆریش خەڵکەکەیم خۆشەوێت تێکەڵ بوومە پیان چارەسەری ئەو چییە قەراری 320مان هەیە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە دەبێت تەملیک کرێت بە تاپۆ کرێت بۆیە لێرەوە من وعدێکە دەم یەکێک لەو ئینجازانی کە لە سەردەمی ئێمە ئەبێ بکرێت تاپۆکردنی ئەو خانوانەیە کە ئێستا کاک بێسوم پێیوت تەجاوزەکان ئۆکەی فەرموو سەرەتا بە خێراتنی کاکڕێبوارەکەم جەنابی پارێزگار ئێمە باسی مادەی 140 نەکرا لێرەیە مادەی 140 مافێکی دەستوری شاری کەرکووکە هیوادارم کەمێ باسی بکە دووەمیش پرسیارێک مێ دەربارەی مامۆستانی خۆبەخش مامۆستانی خۆبەخش لە شاری کەرکووک کۆمەڵێکی لە لادیەکان دەرسەڵێنەوە کۆمەڵێکی لە ناو شار ئایا چی شتێکەکە بۆیان یان کە بەعقد یاکو ئستثنا بکرێن لە داهاتوودا چی گرنتیەکەی بۆیان تاکو بەردەوام بن سوپاس دەکەم
طبعا ئەو خوشکوبرانی کە تاعین نەبوونە لەم شارە تەنها مامۆستای خۆبەخش نییە هەندێک بە عیلاقات و هەندێک بە واسیتە خۆیان بوونەتە مامۆستای خۆبەخش هەندێکشیان بە ڕێگایەکی تر بوونە باسی ئێستا ناکەم لێم تێگەن باسی چیەکەم ئەبێ من بە ئینساف ئەم کارە بکەم من ناتوانم ئیستیسنا بدەم بە هیچ مامۆستایەک بەڵات تعینی کەم لەناو 7000ەکە بەڵام هەستاوم چیم کردووە کتابێکم کردووە بۆ تەربیەی کەرکووک وتومە چیت پێویستە لە اختصاص کە نەقست هەبێت لە مامۆستایان بۆ ئەوەی بتوانم بەشێک لەو مامۆستا خۆبەخشانە ئیستیسنایەکیان بۆ بێنمەوە لە ئەمانەی عامی مەجلیسی وزەرا ئەوە کاریەوێ کاری بۆکەم من کتابەکەم کردووە بۆ بەڕێوەبەرایەتی تەربیەی کەرکووک داوام لێ کردوون بە کتابێکی ڕسمی جواب بدەنەوە اختصاصی چیان پێویستە لەو مامۆستایانە بۆی بەپێی اختصاص کار بکەین برایان با تۆزێک ئەکادیمی بین با تۆزێک ئەساس ئێستا من باسم لەوە کردوتم ئەمان شەڕی مؤسساتیان کردو من مەکەنە ناوی شەڕێکەوە کە خۆم بەخۆم مؤسسات زەعیف بکەم لەبەری من دژی ئەو فکرم و ناشیکەم ئەبێ مؤسسات بەقەوەتکەین مؤسسەی تەربیەکێکە لەو مؤسسەی کە ئەساسی هەموو مؤسسەکانی دیکەیە ئەگەر ئێمە بێت و تەربیەمان واتە خوێندن بەبەستم پەروەردە باشکەین ئەوە وەکو ئەساس ئەوانی دیکە هەمووی باشەوێت بۆیە ناکرێت پڕ لە مەکتەبەکان مامۆستای بۆ نمونە جوغرافیایە یان تاریخە لەم لاشۆ مامۆستا خۆبەخشەکان 120یان جوغرافیا و تاریخە وەڵا لەبەرەوەی مامۆستای خۆبەخشە بێ من تعینی کەم من بەمە ئیش ناکەم تەربیەی کەرکووک پێم ئەڵێ ئەم اختصاسانم ئەوێت نەقسم هەیە دوایی پاشان بە خۆم و پەیوەندیەکانی خۆم و عیلاقاتەکانی خۆم لەگەڵ بەغدا هەوڵە دەم استیسنایەکیان بۆ وەرگرم زۆر باشە ئۆکەی ناوەڕاست وایە ئەم لاولامان کرد ئێستا با توێ ناوەڕاستیش تەماشا بکەین خاتون وڵی زانیم ئەو هەڵبژێری بەچی ئازانیت وڵی سوبحان الله وتم هەڵێ بژێری هاتم یابوو هەر خۆشم سێری ئەوم کرد ئەوە هاوڕای لەسەرەوەی کە جەنابەت پرسیار بکەیت بەس بەخوا ئەگەر ئەمیش بڵێت دەستخۆشی لێکم بەخوا سەرەتا بەخێر هاتنین کاک بێستن و سافەکە یەکەم بۆ شاری کرد و کاک ڕێبوار خۆی خەڵکی ماڵی خۆمانە پێویست ناکە بەخێرهاتنی لێ بکەیت کاک ڕێبوار تۆ سەرەتا باس دارچاندنە کرد لە کەرکووکە ڕاستە لە ئیداری پێشوە مەسافەیەکی سەوزایی باشمان نابینی لە ناو کەرکووکە بەڵام پیسبوونی ژینگە کەرکووکێکێکە لەو ژینگانەی کە سێمین پیسترین ژینگەی هەیە لە عێراق پیسبوونی ژینگە تەنها بە دارچاندن پاک نابێتەوە ئێمە کەڵەکەبوونی پاشە ڕۆمان هەیە ئێمە عەدەدێکی زۆر لە سیارەمان هەیە لەگەڵەوەشە دووری لە بەکارهێنانی هاتوچۆی گشتی کە زۆر بەداخەوە پشتگوێ خراوە لە شاری کەرکووکە پرسیارەکەم ئەوەیە کە پرۆژەی ئێوە بۆ چاکردن یا باشترکردنی ژینگەی کەرکووک نەک تەنها ئاو هەواکەی بەڵکو پیسبوونی ژینگە ئاو خاکیش ئەگرێتەوە ئەو خاکی کە ئێمە ئەیخۆین و ئەوەی کە ئێمەش ئەیخۆینەوە ئەوانە بە هەردوو شێوە هەر پیسبوونێکی بەرچاویان لە خۆبینیوە لە شاری کرد لەگەڵەوەشدا ئێمە تیمێکمان پێکهێنابوو لە کەرکووک بەناوی ئێستا نۆری ئێمەیە ئەم تیمە لە کەرکووکە ئیشمان کرد لەسەر سێ بابەتی زۆر سەرەکی ئەڵێن ئێمە کۆمەڵێ هاوڕێی خۆتن یا چۆن نامەوێت باسی ڕێکخراوەکە بکەم کە ئێمە پێکهێناوەنەوەکیانی پێتان ناخۆش بێ ئێوە وەڵی من هیچ شتێکم پێ ناخۆش نییە ئەم ڕێکخراوە NDI پێ ئەوترێ معهد الديمقراط الوطني لە حەوت شار لە عێراقا لە حەوت شار ئەم تیمانیان پێکهێناوە تیمی کەرکووک تیمێکی زۆر جوان و تێکەڵە بووین لە عەرەب و تورکمان و کورد و مەسیح و ساب ئیشی تێبوو ئیشمان لەسەر سێ پرسەی زۆر گرنگ کرد لە شاری کەرکووکە لەوانە هەماهەنگکردنی ژینگە یا بابەتەکانی ژینگە لەگەڵ منهەجی خوێندنا لەگەڵ دووەمین بابەت ئەوە بوو کە کەڵەکەبوونی پاشەڕۆ لە شاری کەرکووکە سێمین بابەت پشتگوێخستن یان کێشەکانی هاتوچۆی گشتی کە پاسەکان ئەگرێتەوە لە کەرکووک سێ وەرەقەی سیاساتی زۆر جوان و پوختمان لەسەر ئەو سێ بابەتەیان نووسیوە حەزەکەین پێشکەشی جەنابتی بکەین ئەگەر مەجالمان بیتێ ڕۆژێک چاوپێکەوتنێک یا کۆبوونەوەیەک بکەین لەسەر ئەو سێ کاغەزە پێشکەشی جەنابتی بکەین پێشنیارێکشم هەیە ڕێکخراوەکان لە شاری کەرکووکە ئەگەر گرنگیان پێ بدرێژ هاوشانی ئێوە ئیشەکەن ئەگەر بکرێ ئەگەر لە سەتایەکی میزانیەی کەرکووک بۆ با بڵێن فەریقە تەتەووعیەکان یاخود ڕێکخراوەکان لە کەرکووکە ببەخشرێت یاخود دابین بکرێت زۆر باشە بێت چونکە گەنجان تااقەتێکی زۆر گەورەیان هەیە ئەتوانە شان بەشانی ئێوە ئیش بکەن ئەگەر لە ژینگەیە بێت ئەگەر لە خستنا بێت ئەگەر لە بابەتی خوێندون و قوتابخانەکانە بێت لە بابەتی خۆبەخشیە زۆر ئیشی جوان بۆ ئێواکەین و هاوشانی ئێوەشە بین و پێشمان خۆشە کە یارمەتیتان بین ئۆکەی باش لەسەر ژینگە قسە بکەم زۆرمان پێخۆشە بێ بالمناسبە من ئەتوانم شتێک بڵێم ڕاستانەوێ ئەمە یاعترافێکە بۆ جەنابیشت من هیچم نییە لە بینەری خۆمی بشارمەوە لەبەرەوە ئەیڵێم پێش ئەوەی بەرنامەکە دەست پێ بکەین پێش ئەوەی بێمە ژوورەوە تۆزێک هەستی ناخۆشم بۆ دروست تۆزێک ئەو بابەتانەی کە گوێم لێبوو باسکران هەستی ئەوەی یا پێم کە لەم شارەیە دژبەرەکی و دووبەرەکی و من و تۆ منەم حیزبەم و تۆ حیزبیت و ئەمانە زۆر بربڵاوە و ترسام تەشەنوجێک هەبێ خەڵک مێشکی لای ئەو
شەڕە داوای لێبوردنەکەم ئەو شەڕە دگلە بێهودەیە بێهێشتا بەس سوپاسانەکەم پرسیارەکانتان کارێکی کرد کە من دڵم مرتاح ببێ ئەمە ئایندەی وڵاتە ئەمە ئایندەی نەتەوە و نیشتیمانەکەیە ئەو شتانەی ئێوە باسیەکەن گرنگە پاس بۆ خوا کە گەنجانی کەرکووکە بینم لە ڕاستیە ئەوەی کە پێویستەکە پرسیاری لەسەر بکەن پرسیاری لەسەرەکەن نەک ئەو قەوانانەی نەک ئەو قەوانانەی کە هەر هەمومان ئیتر بێزار بووین ئەوە نەکە گوێمان لێ بۆتەوە فەرموو من قسەیەکم هەیە دووبارەیەکەمەوە لە هەموو چاوپێکەوتنەکانی شێڵێم طبعاً خوای گەورە دووشتی داوە بێمە یەکەمیان سامان و سروشتێکی باشی پێداوین دووەمیان گەنجی باشی پێداوین کەرکووکیەکان لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان بچن تاریخ بخوێننەوە باشترین شار لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی پاکی و لە ڕووی جلوبەرگشتان فەرقی هەبووە لەهجەکەی زمانتانیش فەرقی هەبووە گۆرانی باشەکانی عێراق لە کەرکووک کۆسەری هەڵداوە هونەرمەندە باشەکانی کە هونەریەکان لە کەرکووکەوە دەرکەوتون کەسە ڕۆشنبیریەکان کەسە خۆڕاگرە و شۆڕژگێرەکان دش بە سیستمی تۆنەڵێ زوڵم و ئەوەی کە کراوە لە ساڵەکان هەمووی لە کەرکووکەوە سەریان هەڵداوە لە سەر ئاستی قیادە بۆیە باشترین کەس من خۆمەکو کەرکووکێ ڕێ بە خۆمە دەم ئەو قسێشەکەم لە کەرکووکە و خەڵکەمان هەیە خزمەکانی ئێمە لە سلێمانیەوە هاتن لە ساڵەکانی نەوەتەکان و هەشتاکانیش لە ماڵی باپیرم یان نەگەر لە ماڵی دایکی من بمانایەتەوە ڕۆژێک لەبەرەوەی ڕۆژی دووەم چیان هەبوو مەوعیدی دکتۆرێکی کەرکووکیان هەبوو ئەوە دکتۆرێکی کەرکووکی عیلاجیان بکە ئێستا نیوەی کەرکووکە چێ لە شارەکانی ئەوەیە عیلاج وەرەگرێت ئەم مەرحەلەی کە دوامانی خز بەرەو دوامانی کرد ئەترە بێ ستۆپی پێ بکەیت ستۆپکردن بەمە تەنها بە من ناکرێ بە ئێوە ئاکرێ بە هەمووتان بە گشتمانەوە کرێت ئەبێ شارەکەمان بگەینینەوە ئەو مەرحەلەی بۆیە گەنجەکانمان بەتوانان کاک پێستون دڵنیا بە ئەگەر هەر یەکێکیان ئەجندەیەکیان هەبێ یان مەسەلەن پەیوەندیەکی حزبیان هەبێت کە مەسەلە بێتە سەر مەسەلەی کەرکووک ئاوا بن ئەوە جوانترین سیفەتی کەرکووکیەکانە بێت ئینشاڵڵا بە نسبەتی ژینگەوە من جاران لە سەربانە خەوتین ئێمە ئەستێرەکانمانە بینیم لە بیرم بێت دایکم بە ڕەحمەت بێ باسی ئەستێرەکانی بۆ کردینەوە ئەستێرێت چیەوە چییە مەسەلەنەوە گەلاوێشە لە قسە مانگی ئەوە دەرەچوو لە بیرمە گەلاوێش لە کۆتایی مانگی 28 بە دواوە دەرەچوو لە بیر مامە حەوت براکەمان پێوت و ئەمە نازان چیمان پێوت ئێستا کە ئەڕۆی سێری ئاسمانەکەی ئەستێرە دیار نییە لە کەرکووک واتە ژینگەمان پیسە پێوی قسەکان تەکەم ئەبێ ئەمە چاکەینەوە ئەمە تەنها بە من ناکرێت خەڵکە بێ لە من پێبگا بۆچی لەو ڕۆژەوەی من هاتووم بەس باسی دارەکەم بۆ بەس باسی دارەکەم یعنی ئەوەندە وتومەتە دار ئەوەندە وتومەتە دار لە خەوەکانی خۆشم ئێستا خەو بەدارەوە بینم بە خودای خەوم بەدارەوە بینی لەو ماوانی پێشتر یعنی ئەوەندە ئەڵم دار سنۆبەر دار ئەلبیزە دار ئەکاسیا ئەوەندە ئیلمەوە لە خەوم بینێت لە خەوکەش دارە بینم ئەمانەوێت جوانی کەینەوە یەکێک لە باشکردنی ژینگە دار زەرعکردنە چاندنی دارە هەر کۆمپانیایە گەگەر ئێمە ئیشی بدەینێ لە مەودووە دەبێ 1000 دارمان بۆ بێنێت و ئەبێ کولفەی 1000 دارەکەش چاندنی بگاتە ئەستۆی خۆی واتە لە سەردەمی ڕێبوار هیچ کۆمپانیایەک پرۆژە وەرناگرێت ئەگەر 1000 دار زەرع نەکات ئەوەیە هاتمە ئێرانە تووشی شۆک بووم من نازانم ئەم برادرانە خەریک چی بوونە شتێکیان کردبووە لەو بەرامبەری بینای محافەزە کاک بێستون بە ناوی وەڵا نازانم ناوی چیان لێ نابوو ناوەکی زۆر سەیر بوو هەرچی پاشماوەی خەستەخانەکان هەیە ئەیان هێنا لەوێ ئەنستۆند تەمر سەحی ئەوە سەحی بوو یعنی لە دنیای شتیوانە بووە پاشماوەی خەستەخانەکان بێنی لەو شوێنە بیستوێنیت دووکەڵەکەشی بێ بەسەر خەڵکایە تو مەسامە لە کاتی کۆرۆنا ئەمەیان کردێتەوە کۆرۆنا ساڵی چەند بوو ساڵی 2021 تقریبا 20 بە تەواوەتی 19 و 20 بە تەواوەتی لە دوای ئەوە کۆرۆنا نەما ئەی باشە ئەمە بۆ هەر ئیسوێنن ئەو کاتە بەناوی کۆرۆنەوە دو ئەو کاتە کە ئێواتانستان گەڕک نەبوو ئێستا هەمووی بۆ بەخانوو ئەو ئێستا دام خست بەلەدێشم و تۆ شۆفەڵ لەو بینایە بنن ئەمە ئاساواری بیناکەش نەمێنێت بۆیە لێرە لە کەرکووک زۆر کەوتینە دوا لە ڕووی ژنگەوە هاوکارم بن بۆی پاکیکەینەوە هاوکارم بن زۆر باشە کۆمپانیای سەردار گروپ سپۆنسەری سەرەکی ئەم بەرنامەی ئێمە نوێنەرێکیان لێرەیە و بە تایبەتیش سەردار گروپ کۆمپانیایەکە کە لە کەرکووکەوە سەری هەڵداوە خانەوادەیەکی کەرکووکین کە ئەمڕۆ لە کەرکووک ناژین وەکو سەدان خێزانی دیکەی کەرکووکی لە کورد لە تورکمان کە بە ناچاری کەرکووکیان جێهێشتووە یان بۆ بەرژەوەندی کۆمپانیاکانیان بزنسەکانیان کەرکووکیان بەجێهێشتووە و ڕەنگە چاوەڕێی ئەوە بکەن کە ئێوە دەعوەتیان کەنەوە جارێکی کارێک بکەن کە بەرژەوەندی بزنسەکانیان لە کەرکووکە هێندە زۆر بێ بگەڕێنەوە بۆ کەرکووک حەزەکەم نازانم نوێنەرەکە چیە بۆی جوابی ئەو پرسیاری کاک بێستون بدەنەوە ئەویش گوێ لە یەکگرین ئێستا فەرموو ئێوارەتان باش من ئاماجەم بەڕێوەبەری گشتی بەشی سەرچاوەمرۆیەکان و یاسایی لە کۆمپانیای توێتە عێراق سەردار گروپ
ئێمە زانین زۆر سپاسی بەڕێستانەکەین بۆم دەرفەتە ئێمە زانین ئەرکی جەناب زۆر قورسە گەشە سندنی کەرکووک و گەشەپێدانی کەرکووک بە تەنیا بە کاری کارگێڕی حکومی ناکرێ ئابووری بەشێکی گەورەیە لە گەشەپێدانی کەرکووک ئابووریش کەرتی تایبەت بەڕێوەیە بە و کەرتی تایبەتیش بە بێم گەنجانە هیچی پێ ناکرێ بەڵام بۆ گەشەپێدانی شاری کەرکووک پێویستمان بە شەریکی ڕاستەقینەیە شەریکی ڕاستەقینە مەخسەمان لەو کۆمپانیانەیە کە کۆمپانیای ڕەسەنن لەو کۆمپانیانە کە کۆمپانیایەکن ئامانجەکانیان گەشەپێدان و پەرەپێدانی ئابووری وڵاتەکەیە نەک تەنها قانزاج ئێمە حەزەکەین کە بە گەڕەکەکانی ڕەحیماوە و ئازادی و ئەڵماسا ڕووین پڕ بێ لە کۆمپانیای جیهانی نێودەوڵەتی بە ئاڵای وڵاتانەوە کە ئەم گەنجانە لەوێ کاری بەڕێوەبردنی بکەن لە ئێستادا ئێمە تەواجودمان هەیە لە شاری کەرکووک و سەدان گەنج ئیشەکەوە ئینشاڵڵا موژدەی گەورەترمانە بێ بەڵام پرسیارەکەی من لێرە ئەوەیە بۆ جەنابێ ئایا استراتیژی جەناب چییە کە کەرتی تایبەت وەکو کە کەرکووک بکەیتە چەقی وەبەرهێنان بۆ کۆمپانیا نێودەوڵەتیەکان و کۆمپانیا ڕەسەنەکان کە بیان لە کەرکووکەوە بەرهێنان بکەن چکە بەبێ هێنانی کەرتی تایبەت و وەبەرهێنان باوەڕ ناکەم ئەم هەموو گەنجە لەناو حکومەتە جێگای بێتەوە بۆ هەلیکار سپاس من یەک پرسیار لە تۆکەم هەموو برادرانی کەوا فرسەتی ئیسtisماریان پێدراوە لە کەرکووک و بەشێکی زۆرشیان لە کوردستانەوە هاتوون و بەشێکی زۆرشیان لە کەرکووکن و هەندێکشان لە خواروی کەرکووک هاتوون وەکو پێویست کارەکەیان کردووە جوابم دەرەوە بە ئایان بەنە وابزانم من ناتوانم تەقیمی شەریکاتەکانی تر بکەم بەڵام وەکو کۆمپانیای توێتە توانم بڵێم بەڵێ ئەکرێت حکوومەت لە کەرکووک زەوی بدا بە شەریکێک بە ناوی ئیسtisمارەوە لە 2012 و 13 ئێستا ساڵی 2024 تاکو ئێستاکە بلۆکێکی لەسەر نەناوە ئەکرێ من بێدەنگ بم لە ئاستیەوە ئەکرێ من محاسبەی ئەو برادرانە نەکەم بۆیە من قەرارم داوە و خۆشیان ئێستا گوێیان لە دەنگمە ئەو برادرانی کەوا ئەو کڕین و فرۆشتیان کردووە هەمووتان کە پارەکانتان داناوە لە وڵاتەکان یان چوونە لە شارەکانی ترداتان ناوە دێنەوە لە کەرکووک ئیسtisماری پێکەن ئەهلەن وەسەهلەن بی نایەنەوە من ئیجازەکانتان لێ سەحبەکەم و مەسوول شمتیایی ئەگەر بزانم لەسەر ئەوە من بە دادگایی ئەکرێم با بە دادگایی بکرێم ئیجازەکانیان لێ ئەسەنەوە سێریکەن بچن بە جادە حەولەکەی کەرکووک سلێمانی هەولێر بڕۆن ڕەحمەتی دکتۆر نەجمەدینەوە زەویانی داوە تا ئێستا بەردێکیان لەسەری دانەناوە کێ بەردی دانەناوە ئەو شەریکاتانە ناوێ ناویان بێن حەز ناکەم بیان شکێن چونکو خۆم لە دڵما زۆر لێیان تۆڕم حەز دەکەم بێن کارەکانیان تەواو ئەجینا من ئەزانم چۆن کارەکان تەواوکەم ئیسtisمار بەڵێ ئەگەرمانێ شارەکەمان پێشکەوێت بوار بۆ ئیسtisمار ڕێکخین برایان من 8 ساڵ لە پەرلەمانی عێراق بووم بەغدا بۆ من مەدرسە بوو پەرلەمانی عێراق بۆ من مەدرسە بوو وامەزانی هەموو شتێکە زانم کە چوومە پەرلەمانی عێراق بەڵام کاتێک کە چوومە پەرلەمانی عێراق ئەو کات زانیم کە هیچ نازانم تا ساڵێک قسەم ناکرد بۆیە ئەگەر ئەمانەوێت کەرکووک بکەین بە شارێکی باش ئەبێ بواری باش بۆ ئەو شەریکاتانە بدەین بەڵام ئەو شەریکاتانەی کە بێن ئیش بکەن نەک تیجارەت بەو ئیجازە ئیسtisماری بکەن کە ئێمە پیانەدین لە کەرکووک سەڵاحێتی ئێمەیە تا 250 ملیۆن دلار ئیجازە بدەین بە شەریکات فەرموو وەرن بۆ نایەن پارەکانتان دەرکەنە دەرەوە وەرن باشترین ئیسtisمار لە کەرکووکە کرێت دوایی لە کۆتایی بێن ڕێتان پێ نادەین وەرن لە بیدایەت وەرن لە معاناتەکان لەگەڵمان نابن بۆیە من دەرگام کراوەتەوە بۆ هەموو ئەو شەریکاتانە و داواش لێکێک لەو شەریکاناکەم کە خۆتە زانی چێڵم بێن ئیشەکانیان تەواو بکەن شتێک هەیە من لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەو گەندەڵیەی کە دروست بووە ئەو گەندەڵیەی کە کراوە بە شێوازێک بووە کە بووە بە کللتورێک ئەگەر ڕەشوەنەی ئیشت نەڕوە ئەبێن بۆم باسکەن یعنی من زۆر بازرگان زۆر وەبەرهێنی هەم هی کەرکووک هەم هی کوردستان کە دێن لێرە لە ناو کەرکووکە وەبەرهێنانەکەن هەم هی بەغداهی ناوچەکانی دیکە ئەویستم کە کار و کەسابەتیان ناڕوا لەم شارەیە یعنی قۆرخ کراوە کۆمەڵێک کەس دەستی بەسەراگرتووە ڕەشوەنەی ناتوانانی بەردێک بخەیتە سەر بەردێ باشە ئەو قسەی جەنابەت پێشی ئێمە وا بەڵام ئێستا وا نابێت و ئەگەر واش بێت با یەکێک بێ بۆم باسکە با یەکێک بێ پێم بڵێەوە تا ئێستا شواکەن ئەیکەم بە عبرەت لە ناو جەرگەی کەرکووک وعد بێت ئەم کوڕە بەڵێ محەممەد قوتابی کۆلێژی دەرمانسازیم لە زانکۆی کەرکووک پرسیارەکەی بم بۆ کاک ڕێبوارتەها ئەوەیە کە ئێستا بەم شارعی کەرکووکا بڕۆین بۆ نمونە جۆرەها ئاڵا بینین ئاڵای نەتەوەکانی تر ئاڵای عێراق ئاڵای تورکمان ئێمە ژۆک و کورد مافی خۆمان لەم شارەیە کە هەست بەبوونی خۆمان بکەین یعنی ئێستا کە کوردێک بە جلەیەکی کوردی یاخود بە ئاڵایەکی کوردی ناو بازار بسوڕێتەوە هەست بە نامۆبوونەکە یعنی زۆرێک لە نامۆبوون دروست بووە هیوادارم یعنی جوابێکی ئەو پرسیارەم داتەوە کە ئەتوانیەوە چارەسەر بکات یاخود بەنسبەت ئاڵاوە طبعا شتێکتان با پێ بڵێم هەموو هاوڵاتێکی کەرکووک ئازادە لەوەی ئەو ئاڵایی ئێوێ بۆ خۆی بەدەستیەوە بێت لە بانشانی بێت
سێ ڕۆژ لەمە و پێش فیستیڤاڵی شانووی سەرشەقام هەشتمین خولی بوو لە کەرکووک کە بە زیاتر لە 8 وڵات بەشداریان تێدا کرد لە وڵاتانی ئەوروپی هاتبوون لە وڵاتە عەرەبیەکانەوە هاتبوون بە خۆتان بینیتان لەم ڕێگای بەغدا ئەو سواری ئەسپەکان ئاڵای کوردستانشیان بەقەدەوە بوو بەرزیشیان کردبووە ئەی بۆ کەسێ خەیانی نەگرت ئەی بۆ کەس وەکو پێشتر نەیوت کاکە بۆت نییە و ئاڵایە دابگرە بۆیە هەندێک شت هەیە حەزەکەم وەکو خۆی بگات خەڵک ئازادە چی ئاڵایەک بەکارێنێت ئەمما موەسەساتی حکوومەت من بەپێی یاسا و دەستور و یەکلاکەرەوەی ئەم قەزیانە لە بەغدا یەکلایەکەینەوە خەڵک ئازادە چی ئاڵا بەکاردێنێ با بەخۆی بەکاری بێنێ ئەوە مەکەن بە تەعقید با چی ئاڵا هەیە بۆ خۆیان با بەدەستیانەوە بێت و ئاڵای کوردستانیش با بەدەستی هەموو خەڵکێکەوە بێ و با لە سەرشانی هەموو خەڵکێکەوە بێ و هەر کەسێکش محاسبەی کرد من محاسبەی ئەو کەساکەم ئەوەی دەستی پەیکەرەکەی کە سمبڵی کەرکووکە پەیکەرەکەی پێشمەرگە پەیکەرەکەی پێشمەرگە بە نسبەتی پەیکەری پێشمەرگە من حەلێکم حەلیەکەی من حەلێکم پێشمەرگە هین چێیە پێشمەرگە هی کوردستانە و پارێزگاری لە خەڵکی عێراقیش کردووە ئەمڕۆ کە من پارێزگاری ئەم شارم من حەلێکم ئۆکەی ئەوە جانیبە عاتفیەکەیەتی جانیبە سیاسیەکەی من بیرم دێ کاتێک کە جەنابەت هەڵبژێڕای بە پارێزگاری کەرکووک هەم قەیس خەزعەلی کۆمەڵێک لێدوانی هەبوو هەم کلدانی ڕێیان کلدانی کۆمەڵێک لێدوانی هەبوو کە ئەیوت ئێمە لە بەرامبەری کۆمەڵێک تەنازولاتە ئەوەمان قبول کردووە کە کوردێک ببێ بە پارێزگاری کەرکووک ئەتوانی پێم بڵێ کە ئایا ئێوە تەنازولتان لەسەر ئەوە کردووە کە کەرکووک وەکو پێشتر لە بەرنامەی کاری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕیتۆریکی فەرمی لە ئەدەبیاتی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو بەشێک لە کوردستان ئەبینرا ئێوە تەنازولتان کردووە لە کوردستانی بوونی کەرکووک خۆی هەر بە عەقڵ و منطق یعنی مەسەلەی کەرکووک و قەزەی کەرکووک لە مادەیەکی دەستوریدا خۆی کۆکردێتەوە خۆی بینێتەوە دەستوری عێراق کەس ناتوانێت دەستکاری کە ئەگەر سێ شار داوای تعدیلی بۆ نەکەن و ئەگەر لژنەیەکی باڵا شەیەوە ئیجرعاتەکانی زۆر دوور و درێژە نامۆیە قسەی لەسەرکەم قەزەی کەرکووک قەزەیەکی دەستورە دەستور ڕێوشۆنەکانی دیاری کردووە چۆن ئەم مەسەلەیەک لاکرێتەوە نە حزبێک و نە فەردێک و نە کەسێک بۆی نییە بڵێ من بەم شێوازەیەک لایەکەمەوە کۆتا قسە بۆ یەکلاکردنەوەی قەزەی کەرکووک خەڵکەکەیەتی بەڵام ئێمە قسە لەسەر ئەواکەین ئایا بە چی مۆدێلێک ئێمە تر هەنگاوەکانمان بنین ئەو مۆدێلەی کەوا بووە هۆکاری خراپەکاری بۆ ژیانی هاوڵاتیان و تێکچوونی ژیانیان ئەو مۆدێلەی کە بووە هۆکاری ئەوەی کە دۆخی کەرکووک ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپی ڕۆی یان مۆدێلێکی نوێ بێنینە ئاراوە شارەکەی بەرینە پێشەوە و قەزیەکەش پاشان خەڵکی کەرکووک یەکلای کاتەوە بە هەموو پێکاتەکانیەوە بە کورد بە تورکمان بە عەرەب بە مەسیحی زۆر باش هەرچەنە باش وەڵام من نەیامەوە هیچ وعدێکتان پێیاون هیچ وعدێکمان نەداوە هیچ وعدێک نەدراوە ئەسڵەن لەسەر تەنازولتان لە هیچ حقوقێکی کەرکووک کردووە کوردستانی بوونی کەرکووک کاک بێستون نە من و نە حیزبەکەی منیش قسەی وا هەر نەکراوە و کەسیش ئەو خەتوەیی نەکردووە من مەسئولم لە قسەکەی خۆم ئۆکەی زۆر باشە گوێ لە دەنگێکی تورکمانی دەنگێکی عەرەبی بە عەرەبی گوێ لە بگرینە و عەگالا بینم فەرموو سەرەتا سڵاو لە هەموو لایەک عەرەب کورد و تورکمانەکان سڵاو لە تۆش جەنابی پارێزگار من کەمال عەتوان ئیبراهیم چالاکوانی مەدەنی و بەرپرسی تیمی خۆبەخشان پرسیارەکەم بۆ تۆیە جەنابی پارێزگار ناحیەی ڕیاز کە ڕووبەرەکەی 950 کیلۆمەتر چوارگۆشەیە کە زۆربەی زەویەکانی کشت و کاڵین 162 گوند لە خۆ دەگرێت کە تەنیا 125 گوندیان خەڵکی تێدانیشتەجێیە ئەوانی دیکە خەڵکەکەی ناتوانن بچنەوە زێدی خۆیان لەبەر خراپی دۆخی ئەمنی و هیچ پێوەرێکی ژیانی تێدا نیە اللي هي التبليط والكهرباء والوضع الأمني وشكرا شكرا طبعا بالنسبة للسؤال بۆ ئەوەش داوامان لە جەنابتە کە خزمەتگوزاری ڕێگەوبان و کارەبا دابین بکات ئەمنیەتی ئەو ناوچانە سەقامگیر بکەن زۆر سوپاس سەبارەت بە پرسیارەکەت ناحیە ڕیاز کە پێم وابێت گوندێک لەوێدا هەیە و ناوی وعسافە ئیدارەی پێشووی شارەکە نەک تەنیا جیاوازی لە نێوان ناوچە کوردنشین و عەرەبنشینەکان دەکرد تەنانەت لە نێو ناوچە عەرەبنشینەکانیش جیاوازی دەکرد گوندی وعساف خەڵکەکەی دەزانن کە ئاوی خواردنەوەیان نەبوو ڕێگەوبانیان نەبوو حەوت گوندی دەوروبەری وعسافیش هاتن کە دەیانگوت پرۆژەی ئاو و خزمەتگوزاریمان نییە هەر بۆیە ئیدارەی پێشوو
زۆر لەو بەرپرسیارەتیانەی لە ئەستۆیە. ئێمەش وەکو لە سەرەتای قسەکانمدا باسم کرد بەشە بودجەی ساڵی 2024مان نییە. نەکار کەرکووک حکوومەت بۆ هیچ پارێزگایەکی دیکەشی خەرج نەکردووە. بەڵام ئێمە بەشە بودجەیەکی تایبەتمان بە ناوچە ئازادکراوەکان هەیە. لەو ناوچە ئازادکراوانە سندوقی ئاودانکردنەوەمان هەیە. ئەو سندوقەش لە بەغدایە. دەست خۆش فەرموو ئێرە. من نور مؤەیەت شارەزای جیۆلۆجیم. پرسیارەکەم ئەوەیە ڕێکارەکانی بەرانگاربوونەوەی پیسبوونی ژینگە چین کە حکوومەتی خۆجیایی گرتوونیێتە بەر بە تایبەت سووتاندنی زبل و خاشاکەکان کە کەرکووک هەموو شەوێک بەدەستبوونی ناخۆشەوە دەناڵێنێت. ئایا جەنابتان هیچ پلانێکتان بۆ باشکردنی کوالیتی هەوا و کەمکردنەوەی دەردانی گازە پیسکەرەکان هەیە؟ لە ڕاستیدا من سوپاست دەکەم. ئەم پرسیارە پێش تۆش لەلایەن خوشکێکی دیکەوە یان خوشکێکی دیکەی بەڕێزمانەوە کرا. بابەتی پیسبوونی کەش و هەوا و سووتاندنی زبل و خاشاک لە کەرکووک بابەتی منە. بەڕاشکایی بڵێم هەستیاریەکی زۆرم بۆ ئەو بابەتە هەیە. هەر بۆیە کە سەرەتا هاتمە سەرکار یەکەم شت کارکردنم بوو لەسەر بابەتی زبل و خاشاک. لە ئیدارەی پێشوو کۆمپانیاکان ڕۆژانە 350 تۆن زبڵیان لە شارەکە هەڵدەگرت. ئێستا لە کەرکووک 1200 بۆ 1250 تۆن زبل ڕۆژانە هەڵدەگرنەوە. شاریش هێشتا خاوێن نییە. ئەم کۆمپانیایانە من ناچار بووم بە جۆرێک مامەڵەیان لەگەڵ بکەم کە گرێبەستەکانیان هەڵبوەشێنمەوە. کۆتایی گرێبەستەکانیشیان ڕۆژی 1/2/2025 دەبێت. لە کۆتایی مانگی 1 ساڵی نوێ کۆمپانیایی نوێ دەهێنین و من بەرپرسیارەتیان لە ئەستۆ دەگرم. خۆیشم چاودێریان دەکەم کە بە جۆرێک کار بکەن وەک ئەوەی من و تۆ و هەمومان کار دەکەین بۆ خاوێنکردنەوەی شارەکەمان. سەبارەت بە داڕواندن ئێمە دەستمان کردووە بە ڕواندنیان بەڵام دەستمان بە چاندنی ئەو دارانە کردووە کە ڕواندنیان پێویستە نەک بە شێوەیەکی هەڕەمەکی. من ئەندازیارێکم هێناوە لە ئیتالیاوە کە ناوی کاک هاوارە پسپۆڕیەکەی لەسەر باخچەکانە لە ئیتالیا. ئەو دارانە دیاری دەکات کە ڕواندنیان لە کەرکووک پێویستە. دەست خۆش. ئۆکەی فەرموو خاتون. بەڵێ. سڵاو من ڕووبار محەممەد دەرچووی زانستی سیاسەتە گشتیەکانم لە هەبوونی پارێزگارێکی عەرب نزیکەی 7 ساڵ لە کەرکووک تەنها عەرەبە ژیا. ئێستا ڕێبوارتەها لە ماوەی 2 ساڵدا چۆن ئەتوانێت قەرەبووی مافە خوراوەکانی کورد بکات. هەروەها دەتوانێت هاوسەنگیەک لە نێوان نەتەوەکاندا دروست بکات کە دوای خۆی پێکەوە ژیان لە کەرکووک بەردەوام بێتەوە لە هەبوونی پارێزگارێکی عەرب لە داهاتوو. زۆر سوپاس. من بەڵێنت پێدەم هەر کەسێک لە دوای من بێ ماندوو بێت. چۆن ماندوو بێت؟ لەبەرەوەی هەنگاوەکانی خزمەتکردنی خەڵکی و هاوسەنگی و گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئەو بەشەی کە فرامۆش کراون ئەو گەڕەکانی کە فرامۆش کرابوون کە گەڕەکەکان بەرەو دواوە چوون گەنجەکان بەرەو دواوە چوون دەبێت وەکو ئێمە کار بکات بۆیە ماندووە بێت. مەسلەی پێکەوە ژیان لە بەشێ لە قسەکانت ئاماژت پێدا بڕوان پێ بکەن. ئەتانەوێت کەرکووک خەڵکەکەی بەحەسێتەوە وەتانەوێت قەزیەکە یەکلا بێتەوە دەبێت ئێمە هەمومان هەنگاوەکانمان بەرەو پێکەوە ژیان بڕات. پێکەوە ژیان باشترین وەسیلەیە و کلیلی چارەسەری کێشەی کەرکووک پێکەوە ژیانە. لەوە زیاتر نییە. ئەمە بۆ هەمومان باشە بۆ هەموو پێکهاتەکانیش باشە. بۆیە زۆر بە جدی کار لەو مەوزوعاکەم. لە ناخی دڵمەوە حەزم لە پێکەوە ژیانە. لە ناخی دڵمەوە حەزەکەم لەگەڵ برا عەرەبەکە و برا تورکمانەکە و مەسیحەکە پێکەوە لەسەر یەک سینیدا بنشین پێکەوە نام بخۆین پێکەوە هەڵسو کەوتکەین. ئەمە لە ناخی دڵمەوەیە. ئەمە تەمسیلی نییە. حەزەکەم پێتان بڵێم ئەوە هۆکاری بوونی منە ئێستا کلێرە کە بڕوان بۆ پێکەوە ژیانە هەیە. ئەمە ئیشی بۆ بکەین. بۆیە منیش داواتان لێکم هاوکارم بن واز لە هەندی ئەفکار هەیە بێنن. کەرکووک با جوان بکەین. کەرکووک شارێکی جوانە بەس با جوانی کەین. باشتر با جوانی کەین. من کاتی خۆی لە مەحەدی کەرکووک بوومە لە سەردەمی ڕژەمی پێشوو لە مەحەدی کەرکووک بوومە لەو مەحەدە بووم. ئەوەی تەنیشتمەوە یان باوکی مەسوولێکی ئەو سەردەمە بووە یان مامی بووە یان خاڵی بووە بەڵام ڕۆژێک هەستێکی پێم نەدا کە ئەو لە من زیاترە. ئەبی ئەمە شەوە بکەین. ئەبی ئەمە بگەڕێنینەوە. ئەو پێکەوە ژیانە و خۆشەویستی لە نێو پێکاتەکان ئەوە بۆ مستەقبەلی هەمووتانە. ئەبێ بۆ دەمارگیریە وازی لێبێنین. ئەوە لە هەموو شوێنەکان هەیە بەڵام ئێمە وەکو ئیدارە ئەوە ناکەین و ڕێژ بە خۆم نادەم ئەو کارە بکەم. زۆر باشە. بەس جەنابی پارێزگار ئەگەر من هاوڵاتیەکی عەرەب یا هاوڵاتیەکی تورکمان یا هاوڵاتیەکی کلدو ئاشووری کەرکووک بم بیر لەواکەمەوە ئەڵێم کورد هێشتا لە نێو خۆیان ڕێنەکەوتووە لەسەر ئەوەی کە خزمەتی خۆی بکە چۆن متمانە بە جەنابەت بکەم کە ئەم قسانم بۆک کەیفی خۆیانە. من ئێستا کە پارێزگاریم شارم من ئەو کاراکەم کە لە ناو دڵمایە ئەو کاراکەم کە لە ناو دڵی هەمووم گەنجانێ. ئەزانم تووشی سەرێشا بین تووشی مشکیلا بین بەڵام بە نەتیجە زۆرینە کە قەرارەدا قەراری زۆرینەی خوات. ئەبێت زۆر شت گۆڕاوە لە دنیا زۆر شت لە عێراق گۆڕاوە زۆر شت لە کەرکووکیش گۆڕاوە و باشتریشەی گۆڕی بەرەو باش خەمتان نەبێت. یعنی
چۆن دڵنیایانێک دڵنیانەکەمەوە کە من فەرق و جیاوازی ناکەم بەخۆیان نەزانن ڕۆژێک لە گەڕەکی کوردیم دوای ساعاتێک لە گەڕەکی عەرەبیەم بینن دوای ساعاتێک لە گەڕەکی تورکمانیەم بینن لە ئۆفیسەکەی خۆم عەرەبە بینم تورکمانە بینم کوردە بینم بەخۆیان ئەو شایەدیا پێ بدەن ئەبەوە دڵنیانەکەم بەکردەوە بە قسەکردنە من نامەوێت لە دوای ئەوەی لەسەر ئەو پۆستە نەمێنم و لەسەر ئەو کورسێ نەماین خەڵکی کەرکووک لە برایانی عەرەب و تورکمان جوابی سەلامەکانمان نەدەنەوە لە شەقامەکانم منەوەم ناوێت زۆر باشە ئەو کوڕە جلڕەشە ڕیشنە سەرەتا سڵاوت بە خێراتتانەکەم بۆ شارەکەمان دەستخۆشی لە کاک ڕێبوارەکەم پیرۆزبایی لێکم بۆ کارانی کە ئیکا لە شارەکە من داواکارێکم لێ هەیە داواکارێکە ژەوەی نوێژەنکردنەوەی قەڵای کەرکووک ڕەمزێکی ئەم شارەیە ئەوە مهمە ئەوە زۆر مهمە هەروەها کە قەڵای کەرکووک باوەڕ ناکەم داهاتێکی ئەوەندە زۆری بێ بۆ نۆژەنکردنەوەی من بەڵێنت پێدەم کە نۆژەنی بکەیتەوە قەڵا لە ماوەی 2 ساڵە توانی تەنها بە سەردانیکردنی ئەو خەڵکی کە دێن بۆ قەڵا داهاتەکەی کە لەو قەڵای ئەستەفەت کرد و نۆژەند کردوێتەوە خڕی بکەیتەوە قەڵاکەش تقریبەن زۆر وێران بووە خۆشتان لەوانێ بینی بێتان 140 ئەگەر مابێ ئەوە شیماوە بەهۆی مزگەوتەکەوەیە کە نۆژەن کرایەوە دەستخۆشیتان لێکم و هیوادارم جێبەجێ بکرێت ناوچی بوو وسامە ژیان من بەڵێنت پێدەم ئەو قەڵایەمە ئیشی لێکی بەڵێنت پێدەم نۆژەنکردنەوەی ئەو قەڵایە لە سەردەمی ئێمە بێت باشە جەماعەت جەنابی پارێزگار کۆمەڵێک پەیمانی زۆری دا ئەمڕۆ وایە ئەوانە بینوسنەوە اینجا پێویستەکە ئێوە ببن بە چاودێر و ڕەقیب بەسەریەوە بزانن جێبەجێیەکە ئەم پەیمانانەی کە یاوێتی بینوسنەوە وایە ئەوانە لەبەر ئەوەش گوێم لێ بوو یەکێکیش باسی چاڵنجیە کرد ئەوەی ئینەکە ئەوە دوایی لە کۆتایی بەرنامەکە بیڵێنەوە ئەوکەی ئەو خاتونە من پرسیارم نییە تەنها داواکاریەکم هەیە لە کەرکووکیەکان ئەوانی کە بە هەر هۆکارێ بێ کەرکووکیان جێهێشتووە هیوادارم کە ڕۆژی 16 بۆ 20 مانگ بێنەوە بۆ کەرکووک و خۆیان بنوێنن چونکە ئێستا کاتی ئەوەیە کە بێنەوە و بیسەلمێنن کە کەرکووک چەند گرنگە بۆ کوردستان سوپاس دەست خۆش دیارە باسی سەرژمێریەکە کەیوانە زۆر کێشە هەبوو لەسەر ئەو سەرژمێریە ئەوەی کە ئێستا گەرنتی وەرگیرابێت چی هەیە طبعا ئەنجومەنی وەزیرانی عێراق بەسپاسەوە لە دوایین بڕیاریان زۆر بڕیارێکی باشیان داوە کە بنەمای 50 بکەن بە بنەمای سەرژمێری کەرکووک یەک دقە ئەوە بۆی هەموو کەس لێی تێبگا یعنی ئەگەر کەسێک باپیرەی 957 لە کەرکووک تۆمار نەکرابێ ئەمڕۆ ناتوانێت خۆی لە کەرکووک تۆمارکە حسب قراری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبێ وابێت حسب قرارەکە دەبێ وابێت مەسەلەی سەرژمێری طبعا سەرۆکی لیژنەی باڵای سەرژمێری لە کەرکووک منم لەوە دڵنیا بن کە ئیشەکان بە باشیە ڕات زۆر کەس قسە لەسەر یەکات ئێمە تا ئەم دقەیە حسابی 1,350,000 مان بۆکەن ئەوە لە میزانیە تەسیری لێکردوین لە دەرەجاتی تەعینات تەسیری لێکردوین لە کۆمەڵی مەسایلی دیکەش بەڵام بە حەقیقەت ئێستا کەرکووکەکان بوونە بە 1,850,000 ئەگەر زیاتریش نەبێت و جگە لەوە خەڵکێکی تریش هەیە کە بە ناوی نازح و بە ناوی ئاوارەیی و ڕوویناوەتە کەرکووک کە ئەوەش چەند سەد هەزارێکن چەندێکە نزیکەی ڕەنگە خۆیان بدە لە نزیک 500,000 ئەمانە هەمووی پتاقی وەتەنیەکانیان نەبێ حکم بکەوە بەپێی ئەو پتاقی وەتەنیەکانیان سەرژمێریان بۆ کرێ ئەگەڕێتەوە بۆ ئەسلی شارەکی خۆی هەندێک لەو جانبەی مەترسیانەی کە هەیە حەقە و ڕەواشە ئەو مەترسیانە بەڵام دەبێت ورد بین لەم مەسەلەیە و هەموو ئەو بەڵێنانی کە دراوە بە برادرانی ئێمە لە وەزارەتی پلاندانان لە حکومەتی هەرێمی کوردستان و بە حکومەتی هەرێمی کوردستان شوو بە بەخۆشمان وەکو خۆی تەطبیق کرێ و جێبەجێ بکرێت ئەمێنێتەوە سەر ئەوەی کە کارەکان بەو ڕێشوەنە بڕواکە قەراری لەسەر دراوە بۆیە منیش تەییدیەوە کەم هەموو هاوڵاتیەک لەو ڕۆژەیە بگەڕێتەوە شارەکەی خۆی زۆر باشە ئەو خاتونەی عینەکەکە لەسەر سەری داناوە لەش فەرموو دکتۆرە ساکار مامۆستام لە پەیمانگای تەکنیکی کەرکووک ئێوارەی هەموو لا باش و پرشنگدان مامۆستایانی شەتوانن پرسیار بکەن شتێکم زۆر بەرنامەکە ئەی خەینە دەنگدانەوە کاک بێستون کێ ئەڵێ بۆستن با تەلەبەکان بڕیار بن بیاڵن یەک جاریش تەلەبە بڕیارێ با لەسەر مامۆستا چییە بیکە دەنگدانەوە ئەی خەینە دەنگدانەوە کێ ئەڵێ مامۆستایانیش چانسیەوەیان هەبێ پرسیار بکەن هەمویان کوڕی خۆمن
کێ ئەڵێ مامۆستایان نابێ پرسیار بکەن ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی شەیە کەمتر بوو زۆر کەمتر کاک بێست و شتێکم زۆر پێخۆش بووتت گەنجان طبعا من ئێستا دوو بیستیم وایە دوو گەنجی یعنی بەتەنیا خۆت دوو گەنجی نەخێر چل ساڵم بەڵام ناڵێم چل ئەڵێم دوو بیستیم کاک بێسون بەخێر هاتی بۆ شاری کەرکووک جەنابەت بەرنامەکەت بینەری زۆرە حەزم کرد شتێک بخەمە ڕوئێ لێرەیە ئەو خوێندکار ئەزیزەم وتی ئێمە مواطنی دەرەجوو دوین لە کەرکووکە نەخێر لە ئێستایە لە سایەی حکمی پارێزگاری ئێستەیە کورد و عەرەب و تورکمان و هەموو لایەنەکان یەک ئاستن پێش و دوامان نییە بەڕاستی لە پەیمانگای تەکنیکی تەلەبەمان ئازادە بە عەرەبی بە کوردی بە تورکمانی بە هەر زمانی وەڵام باتەوە بەس ئۆکەی یەک دەقا دەست خۆش مامۆستا ئەو کوڕی کە پرسیارەکەی کرد ئەمانەی کە دەستان بەرز کردوتەوە زۆر گرنگە هەستە تۆش باگومان لە تۆش بێ بەس با پتان بینم کەی نەنە جارێ با مامۆستا قسە بکە جارێ با مامۆستا قسە بکە کێشە نییە سۆرانگیان تۆ لە چی بەشێکی باوکە سۆرانگیان لە بەشی ئیدارە قانونیەیە کاک دکتۆریش خۆی وابزانم سەرەتا خەریجی ئەوێ بووە کێشەی ئێمە مامۆستاکان لە 120 کووردە ئەوانی نەتەوەی ترن من ناتوانم مامۆستایەک کە لە دایک بووە تا خوێندنی تەواو کرۆ بە عەرەبیە بە تورکی بەو زمانە قسەی کردووە مەجبوری کەم کەوا بە کوردی شەرحکە ناتوانێ وایە کاک بێستون ئێوش ڕێک باسی ئەو شتاکە بەڵام من لە کوڕی خۆمە پرسم لە چی ئیمتیحانێکە تۆ ئەسیلەت بۆ نەهاتووە بە کوردی لە چی کاتێکە تۆ وەڵامت نەداوەتە بە کوردی بابە ئێمە لە قەبریشا بە کوردی جواب بدەینەوە کەی وا بووە ئۆکەی دەست خۆش یەک تێبینیە بۆ برای ئەزیز و سەنگینم کاک ڕێبوار لە 2018ەوە تا ئێستا یەک پرۆژەی لە پەیمانگای تەکنیکی کەرکووک نەکراوە بە هیچ شێوەیە 6 ساڵی ڕێک یەک دینارمان ئێمە لە محافەزە وەرنەگرتووە لای خۆمان سەرفیکەین نزیکەی 2700 بۆ 3000 تەلەبەمانەیە پەیمانگای تەکنیکی کەرکووک دایکی هەموو جامیعاتی کەرکووکە چی ئەهلی چی حکومی یەک مەتریان بۆ مامۆستاکانیان تەرخان نەکردووە 280 مامۆستا هەیە ئێستا دانیشتوون مامۆستای خۆم بوونە عەرزیان بۆی تەرخان نەکردووە حەزەکەم کاک ڕێبوار ئاگای لەم شتانە بێ ویتر لە ئایندەیە چیەکە ئێمە دەستخۆشی لێکەین دەست خۆش زۆر سپاس بۆ کاک سۆران من لە ئێستەوە وەکو مامۆستای پەیمانگای کەرکووک لە هەموو کاتێکە متابعەی هەموو ئەقسامەکان دەکەین پرۆژەکانی مەحەد بعد داواکاریەکانیان بێنن پێم خۆشە دکتۆرە ساکار داواکاریەکانتان بێنن بگا پێم بۆی بیکەینە زمنی خۆتەی 25 ئینشاڵڵا بەسەر چاو زۆر باشە ئەم کوڕی کە قاتە شینە کاڵەکەی لەبەرایە سوپاس جەنابی پارێزگار سەرجەم ئەو نەتەوانەی لێرە ئامادەن لەسەر سەرمان من مەڕوان نەجیب من خاوەن بڕوانامەی بەکالیۆرۆسم لە پەروەردە پرسیارێک کە تا ئێستا چارەسەر نەکراوە پشت بەخوا جەنابەت دەتوانی چارەسەری بکەیت ئەویش گوندی غرەیبە کە بەدەست نەبوونی خزمەت گوزاری دەناڵێنێت 2 ساڵ لەمە پێش بڕیاری قیرتاوکردنی ڕێگاوبانی گوندەکە دەرچوو بەڵام بڕیارەکە جێبەجە نەکرا و وەک خەونێک مایەوە نەقیرکردن و نەهیچ کرا داوا لە جەنابتان دەکەین بێنە ئەو گوندە و کە لە ڕوو خزمەت گوزاریەوە هەژارە سوپاست دەکەم من لەسەر خزمەت گوزاری قسەم کرد دەیڵێم و دووبارەی دەکەمەوە بەشە بوجە و پلانی 2024م نییە وەکو هەر پارێزگایەکی دیکە بەڵام هەوڵ دەدەم و پەیوەندیەکانم بەکار دەهێنم لەگەڵ بەرپرسان لە بەغدا لە پێناو دابینکردنی بڕێک لە پارەی پێترۆدۆلار بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە تۆزێک سەبرم لەسەر بگرن تا بەشە بودجەی 2025مان پێدەگات کە بەشێکی زۆرە و بەشی هەموو ناوچەکان دەکات ئەمە بەڵێنە لە منەوە ئەڵەی چی قوربان لەکوێ هەڵبژێری وەڵاهی پرسیارەکان هەوڵ بدەن تۆزێک نانەوێ ئەو کامە حەزەکەی کامە هەڵبژێت وەڵاهی ئەو خاتونە لە چک بەسەرەکە فەرموو ئێستا خۆم سەلاحەتی خۆم بەکارێنم نا لەسەر ئەم مێزە سەلاحەتی جەناب ئیش ناکە سڵاوتان لەبێت ناوم نورایە دەرچووی کارگەڕی کارم بۆچی دادپەروەری لە دامەزراندن نییە بۆچی دەرچووی سەرەتایی و ناوەندەکان دادەمەزرێن و دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دانامەزرێن ژمارەیەک زۆر دەرچووی زانکۆ پەیمانگا هەن کە لە ماڵ دانیشتون کەچی لە جێ ئەوان دەرچووی سەرەتایی و ناوەندەکان دادەمەزرێن چارەسەر چییە؟ سپاس مامۆستا یەکێک لە کارەساتەکان کە ئیدارەی پێشوو کردوویەتی ئەو پرسیارەیە کە ئێستا تۆ کردت یعنی کارەساتیان کردووە کارەسات
خوانیان بورێت کە من دڵنیام نایان بورێت. پرسی دامەزراندن خوشک و برایانم هەمووتان بەڕێزان دامەزراندن پرسێکی فیدراڵیە پارێزگارەکان لە سەریانە جێبەجێ بکەن بەڵام وەکو برایەک لێرە گوتی هەوڵ دەدەین بوار بدەینە کۆمپانیاکان کە بێن و لە کەرکووک کار بکەن تاوەکو بەڕێست و ئەوانی دیکەش هەلیکاریان دەست بکەوێت. تەواو دەزانم جێبەجێ دەکەم لە سەریان پلانم هەیە بۆ ئەوانش هەر بۆیە ئەوەی من ئێستا هەمە 7230 گرێبەستم هەیە. عقد هذا راح أعلنه إن شاء الله أكون منصف معاكم. أو كرة لو سر عادي جنابت بله. بۆ جەنابی کاک ڕێبوار سێ پرسیار زۆر بە کورتکراوەی بۆ یەکەمیان مەبەست باز ئاڵاقەت کردوتنی پێشمەرگە چارەسەرەکەم ئەی قەڵای کەرکووک و مەحافەزە ئەتوانی ئاڵای کوردستان دابنەی وەک بەڕێز نەزمەدین کردی ئەوە یەکەم. باش دووەم پرسیارم بۆ دامەزرانی 7000ەکە کاتێک دابنن کە بە جدیاتی بێ بلێن ئەوە تاو ئەو کاتە هەوە لە مانگی نۆوە هەر لێن ئەم کاتەوە ئەم کاتەیە ئایا چەند هەزاری بەرکوور دەکەوێت کە کوور ڕێژەیەکی زۆرە لێرە. پرسیاری سێەمم کاک زۆر بۆ کۆڵانەکان سەب کراوە نزیکەی 3 مانگ 4 مانگ زیاترە نیوی کراوە نیوی بەجێ درراوە ڕۆشتووە. ئۆکەی دەست خۆش فەرموو. طبعا پرسیارەکانی هەمووی لە ڕابردوو بوو باسی ئێستەی نەکردیت یەکێکی نەبێ باسی ئێستەیە. برا عەزیزەکەم من بەڕوون و بە ئاشکراوتم کەس پرسیاری لێ نەکردم بۆچی من تاخیرم کردووە ئەو برایانەی کە لە پەرلەمانە ئەویان کردووە وەڵحاصل نامێ ئەو دەفتەرە هەڵدەمەوە شەهیدانی پێشمەرگەیان تێ نەکردوو. من ڕێ بە خۆم نادەم پێشمەرگەیەک لە کەرکووک شەهید بێ خوشکەکەی براکەی کچەکەی کوڕەکەی تەعین نەبێت کە بۆی هەیە تەعین بێ وەکو کەسوکاری شەهیدەکانی تر هەمووشان لەسەری من تورکمان بێ عەرەب بێت کورد بێت هەموو شەهیدەکان لەسەری من ئەو فەرق و جیاوازە ناکەم بەڵام ئەو کتابەی کە هاتبوو بۆ تەعیناتە فەرق و جیاوازی تێکرا بوو هەتا من ئەمەم چاک کردەوە کاتم ویست من چاکم کردەوە ئێستاکە ئەمە خاڵی یەک چاکم کردەوە بۆی بزانین کە چاکم کردەوە ئیتر من ئەعلانیەکەم تی نەبوو واتە ئەگەر کەسێک خوشکی شەهیدێکی پێشمەرگە بوو لە ئیستیمارەکە کە تەقدیمێ کرد بۆ ئەو نەبوو ئەو خانەیە نەبوو بۆ پێشمەرگە من ئێستا تێم کرد بەڵام ناتانەوێت لە من تێبگەن مشکیلەکە ئەوەیە ئەوە ڕقم یەک ڕقم دوو هەندێک مەسائل هەیە من تکاتان لێ یەکەم هەندێک مەسائل هەیە ئازارەکەی زیاتر ئەبێ و خراپتر ئەبێت هەنگاوەکانمان با بۆ ئاراستەیەک کە قەزیە و شارەکەمان چاککەین هەندێک لەو برادرانی پێشووتر ئەو کاریان کرد چیان کردوایەوە چی هات وێرانەکەی بۆ من و تۆ بۆ خەڵکەکەیمە بەجێشت بۆیە بێت بزانین چۆن تەعاملەکەین قەزەی کەرکووک قەزەیەکی ئاسان نییە جنابی مام جلال ڕەحمەتی خوای لێبێ وتی ئەمە عملیاتی مێشکە ڕێک وایە من ئێستا لەم شوێنە مەزانم ئەمە عملیاتی مێشکە ڕۆژانە من تەعامل لەگەڵ ئەم کەرکووکە و ئیدارێت چۆنەکەم ئەوە عاجزە بێت ئەڕۆی ئاشتەکەیتەوە ڕەفیقەکەی بۆ ڕۆژی دوای عاجزە بێ ئەڕۆی ئەو ئاشتەکەیتەوە بۆ دوای ئەوە حزبەکەی ئەو دوای ئەوە جیهەتەکەی ئەو دوای ئەوە ئەمە حیاتی منە لەم شارە ئێستاکە خەڵک وازانێ بەس تەنها ئیدارە و خەدەمات ئەوەیە بەسەوە نییە کاکی کوردیش دانیشتووە لە کوردستانەوە ڕەخنە لە منەگرێ هجوومەکە نازانێ ڕۆژانە من لەم ئیدارێت چۆن ئیشەکەم بەڵام هەدەفێکمان هەیە هەدەفەکەمان کەرکووکە هەدەفێکمان هەیە خۆشگوزەرانی خەڵکە هەدەفێکمان هەیە حیاتی گەنجەکانمان باشکەین حیاتی عایلەکان باشکەین ئایندەی منداڵەکان باشکەین بۆیە من تکاتان لێ یەکەم ئەم مۆدێلە نوێی کە ئێمە دەستمان پێوە داوە و ئێستاکە ئەم برایەتان ئیشی تیا ئەکات لێم گەڕن با هەتا ئەخیر بڕۆم بزانین دوای چی دێت من دڵنیام باشە بێت ئۆکەی زۆر سپاس بۆ جەنابی پارێزگار من دیار مەحەمەد شارەزا لە بواری بازرگانی و خاوەن کاری خۆمم لە شاری کەرکووک بەڕاستیەکەی دەمەوێت لێرەیە بڵێم هەتاکەی گەنجی کەرکووک بکەینە قوربانی دەستی دامەزراندن بۆ هەوڵ نەدەین ئالیەتێکدا بنین بۆ ئەم شارە لە بوار گەنجەکانمان پێبگەێنین لە ڕووی کاری خۆیان و ببنە خاوەنی کاری خۆیان ئەمە یەکەمین پرسیارم ئۆکەی یەک پرسیار بەس پرسیارە دیکەم هەیە تۆ تۆش سێ پرسیارە کرد لەمە دوای یەک ئۆکەی بەس پرسیاری دووەمم ئەوەیە لە کاتی دکتۆر نەزمەدین بەڕەحمەت بێ پرۆژە دەکرێت لەم شارەیە لە دوای 16 ئۆکتۆبەریش بە ئیدارە کۆنەکەەوەش کە پرۆژەکان دەکرێت دوای 2 مانگ تێک دەچێت ئیدامەکردنی پرۆژە لەم شارە بوونی نییە بە هیچ شێوەیە زۆر سپاس سەبارەت بە پرۆژەکان بۆچی پرۆژەکان لە کەرکووک خراپە کەسە و پرسیارە ناکات مەڵێ بۆچی ئەوە وابوو لەو سەردەما لە سەردەمی ئەم ئیدارە کاولبووی کە ئەم 7 ساڵە ئیداری کەرکووکیدا هەر شەریکەیەک بە هەتایە لەم شارە ئیشی پێ بکردایە کاکبێسون ئاماژەی پێدا لە قسەکردندا دەبێت 120 تا 130 لە کولفەی پارەی ئەو پرۆژێ بدا بە دار و دەستەکەی ئەو ئیداری پێشووتر دوکانیان دانابوو لێرە دوکان کڕین و فرۆشتنیان نەکرد پێشەوەی تەشکیلی حکومەت ببێت بە 2 مانگ من بە خۆم جوابم بۆ مقاولەکان نارد وتم تکاتان لێکم واز بێنن لە کڕینی پرۆژە چونکو ئەم ئیدارەیە نامێنێت و نەشمە
ئێستا هاتون پەشیمانن جۆ لە قسەکانی من ئەو کات بەگوێیان نەکردی ئەو کڕین و فرۆشتە وای کردووە کە تۆ مقاولە بێ 120 بدا 130 بدا چی چاوەڕێکی دی کە هەر کاتێکش 120 دا کەواتە لە کوالێت و لە کەمیەت و نەوعیەت وەکو پێویست نابێت و بە نەتیجە دڵنیاشە مقاولەکە کەس محاسبەی ناکات ئێستا ئێمە چیمان کردووە ئەبێ ئەو پرسیارە لە من کەی من چیم کردووە من لێرەوە جارێکی دیکە تاکی دەکەمەوە کەم لە هەموو ئەوانەی کە بخۆیان ئەڵێن مقاول و شەریکات ئەگەر یەکێک ئەو سەرانەی لێتان سند وەرن خەبەرم پێ بدەن چونکو نایەڵم هەدیەکش قبول ناکەم لە کەسەبیدا بە مۆزەفێکی دەوڵەت کە من ئێستا کە ڕئیسی وحدەی ئیداریەم شارە و ئەگەر بزانم هەردوو لایەن عقوبادەم هەستاوام لیژنەیەکمان دروست کردووە قسمێکم دروست کرد کە لە مێژووی کەرکووک ئەو قسمە نییە بچن پرسیارکەن هەر هەمووتان قسمەکە ناوی متابعە و السەیطرە النەوعیە ئەمە سەلاحیەتی محافظە بەکارم هێناوە باشترین مۆزەفی ئەم دیوانی محافظەم هێناوە کە کچێکە خەڵکی ئەم شارەیە لە عایلەیەکی تێکۆشەری ئەم شارەیە دانیشتووی یەکێک لە گەڕەکەکانی ناو ئەم شارێ بە خۆی و باوک و خێزانی هێناوە ئەوم کردو بە مەسئولی قسم هەستاوم چیم کردووە کۆمەڵێ مهندسم هێناوە لە دایرەی ئاو لە دایرەی بەلەدیە لە بەلەدیات لە کارەبا لە هەموو ئەوانەی تورق و جسور مهندسە باشەکانم کۆ کردێتەوە ئێوە ئەزانن چیم داوە بە سەلاحیەت بۆ مهندسانە بۆی متابعی ئیشەکانم بۆ بکەن لە کوالێت و لە نەوعیەت و کەمیەت سەلاحیەتی محافظم داوە پێیان ولا كتابكش كتوقيعي لسر كراوة نسراوة صلاحيتي محافظتان هي بو محاسبة وبو متابعة كرد وأقرب بيتشواني وابي من محاسبة وانك بويا لو دل نيابن أو خرافة كاريك بو يمنا يعني نسر دمي ما دوباره بيتو زور باشا مسيحي وكاكي بير معنا تشي عادي كوا مسيحي فرمو سلااوتان لێبێت سڵاو لە تۆیش سوپاسی کاک بێستون دەکەین بۆ ئەم فرسەتە بۆ گەنجان سوپاسی کاک ڕێبواریش دەکەین کە گوێ لە گەنجان دەگرێت پرسیارێکی سادەم هەیە مامۆستا ڕێبوار بە دوواداچوونت بۆ هەموو دۆسیەکان کردووە هەر لە سەرەتا شارەوانی و ئەوانی دیکەش ئێستاش کاتی ئەوە هاتووە 7200 پلە کە ناویان بۆ دامەزراندن هاتووەتەوە واژۆی لەسەر بکەیت چونکە گەنجان زۆر پێویستیان پێیەتی هذا العمل شكرا جزيلا بەم زوانە پشت بەخوا بەم زوانە دەست خۆش کاکەیش هەبوو کاکەیەک هاتبوو بە یعنی چەند دۆستێکی کاکەیم بینی کوان نه یەکێک ئەدی بە هەمووتان بینم دەستی هەمووتان ئەو کاکەیە فەقیرە کامە ئەوە تارێک خزمی تۆیە والله خزمەکانی تۆ لەو بەربوون ئەمیان هاتوۆتە ئەمبەر ئۆکەی تۆ کاکەیت ئەبێ شەواری بێ جوانی هەبێ ئەوە تا والله فەقیرە خزم نایناسم ئێمەی گەنجانی کاکەیی سەرەتا بە خێراتنی کاک بێسوونەکەین بۆ شاری کەرکووک چونکە شاری کەرکووک پێکەوە ژیانە ئێمەش کاکەی نمونەی پێکەوە ژنایان لە شاری کەرکووکە و پرسیارم بۆ کاک ڕێبوارە برادرێک لەوێ پرسیاری کرد بۆ مادەی 140 ئایا 140 بە ئێوە چارەسەرە کرێ چونکە ئێوەی نمونەی شاری کەرکووکن لە بەغایە یان لە هەولێر لە هەموو جێگایەکە زۆربەی کورد و کاکەی و تورکمانەکان حەقیان خوراوە لەم مادەی 140 ئایا پێتان نەکرێت لەم مەنەسەوە قسەمان پێ بدەیت 140 تەطبیق بکرێت بۆمانیانە بەسەر چاو لە سەرەتای قسەکان وتم کە چوومە پەرلەمان تا ساڵێک قسەم ناکرد دوای ساڵێک مێشکم کرایەوە بۆ ئیشکردن اینجا تەواو تێگەیشتم ئیشەکان چییە حیاتەکەم من ڕئیسی وحدەی ئیداریم وحدەی ئیداری بە هەموو مؤسساتەکانی کە لە حدودی ئیداری کەرکووک هەیە کاری من ئیداری و خەدەمات و کۆمەڵی قەزایی ترە لەگەڵ ئەوەش سەرۆکی لیژنەی ئەمنی ئەم شارم ئەو بابەتایی کە تۆ باسەکەی ئەوەی پەیوەندی بە مادەی 140 هەیە لە دەستور دیاری کراوە جێبەجێکردنی ئەو مادەیە و ڕێشۆنی جێبەجێکردنی چێە و لە مەسئولیەتی چێە ئەوەی لەسەر من بکەوێت و لەسەر مەسئولیەتی من بێ من درێغی ناکەم لە کۆتاییدا ئەوەی کە لە تۆ تێگەیشتم هەندێک هەنگاو هەیە پێش جێبەجێکردنی مادەی 140 کە خۆی لە کۆتاییە لە جێبەجێکردنەکە خۆی بینێتەوە ئەوەی بە متعلق بێ بە منەوە من کاری بۆکەم مەسەلەن بۆ نمونە لە مەسەلەی کێشەی زەوی لە مەسەلەی کێشەی زەوی هەندێک ئەو لەو زەویانە مولکی محافظەیە دەسەڵاتەکە لای چێ لای منە ئەوانە لای من چارەسەرەکرێت هەندێک هەیە لای من نییە مەسەلەی کەرکووک زۆر معقەدە و کێشەکە زۆر معقەدە ئەو جێبەجێکردنی ئەو مادەیە ئەوە نییە چاوبن و قێنین و جێبەجێکرێت ئەمە پێویستی بە اتفاقێکی سیاسی هەیە کە تۆکمە بێ لە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا و ئەو اتفاقە سیاسی کە ئەکرێت جێبەجێ بکرێت تەنها حەبر لەسەر وەرەق نەبێت کە هەموو 4 ساڵ جارێکە نووسرێتەوە من لێرانە کارێکی ترم هەیە و مەهامێکی ترم هەیە زۆر باشە خاتون ئەبینم بەڵێ زۆر دەمێکە دەست بەرز کردوت خۆ جەماعەت گەڕک دەواازەنی لەگەڵ جەنابی محافظات نەوەڵا هەموو گەڕەکەکەی هێنا سەرەتا بە خێراتنی کاک بێستوونەکەم بۆ شاری کەرکووک خەڵکی دەواازە بێت کێ لە دەواازە ئەوە جەماعەت چی کوڕ گەرەک هێناوتە 3 4 5 6 ئەوە دانێکشە لێ حەوت
هەشتی تایە لە چەند لە 600 کەس سەرەتا کاک بێستون زۆر بەخێر بێ بۆ شاری کەرکووک و دەستخۆشیت لێ یەکەم بۆ ئەم دەرفەتە جوانە بە خێراتنی جەناوی پارێزگاریشەکەم. پرسیارەکەی من ئەوە، من ئاڤان هاشم خوێندکارم لە زانکۆی کەرکووک کۆلێژی پەروەردە بەشی زمانی کوردی. پرسیارەکەی من ئەوەیە هەرچەندە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بابەتەکە و ڕوژێنرا، بەڵام ئەمەوێ بڵێم کە ئێمە چوینە بەشی کوردی سەرەتا پروپاگەندەیە کە ڕوبەڕووی ئێمە بووە ئەوە بوو کە خوێندکاری بەشی کوردی لێرە دامەزراندنی نییە بە هیچ شێوەیەک، بەڵام ئێمە کۆڵمان نەدا و چوینە بەشی کوردی و بەشانازیشەوە. ئێستاش ئەمەوێت لە زاری جەنابی پارێزگارەوە دڵنیا بکرێنەوە، چونکە ئەمڕۆ بەشێکی زۆری خوێندکارانی بەشی کوردی لێرە ئامادەین. ئەمەوێت لە زاری ئەوە دڵنیا بکرێنەوە کە ئەم قسانە تەنها پروپاگەندەن و دامەزراندن بۆ ئێمە شەیە وەکو کەرکووکیەک. بە قوربان من بەڵێنت پێدەم ئەگەر من لەم ئیدارێ بمێنەوە نایڵم حەقی کەستان بڕوات. بۆ بەشی کوردی چی فەرقیە لەگەڵ بەشێکی دیکە؟ یان لەگەڵ بەشێک نازانم علمی بێ، هەر یەکەتان واجبێکتانە بێ لە ئایندە، هەر یەکەتان مەسئولیەتێکتان لەسەر شانە بێ و هەر یەکەتان بە ئاستی مەسئولیەتەکەتان خزمەتەکەن. بۆیە ئیدارە و حکومەت ئەم شتانە لای بەو شێوەیە نییەکەوە خەڵک قسەی لەسەرەکەنە. ئەگەر ئیدارەکە ئیدارێکی حەکیم و منسەب بێت بە دڵنیابە من نەفەسم لەگەل نەفەسی ئەواوێ ئینشاڵڵا. زۆر باشە، بەس با من قەرار دەم ئەو خاتونە لەو جاوە دەست بەرزەکاتەوە بە جلێکی زۆر جوانەوە هاتووە. هینەکەین ئەمەی جلە کوردیەکە؟ ئەوە جل کوردیە؟ باش بەس جەنابی پارێزگار، من لە قسەکانت کە وردە بمەوە ئەڵێی خەڵکینە من هاتووم خزمەت بکەم، وەزیفەیەکی ئیداریە بەنیسبەت منەوە، شتی سیاسیم لێ داوا مەکەن، باسی مادەی 140 زۆر لەگەڵ مەکەن، باسی قیرتاوم لەگەڵ بکەن، باسی کۆنکرێتم لەگەڵ بکەن، بەڵام مەترسیەک هەیە لەولاوە. پێش جەنابەت یەکێکی کە بە نەفەسێکی شۆڤێنیەوە ئیشی کردووە لەم شارەیە و ئەو پۆستەی خراپ بەکارهێناوە بەرامبەر بە پێکاتە ڕەسەنەکانی شارەکە. چاکردنەوەی ئەوە ئیرادەیەکی زیاتر لە ئیداری ئەوێت و ڕەنگە خەڵک چاوەڕوانی ئەمەیان لە جەنابە هەبێت. بەسیترین نمونە یعنی خەڵکێکی زۆری کورد هەست بەوە ئەکا کە بۆ نمونە 2023 تا کۆسە بەڕێوبەری پۆلیس هەر کورد بووە لە کەرکووکە، ئێستا گۆڕاوە. من بۆ خۆم من هەمیشە بە کەرکووکە هاتوچۆکەم لە نێوان سلێمانی و هەولێر، زۆربەی جار لە نێوان گەڕەکە کوردەکان مەفرەزە ئەبینم کە کەسیان بە کوردی ناتوانن قسە بکەن، مەفرەزەی پۆلیس دانراون وەکو بڵێ بەس بۆ ئیزعاجکردنی ئەو خەڵکە دانرابێت. یعنی ئەمانەش تۆزێ چاوەڕوان کراوە لە جەنابەت کە ئیشیان تیا بکەیت. تۆڵی مۆدێڵێکی دیکەم هەیە من خزمەتی شارەکە ئاکەم، بەڵام کۆمەڵێ برین هەن خوێنیان لێ ئەتکێ. فەهمی بورهان هەر لە حیزبەکەی جەنابتە باسی ئەوەی کرد کە 600,000 خەڵک لە شوێنەکانی دیکەوە هێنراون لە کەرکووک جێگیر کراون. مەترسێکی گەورەیە لەسەر گۆڕینی دیموگرافیای شارەکە. لەمانەیە هیچ پەیامێکت نییە بیەی بەو گەنجانەوە بیەی بە ڕای گشتی؟ باش من یەک قسەیەک پرسیارێکەکەم. ئەڵێن 600,000 هاتوێتە کەرکووک بۆ گۆڕینی دیموگرافیای ئەم شارە. طبعا ڕێز و سڵاومان بۆ جەنابی کاک فەهمی بورهان. من متفقم لەگەڵ کاک فەهمی، هیچ مشکلەم لە قسەکەی نییە، بەڵام وەرن پێم بڵێن کارکردن بۆ گەڕانەوەی ئەو 600,000 چۆن ئەکرێت، چۆن کاری بۆ بکەین بە عەقڵێتێکی تۆند بە تونوتیژی لە شارەکە کاری بۆ بکەم، هەرچی شەریکاتی ئیستیسمار هەیە و لە شارەکە هەڵبێن و بڕۆن، ئەوەشی کە بەتەما بێبێ لە کەرکووکیش قەت نێت جارێکی دیکە، ئەوەشی کە خەڵکی شارەکەیە پڕ ناوماڵەکەی ببێ بە خەفەت و بە خوێن و بە ناخۆشی، بەم عەقڵێتە نایکین و لێمانیش گەڕێن کە نایکین. ئەمما گەڕانەوەیان بەڵێەوە واجبی حکومەتە بیان گەڕێنینەوە و ئەشیان گەڕێنینەوە، دێن جێیەکانیان بۆ چاکەین و پلین فەرمەوە جێیەکانتان ئامادەکراوە و بچنەوە بۆ شوێنەکانتان لەگەڵ محافزەکان کەوا لە ئەنبارە لە نازام لە سەلاحەدینە لەگەڵیانە قسە بکەین بڵین جێی و مەکانی ئەم برادرانە باشکەن و ئەوە ئێمە ئۆتۆمبیلشان بۆ گرین و ئەیان هێنینەوە و ئەم کارانەشمان کردو و باسشمان نەکردو و باسشی ناکەم، بەڵام ئێوە وامان لێکن کە هەموو شتێک بڵین. ئیدارە لە کەرکووک خۆی لە خۆی حکمەتی ئەوێت، عەقڵانیەتی ئەوێت. سەرۆکی لیژنەی ئەمنی ئەم شارە منم، لەو ڕۆژەی من پارێزگارم یەک خڕوقاتی ئەمنی سەربازی نەکراوە بەرامبەر بە هاوڵاتێکی کەرکووک، چی کورد بێت، چی عەرەب بێت، چی تورکمان بێت. بۆیە هەندێک شتەیە دەبێ وازی لێبێنی. بەڵێ کاری ئێمە ئیدارەیە و کارەکەشمان بەشێکی لە سیاسەتە، بەڵام بە عەقڵانیەتێکین کە بۆ هەموو کەرکووکیەکان بێ بە نەتیجە. و هەتا ئەو برادرانەی کەوا برا عەرەبەکانشمان کە خەڵکی ڕەسەنەی کەرکووکن ئەوان بەخۆشیان لەگەڵ منە هاوبەشن کاڵێن ئەو برادرانەی کە لە شارەکان تر هاتون با بگەڕێنەوە. ئینسیجام و هارمۆنی هەیە لە نێوانتانە؟
باشترین انسجاممان هەیە من دوو جێگرم هەیە یەکیان لە نەتەوەی عەرەبیە و برایەکی عەزیزە و ڕەفیقی خۆم بۆ کاتی خۆی لە کولیە و یەکێکی دیکەش لە برایانی تورکمانەوە و پیاوێکی زۆر عەزیز و زۆر باشە تا ئێستاکە هیچیان بە نەفەسی قەومی قسەیان نەکردووە لەگەڵ منایە و لەگەڵ منە هاوڕان بۆ چارەسەرکردنی نەخۆشە مزمینەکانی کەرکووک و هەنگاوەکانشمان وایە ئەمما ئەنجومەنی پارێزگای کەرکووک باوەڕ ناکەم لە سەردەمی کەرکووک هیچ کات وەکو ئێستا ئەو تەبایی لە نێوان حکومەت و ئەنجومەنی پارێزگا هەیە کە هەبوو لە سەردەمانەکان ئیدارەکە هەردووکی کورد بوو حکومەت کورد بوو ئەنجومەنەکەش کورد بوو اینجا تەبانە بوون پێکەوە ئێستاکە بەعکسەوە سەرۆکی ئەنجومەن برایەکی عەزیزی عەرەبە و باشترین تەبا هەیە لە نێوان من و ئەو وەکو محافظ و وەکو سەرۆکی زۆر باشە دەست خۆش لێرە فەرموو جل ڕەشەکە ئێمە هینین ئێمەش لە بینی خۆمانە جل ڕەشەکان پشتگیری یەکەکەین ڕەنگێکی جوانە بەخێراتنی کەلایەن ڕووداو دەکەم بۆ کەرکووک ئاوادانتان کردەوە پیرۆزبایی لە کاکرێبوار دەکەم بە بوونی محافظ شیاوە ئەو شوێنەیە چونکە دایم خزمەتی گەنجانەکە و خزمەتی خەڵکی کەرکووکەکە نەمڕۆ وەکو گەنجێک نهاتوومە ئێرە وەکو قوتابیەک نهاتوومە ئێرە وەکو نوێنەری چەندی ماڵی کاکەی هاتوومەتە ئێرە بۆ گوندەکانی تاڵەبانی و داودی و لای حەویجە هەموو گەڕانەوە باری ئاسایی خۆیان بەڵام کاکەیی هەتا ئێستا بەتەواوی نەگەڕاونەوەتەوە هیچ بژگیری و پرۆژەی نییە لەوێ سەیتەرەیەک هەیە لە نێوان تۆپزاوە و عەلیسەرا کە ساعات 6 ئیتر ناتوان هاتوچۆ بکەن کاکەی کە ساعات 6 ڕۆژی ڕووناکە و ساعات 5 ناتوانن مردوو بنێژن لەوێ ئەبێ چاوەڕێ بکەین هەتا ڕۆژی پاشەوەی لەوێ مردۆکە ئەو دەبینێژی ئەوجا عەلیسەراشمانەیە کە گوندەکەمان جێش لەوێ جێشیان داگیریان کردووە ئێمە ئامانەوەی ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکەین کە بەخۆ دەزانی ئێمە عەشایرین کەمێ هیتر عەشایرش نە حەزی لێ نییە خەڵکەکە بژی لە ناو عەلیسەرا ئەمانەوەی خەڵکەکەمان بگەڕێتەوە ئەوێ و سوپاس دەکەین دەست خۆش مەمنونم کەواتە کاکەی بوون بە دوو بەنسبەتی ئەو منطقەی ئەو باسێکە منطقەیەکە تقریبا تەماس بووە لەگەڵ ئەو شوێنانەی کەوا پاشماوەکانی داعشی لێ بووە طبعا ئەو ئیجراعاتانە هەندێکی پەیوەندی بەوەیە بۆ سەلامەتی هاوڵاتیەکانی ئەو منطقەیە کە بە شەو بێنە دەرەوە بەوە لەگەڵ ئەوەشایە لە کۆبنەوەی لیژنەی ئەمنی ئێمە تەڕەحمان کردووە تا ئەم دقەیە من چاوەڕێی ئەوە کەم ئەو برادرانەی کە لەو منطقەیەن ئەمنیەتی ئەو منطقەیە لە ئەستۆیانە بە تەواوەتی بۆ میڕوونکەنەوە کە تا چەند ممکنە ئەو ڕێگایە بکرێتەوە بە شەوانی درەنگ چونکو کردنەوەی ئەو ڕێگایە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەکانەوە هەیە من بە عاتیفە ئیش ناکەم ئیش بۆ واکەینکەوە کە ڕێگایەکمان کردەوە لە بەکاتژمێرەکانی شەوانی درەنگ تا چەند ممکنە سەری و ماڵی هاوڵاتیانیان ئەو هاوڵاتیانی لێو ڕێگایە ڕێەکەنەوە بە خۆتی شەزانی خەڵکی منطقەکەی ئەحداسی زۆر ناخۆش ڕوویداوە لەو منطقانە نامانێت دووبارە بێتەوە بەڕاستی ئەم خاتونە کە جەنابی پارێزگار فەرمووی بە جلێکی کوردی زۆر جوانەوە هاتووە با گوێ لێ بگرین سەروبەستیان پێوت ئەوە کاتی خۆی لە سلێمانی ئەو سەروبەستی پێناڵێن وڵی فێڵەن کڵای سەرجری کوردی سەروبەست بە شێوازێکی تر ئەبەسترێ بەڵام ئەمە کڵاوە ڕاستەخۆ کرێتە سەر زۆر باشە فەرموو پرسیارەکەت سڵاوتان لێبێت بە خێراتن دەکەین کاک بێستون بە خێربەی بۆ شاری کەرکووک و بە خێراتنی میوانەکەمانەکەین کە زۆر بەڕێز پارێزگاری کەرکووک زۆر سپاس دەکەین کە گوێی لێمان ڕاگرتەوە تاوەکو ئێستا پرسیارەکەم ئەوەیە من وەکو کچی پیاوێکی کەرکووکی کچی پیاوێک کە لە ساڵی 1991 وەکو کوردێک بە مەبەستی بە تاوانی کوردبوونی زیندان کرا زیندان سیاسی کرا لە ساڵی 2007ەوە ئەم پیاوە هەوڵ ئەدات مافی زیندان سیاسیەکەی بۆ بگەڕێتەوە بەڵام وەکو هەزاران کەسی تر کە هەوڵەکانیان وەڵامدانەوەی نەبووە و مافەکانیان بۆ نەگەڕێنراوەتەوە مافی بۆ نەگەڕێنراوەتەوە هەتا وەکو ئێستا مامەڵە ئەکات و داواکەی دووبارە ئەکاتەوە بۆ ئەوەی مافی زیندان سیاسی ئەو چەندین مانگ لە زیندان بۆ فەرمانی ڕەمیکردن لە سێدارەدانی بۆ دەرچووە بەڵام دوای ئەوە دەرچووە لە سجن ئێستاکە مافەکەی کانیە خەڵکی زۆر مافی وەرگر ئەی مافی ئەم کانیە وەکو کچێ داوای مافی باوکمەکەم دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس یەکسارم کاک بێستون ئەگەر ڕێبدەین من وەکو قوتابی کۆلێژی زانکۆی ینی کۆلێژی پزیشکی گشتی کەرکووک مەرحەلە 4 ساڵە لە کولیەم ئەوەی ئەبینم لە کولیە بینایەک ئەبینم کە تەنها ئیشەکانی تێبەڕێ ئەکرێت قاعمان نییە تێی بخوێنین تەنها قاعەیەکمان هەیە کە پێێنێ قاعی مؤتەمەرات تەنها ئەوەمان هەیە هیچ شوێنێکمان نییە تێی بخوێنین
تازە بە تازە لە مەرحەلەیەک و ئێمە هەوڵمانداوە داری تێبچێنین و زانکۆکەمان ینی تازە بکەینەوە و داری تێبچێنین بەڵام زانکۆی ینی کۆلێژی پزیشکی کەرکووک قیمەی هەموو بەشەکانە بۆچی وایە بۆچی بینایەکمان نییە کە ئێمە خوێندنی تێبکەین بۆ قاعەیەکی باشمان وەڵامەکەت ڕوونە جەنابی پارێزگار ئەم خوشکەمان داوای مافی باوکیەکە و لە جەنابتێکە ئەزانی بۆ ڕەنگە ئومێدێک ببینێ ئەوەی کە پەیوەندی بە منەوە بێم بۆ یەکە بەڵام هەر بۆ معلومی جەنابی مەسەلەی سوجەنا سیاسین ئەمە لیژنەیەکی باڵای هەیە لە بەغدایە لێرە نییە ئەو قەزایانە قەزایی ئیتیحادین مشکلەکەی من ئەوەیە کە خەڵک لە یەکی ناکاتەوە پەیوەندی بە حکوومەتی مەحەلیەوە نییە مطلقاً پەیوەندی پێوە لە 2003ەوە تا 2017 ئیدارە و دەسەڵات بەدەست کردەوە بۆ بۆچی ئەم کەیسەی باوکی ئەم خوشکەی من یەکدا نەکراوەوە کاتی خۆی تەلەفۆنم بۆ سەرۆکی لیژنەکە کرد لە بەغدا بووم وتم بۆچی ئەم ڕەفزاکەی قانونێک هەیە پێوترێ قانون تایبەت بە سوجەنا سیاسی ئەمە یاسایە ئەمە تعلیماتی بۆ دەرچووە تۆ بە خۆت دەڵێی زیندانی سیاسی ئەبێ بزانی کە ئەڕۆیتە بەردەم لیژنەی دادوەریەکە کە قسە ئەەکەی چی ئەڵێی ئێستا ئەم قسانە بکەم ئەڵێن ڕێبوار نایەوێت ئیشەکە بکات کاتێک کە تۆ ئەڕۆی دادوەرەکە لێتە پرسێ بۆچی ژیراوی وەڵا لەبەرەوەی لە برادرانی نەتەوەی عەرەب بوومە یان لەبەرەوەی کورد بوومە ژیراوم تۆ خۆت ئەڵێی زیندانی سیاسی ئەبێ وەڵامەکەت بە ئەدلەوە بێت کە تۆ تەنزیمی سیاسی بوویتە لەو سەردەما یان براکەت تەنزیمی سیاسی بووە یان براکەت پێشمەرگە بووە یان مامەکەت تەنزیمی سیاسی بووە هەروەها بۆ ئەو برادرانی کە لە حزبی داوە هەموو ئەوانە ئەم برادرانی ئێمە کە ئەچنە پێشی لیژنەکە هەندێک جار ئەوەیە هەندێک جاریش عەقڵەتێکی تەعەسوفی هەبووە لەلایەن ئەو لیژنەوە کە وەکو پێویست پەروەر نەبوونە لە کەیسەکان بۆیە ئەم قەزیە پەیوەندی بەوەیە ئەوەندەی متعلق بێ بە منەوە وەکو ئیدارە کە ئیشی ئێمە نییە بۆ یەکو خۆی بیڵێم لەم بەرنامەیەوە بەس ئێمە ئامادەین نووسراویش ئاراستی ئەو لیژنەیەکەین کە جارێکی دیکە چاو بخشێنەوە بۆ قەراراتانی دایانە چونکو لیژنەکە کە کاتێک قەرارەدا قەرارەکەی مولزەمە بێ ئیلا بێت تۆ جارێکی دیکە تەزەڵم دروستکەیتەوە بە ئیجرایەکی قانونی و من ئامادەمەوە بکەم بۆ باوکی جەنابت بەسەر چاو ئیشم بۆتان کردووە خەریکین ئەوەی پارچەیە زەوی تەرخام بکەین بۆ بینایی زانکۆی تۆب لە کەرکووک لە سەروبەندی ئەوەین ئایا لێرە دروستی بکەین چونکو بزانکۆی تۆب ئەبێ لە تەنیشتی مستەشفاوە بێت یانی شەوەیە شوێنێکی تر بدۆزنەوە من ویستی خۆمەوەیە لە شوێنی خۆی بمێنێتەوە یان شوێنێکی دیکە لە دەوروبەری نەخۆشخانەی ئازادی بێت بەڵام ویستێکی تریش هەیەڵێن ناوە ممکن نیە و ناکرێت فەرمولێرە عەرزێکی بۆ تەرخانکەین با بزانین کامیان جێبەجێ بێت بەس بینایەکی بۆکەین کە شایستە بێ بە خوێندکارانی تۆب یعنی ئێستا لە کەرکووک خوێندکاری بەشی پزیشکی لە کابینە خوێن نه هەمویان نا هەندێک بەشیانەیە هەندێکیان ئەم تەلەبانە بە حەقیقەت ئێمە خۆشمان وامان کردووە زۆرێک لە تەلەبەکان لە شارەکانی تر وەرەژیرێن کەرکووکین بەڵام لە شارەکانی تر وەرەژیرێن دوای ساڵێک دەوامکردن دێن تەکلیف لە منەکەن لە برادەری ترەکەین ئێمە ئەیان هێنینەوە کە ئەیان هێنینەوە شۆن نییە بۆیە کابینەیان داناوە لە هەندێک لە بەشەکان لە پۆلەکان لە مەرحەلەکان لە هەندێک تێگەشتم فەرموو سڵاوتان لێبێت سەرەتا سوپاسی کاک بێستون دەکەین بۆ ئەم میوانداریە هەروەها دڵخۆشین بە دیداری کاک ڕێبوار ویستی کاک ڕێبوار بۆ پێکەوە ژیانە لە کەرکووک بەبوونی سێ پێکاتەی کورد عەرەب و تورکمان تێڕوانینی جەنابتان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە چییە لە نێوان ئەو سێ پێکاتەیە هەندێک تۆمەت هەیە لە شەقامی عەرەبیدا کە زۆر لە نەوەکانیان بەدەست هێزە کوردیەکانەوە بێسەر و شوێن کراون ئایا لێدوانی جەنابەت چییە لەسەر و بابەتە ئێمە لەسەر ئەم پرسە قسەمان کرد لە هەموو دانیشتنەکانی پێشودا جەنابی سەرۆکوەزیران کە سوپاسی هەوڵەکانی دەکەم لیژنەیەکی بۆ ئەم بابەتە پێکێنا ئەو لیژنەیەش لە دام و دەستگا باڵاکان پێکات بوو کاری ئەوان یەکلایکردنەوەی ئەو پرسە بوو هەر بەڕاستی بێسەر و شوێن بوون لە کەرکووک هەیە چارەنووسیان چییە و چۆن ئەوە ڕوویداوە ئەو لیژنەیەش باڵاو حکومی بوو کە بابەتەکە سەرۆکوەزیران چاودێری دەکرد و منیش سوپاسی هەوڵەکانی دەکەم و ئێمەش دەمانەوێت ئەو بابەتە چارەسەر بکەین ئێمەش لە ئەنجومەنی پارێزگا ئەو پرسەمان تاوتوێ کردووە و بە دوای چارەسەرەوەین يكون لنا خطوات بهذا الموضوع ان شاء الله قريبا جدا دەست خۆش یەکێک کە بینم لایتەکەی داگیرسانەوە ئادەی وەرە ئەبوو لایت فکرەیەکی باشی دۆزیەوە بەوە سەرنجی ڕاکێشام بابی کوژێنمەوە سەرەتا وازی لێ پێ نەدەی سەرەتا بە خێراتن دەکەم بۆ شاری کەرکووک من دوو پرسیارمەیە لە جەنابی پارێزگار پرسیاری یەکەمم ئەو کاتێک کە پەرلەمانتار بوو چواردە دۆسیەی گەندەڵی ڕاکانجوبوریدا بە دەستەی دەستپاکی ئێستا کە پارێزگایە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆسیەدا دەکات پرسیاری دووەم من خوێندکاری کۆلێژی پەروەردەم لە بەشی زمانی کوردی ئێمە وەکو بەشی زمانی کوردی یعنی حەز دەکەین ڕۆژی جلی نەتەوەیمانەیە وەکو هەموو نەتەوەکانی تر زوانگە
زانکۆکانی تر ئێمە لە زانکۆ ئەهلیەکان ڕۆژی جلی نەتەوەی جلی کوردیەکان جلی تورکمانی و جلی هەموو نەتەوەکان ئاسایە بەڵام لە زانکۆی کەرکووک بۆ قەدەغەیە ئێمە ئەوە لە دڵمانە بۆتە شتێک یعنی خۆمانەش وڵامەکەی نازانین وڵامەکەیم لە جەنابی پارێزگارەوە ئینشەڵڵا دەست خۆش من پرسیارێکم هەیە لە تۆ پرسیارەکەم جوابم دەرەوە تخوا مایکەکەی بدەنیە ڕۆژی جلی کوردی کێیە؟ نۆی سێ لە ناو مانگی ئازار وانە سێ ئەی ئێستا چەندی مانگە یانزەیە وایە؟ بەڵێ تاریخی جوانیشە چیتان هەیە لەو یادگاریە بکەن لەم ڕۆژەیە جوانی کەن بۆ خۆتان لەم ڕۆژە شتێکی جوان بکەن یانزە با شتێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ هەمووتان شتێ بکەن کە لەم ڕۆژە دڵخۆش بکەی خوایە کرد لەگەڵ خۆتانە هەر شخصی خۆتان بیکەن من هەوڵە دەم شتێکەکەم ئەم شەو بەس جەنابی پارێزگار ئۆکەی نە جەنابەت ملاحەزەی بچوو جەنابەت شتێک کە ئەم گەنجانە من تێگەشتمە فەرموویی لا ئیرادی و ببورن تۆ بۆ پێشی ئەحداسەکەوی یەجارێ مانگی سێ نەهاتۆ چۆن نەزانین جلی کوردی نابێ لە زانکۆی کەرکووک جەنابی پارێزگار بەس عفوم بابانگی سێ بێت حیاتم بزانم چۆن جلی کوردیەکەی تەبەرت و ئەموو بەخۆشم دێم بۆلاتەن چاوەڕێی جەنابی سێریکەن جەماعەت ئەم پەیمانانەی تۆمارەکەن بەجددیمە ئەزانین چی من بم لە جاتی ئێوە من بم لە جاتی ئێوە لە نێوان خۆتانە ئەوانەی گەڕێکی دەواازەنا ئەوانەی قەینا ئەوانیشمان وێنەریان هەبێ گروپێ دروستکەن ئینێ کڵەپێک دروستکەن بۆ خۆتان کڵەپێک دروستکەن دوای لەمە دوا بۆ خۆتان چالاکی بکەن تازە بوون بە ڕەفیق لەگەڵ پارێزگارە زوو سەردانی بکەن چاودێری بکەن بڵێن فلانە وعدەیە جێبەجێ نەکرد مەسەلەن دەی سێ ڕۆژی جلی کوردیە هەفتەیە پێشەوە وەرن بۆ لای داوەتنامەیەکی بۆ بێنن بڵێن ئەوە بۆ ڕۆژی جلی کوردی دەی سێ چاوەڕێتەکەین لە زانکۆ دەست خۆش پێم خۆشە ئەو متابعەیەکی باش نییە حازرن بۆ ئەوە ئەگە حازرن چەپڵێ لێر من حەزەکەم هەموو نەتەوەکان نەتەوەی کورد و تورکمان و عەرەب و کولد و ئاشور بە خودای بەو جلوبەرگانەی خۆتانەوە جوانن ئەگەر دیقەتش بدەن ئەوەندەی کە من لێرە بوومە موناسەبەیەکە بووە هەر چوار بەرگە جلەکەتان بینیوە هەر تەماشای فەیسبووکەکەی خۆم کە نەیبینن ئەمە باشترین هەنگاوە ئەبێ هەر یەک لە ئێمە ڕێز لە یەکتری بنین و ڕێز و احترام بۆ جلوبەرگی یەکتری بنین جلوبەرگی هەر نەتەوەیەکەواتر ئوسوڵی خۆیەتی عورفی خۆیەتی کەلتوری خۆیەتی دەبێ ڕێزی لێ بگرین نەتەوەی کوردی شەروەها و نەتەوەکانی دیکە شەروەها بۆیە من دڵنیاتەکەم برا عزیزەکەی خۆم پێشی ئەحداس مەکەون من ئەزانم ئەو باسی ڕابردووە کات بۆیە وتم قسەکانمان با لەسەر ئێستا بێت و لەسەر داهاتوو بێت لای ئێمە ئەو شتانە ئینشەڵڵا دووبارە ناوێتەوە هەوڵش بدەن بە هیچ شتێک بە عنف مەکەن بە دەمارگیری مەیکەن یعنی زۆر خۆشە ئەو جلە کوردیەکە کە تۆ ئەیکەی و لە هەمان کاتە ڕێز لە برا عەرەبەکەت و برا تورکمانەکەتیش بگری کە ئەوی جلی نەتەوەکەی خۆی لەبەرە ئەوە وەکوتم ئەم کوڕە زۆر دەموچایی نورانیە لە پێشەوە دانیشتو بەهادی دەسی خۆی بەرزەکاتەوە و کلاشی لە پیایە و سلااوان لەبێ سپاس بۆ سەردا بەخێر بێن سەر و سەرچاومان کەرکووکتان ئاوەدان کردەوە جەنابی پارێزگار بە خێراتنی ناوێ خۆی لە خۆمانە من پرسیارێکم هەیە بۆ جەنابی پارێزگار کە باسی مادەی 140 کرا و باسی ئەو باسانە کرا کە تایبەتە بە مادەی 140 لە پارێزگای کەرکووک وتت ئەوانە عیدی من نییە عیدی سەلاحیاتی کەرکووک نییە باشە لە چەند ساڵی ڕابردووە لە دوای ساڵانی 2023ەوە با بڵین کۆمەڵێک ماڵی کەرکووچی هەیە کە لە ساڵانی 90ەکانە لە پرۆسی تەرحیلکردنا لە کەرکووک دەرکراون ئەم ماڵانە بە زۆر هێنراون بۆ گەرکووک دوای تەرحیلکردنیان خانۆکانیان پێفرۆشراوە بە چێ بە ئیداری خۆجیی کەرکووک لە پارێزگارانی پێشوە مڕاجعە کراوە لە کاتی کورد و لە کاتی عەرەبیشە کە پارێزگار بوون ئەم دۆسێ چارەسەر نەکراوە ئێستا ئایا لە کاتی کاکڕێبوارە ئەتوانێت ئەم دۆسێ چارەسەر کات کە تایبەتە بە کەرکووک و ئیداری خۆجیی کەرکووک ئەم کاری کردووە باش کاکی خۆم جارێکی تر تەئکید دەکەمەوە حەزەکەم شتەکان بخوێنەوە گەنجن کاتێک کە سوالێک تەرحەکەن بۆ بەرپرسێک ئیداری بێت یاسایی بێت سیاسی بێت بۆی بزانن چۆن تەرحی پرسیارەکەی وەکەن دەستور هەندێ مەهامی یەکلا کردێتەوە جێبەجێکردنی مادەی 140 لە ئەستۆی شێدایە و چۆن ئەم سارێکی زۆر ورسەی کرد لەسەر مەسەلەی و فرۆشتنێکی کرد کە لەگەڵ ئیدارەی محەلیە کراوە وایە بەڵێ لە سەردەمی ڕژێمی پێشوو باسەکە بەڵێ ئێستا نا هەڵوەشانەوەی هەیەک هەبوو لە پێوترە هەیە نزاعات الملکیە ئەو هەیە نزاع ملکیە معنی بوو بەوەی ئەم نەوع قەزایانە ببینێت ئەمە ڕێی پێدراوە ئەمە یاسای تایبەتی خۆی هەبووە یعنی کە کاتێک کە تۆ لەو هەیەیە بتوانی حەقەکەی خۆت وەرگریتەوە چونکو مشکلەیەک هەیە دەوڵەت ئەبێت تۆ بە یاسا و بە ڕێنمایەکانی و
یاسا تعاملی لەگەڵا بکەیت ئەگەر لەو هەیە بتوانێت مافی خۆی وەرگرت بێتەوە ئەو شتێکی باشی کردو ئەگەر نەیکردبێت معنی بێ بەلای منەوە وەکو سەرۆکی وحدەی ئیداری ئەوە من ئەتوانم شتی تر بکەم ئەتوانی ئەو نەوع کەسانە بێن سکاڵایەک لای من تۆمارکەن داواکاریەک لای من تۆمارکەن بەشی قانونیمان هەیە لە دیوانی پارێزگاوە ئەو کاتە ئێمەش ئەتوانین ئەو ئیجرئاتانە بکەین کامەی کە لە بەرژەوەندی خەڵک و خاوەن حەق بێت دڵنیا بن منە لەوە ڕاستەیاڵە زۆر باشە فەرموو بەڵێ هەوڵ بدەم زۆر بە کورتی پرسیارەکەم کەم تا بۆ ئەوانش کات بێنێتەوە سەرەتا پێشەوەی پرسیارەکەم کەم کاک ڕێبواری ئەنی جەنابەت کەرکووکیت و ئێمە ئادناسین و ڕەنگە خەڵکی منتەقەکەی خۆشمان بیت بەڵام لایانی با بڵێن ئیداری و پرسیارکرد لە محافظ شتێکە و با بڵێن دەرەوە شتێکە بۆیە بوورە ئەگەر تۆزێتون بم بەڕاستی من پرسیارێک ئەەکەم بۆ ئەوە شاتم و پرسیارە بکەم بەڕاستی چونکە زۆر ئازاری داوم و کاک بێستون کردی بەڵام وەڵامەکە ئەنی بەڕوونی نەگەیشت پرسیارەکەم ئەوەیە زۆر بە کورتی ئەم ئیدارەیە کە لە ڕێککەوتنی فندق ڕەشیدی بەغدا پێک هاتووە لایەن کوتلەیەکێتی نیشتمانی کوردستانەوە لەگەڵ چەند کوتلێتر بوو کە ئەوانەی تەڕەئوستی کوتلەکانەکەن و ڕێ و ڕۆژە موجودیان هەبوو بریتی بوون لە ڕێزداران شێخۆسی عاسی و قەیس خەزعەلی و ڕەیان کلدانی و لەگەڵ مهەیمن حەمدانی تەمام ئەو چوارە هەر چواریان چوار بەرنامەی مفەسڵیان کردووە من ناڕۆمە وردەکاری بەرنامەکە بەڵام بە هەمویانەوە پەیامێکیان گەیاندووە کە ئیسامێ بە جەنابتانی بڵێم و تویانە بەم شێوە من قسەی ئەوانەیەنمەوە ینی خۆی قسەیەکی زیاتر ناکەم ڕێک بەم شێوە قسەیان کردەوە کە ئەوان لەگەڵ ئێوە ڕێککەوتون و تویانە کە ئێمە بۆیە لەگەڵ پارتی ڕێک نەکەوتوین لەگەڵ ئەوە لەبەر ئەوەی ئەوان و تویانە کەرکووک شارێکی کوردستانی و دام بە عێراقی بوون نانێن بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان وەکو جاران نەماوە بەڵکو هەتا شەخۆسی عاسیشتی مانم شیوەیە خوت و ئەگەر وەکو جاران بن و تویانە وعدی پێمان داوە کە بە هیچ شێوەڵای کوردستان هەڵ نەکرێ و پێشمەرگە و ئاسایش نەگەڕێنەوە و هەتا من ئەو قسەی زۆر ئازاری دام لەبەر یەکێتی بی پارتی بێرحزبێبی من لە کوردی خۆمی باشە وتی عفوا بەس بەتاوێکم کاک ڕێبوار وتی قیمەتی تەواو وتی هەتا وتی قیمەتی محافظ ئێمە هەموو مدیریەتە ماوەرگرتووە ئەزانین چۆنە ئێمە لە هەرێم ئەگەر شتێک ببێ هەموو حزبەکان بە بەیاننامە جواب یەکتریە دەنەوە قەی ناکە یەک جار بەیاننامەمان ناوێت یەکێتی نیشتمانی کوردستان جوابی ئەو بەڕێزانە بداتەوە جەنابەت پەیامێک بە زمانی عەرەبی بۆ ئەوان بنێرە بڵێ ئێوە چاواشەی خەڵکی خۆتانەکەن ئێمە لەسەر ئەو شتانە ئیتفاقمان نەکرد بەس حەزەکەم ڕۆم بین تکایە من کوڕی مەدرسەیەکم ناوی مەدرسەکەی جەنابی مام جەلالە وەز ڕەحمەتی خوای لێ بێت فێری کردوین چۆن سیاست بکەین و چۆن ئیدارە بدەین و چۆن لە کەرکووک کار بکەین و ئێستا من هاتووم ئەو ڕێبازە جێبەجێکەم کە ڕێبازەکەی جەنابی مام جەلال هیچ کەس لە ناو نەتەوەی کورد بەقەت جەنابی مام جەلال کورد پەروەر نەبووە و لە قەزەی کەرکووک نەبووە و لەگەڵ ڕێزم بۆ هەموو قیاداتی کوردیش لە ئاستی کەسیانیش کەم ناکەمەوە هەمووشیان بە بەرزەوین ئەوە ڕقم یەک ڕقم دوو لەو ڕۆژۆی کە من بوومەتە پارێزگاری کەرکووک کورد چی لەدەستداوە لەم شارە یەکێک هەڵسێ بڵێ ئەمە میتان لەدەستداوە بۆتان باسکەم چی کراوە بەڵام مشکیلەکەی کورد چییە دەیەوێ هەر شتێ بکەی لەسەر دەمی باسی بکات ئەمە غەڵەتەکەتانە و ئەمە وای کرد ئێوە و ئێمەش و هەمومان بگەین بەم مەرحەلەیە کە مەرحەلەی کە باسی 7 ساڵی ڕاوردووە بۆیە برا عەزیزەکەم خەڵک ئازادە بۆ خۆی چیاڵێت و هەموو لایەنێکی سیاسی بۆ خۆی ئازادە ئەگەر تەماشای بانگەشەی ئینتیخاباتەکان بکەیت چی ئەوترێ لە دوای ئینتیخاباتەکان کامیان جێبەجێ کراوە چی وتراوە چی کورد بێت چی عەرەب بێت چی تورکمان بێت ئەو چاواشەکردنە کە تۆ باسێکی ئەوە لای من نایخوات من هاتووم لێرانە کوڕی ئەم شارم کوردم و زۆر دڵشم خۆشە بە کوردبوونی خۆم و لە هەمان کاتشا ڕێز لە برانەتەوەی عەرەبەکە و نەتەوە تورکمانەکە و مەسیحەکە گرم وەکەوەی کە ڕێز لە خۆمەگرم ئێمە جارێکتر تاکی دەکەمەوە نە یەکێتی نیشتیمانی کوردستان نە وەکو وەفدی مفاوز بە هیچ شێوەیە کەس باسی مادەی 140 نەکردووە لەو مۆزوعە کە بڵێ ئێمە دەستبەرداری مادەیە بین و دەستبەرداری نازانم کوردستانی بوونی کەرکووکە بین ئەمە نە من نە حزبەکەی من نە کەس ئەتوانێ ئەمە یەکلا بکاتەوە خەڵکی کەرکووک ئەمە یەکلاکەنەوە بڕۆن دەستور بخوێننەوە ئەمە ئێمە نین و هەمووتانش ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی چی حاڵێکی تر با هەندێشتی تریش بڵێم با هەندێشتی تریش بڵێم ئەو چاواشەکردنە برایان یعنی من تێناگەم لەو ڕۆژەوەی کە ئێمە دەست بەکاربووینە چی کراوە بۆ هەموو باشەکان نابینن 390,000 بۆ 410,000 دۆنم زەوی کوردی جوتیارم کرێتە ناو خوڵتەی زراعیەوە کە 6 ساڵە مەحروم کراون بۆ ئەوە نابینن باسم کرد نزگەی 600-700 کچە کورد و کوڕە کورد بوو لەگەڵ هەندێک لەوانەی خواریشی عێراق شمێنا و من دایانم مەزراندووە کە پێشتر ناکرا باسی گەڕەکەکانەکەم کە ئێستاکە لەعان لە 5 شۆنی کەرکووک کۆنکریت دەکرێت کە 4-5 ساڵە هەموو گەڕەکانە فەرامۆش کراوە باسی زۆر شتی تر ئەەکەم کە لە بەرژەوەندی میلەتەکە و قەزیەکە و خەڵک بێت بەڵام
مۆدیلەتانی ناشارمەوە من هاتووم بە مۆدیلێکی نوێ کارەکە ئەو مۆدیلە نوێ ئەوەیە کە ئەمانوێت کێشەکان چارەسەر کەین بە کوردیەکەی ئەمانوێت کێشەکان سفر کەینەوە بە هەنگاوەکانمان بە نەوعێکی تر بێت باسی سەرگەڕانە کرد کەمێ پێشێستا لە وەڵامی پرسیارێکاوتە ئەمڕۆ جوتیارەکان و فەرماندە سەربازیەکەت کۆ کردوێتەوە هیچ دەرەنجامێ هیچ چارەسەرێ لە مۆزوعی سەرگەڕانە هەبینرێ بە جوانە سێری کە کێشەی سەرگەڕان ئەزانم زۆر ئاڵۆزە و خەریکن و وەزیری داد خەریک جێگری سەرۆکی پەرلەمان خەریکە و بەس هیچ بەڵێ هەندێشتیان بۆ کەم و ئەمڕۆکە خۆشیان لام بوون هەمویان هاتن لە ڕۆژانی داهاتوو ڕەنگە سبەیش بێت کۆبوونێکی باڵای ترەکەین لەگەڵ جوتیارەکان و لەگەڵ ئەو برا عەرەبانەشی کە مستەفید بوون وەکو مستەفیدی ئەو سەردەمەی ڕژێمی پێشوو هاتم لەگەڵ ئەوان شەدانشم و لەگەڵ هەموو ئەو هێزانەی کە لەو منتیقێن دانشم ئەبێ کێشەکان تەصنیف بکەین ناکرێ من لەبەر خاتری 1000 دوێنم کە کێشەی لەسەرە بەڵام 100,000 دوێنم مەحروم کەم لە جوتیارانی بۆیە ئەمە لە سەردەمی من ڕێی پێناچێت زۆر باشە دوایین سێ پرسیار فەرموو شەر بێ ئەوە تۆی تیابی مادەمەوەنە تۆش توو ڕەبووی فەرموو سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم بۆ شاری کەرکووک کاک ڕێبارش من باخچە ئیسماعیل پرسیارێکم هەیە ئایا لە 7 ساڵی ڕابردوودا چی بۆ ژنانی شاری کەرکووک کراوە و هەروەها تاکە پارێزگارە لە ئێستادا ستافێکی داناوە بۆ ئافرەتانی شاری کەرکووک بۆ ئەوەی کاروبارەکانیان لەناو ئەنجومەنی محافظە بەڕێوە بچێت و لە داهاتوو تا چی بۆ ژنانی شاری کەرکووکەکەیت و چ پرۆژەیەکی دەیە بۆ ئێمە ژنان دەست خۆش ئەوێ پشتگیری و لێ بکە جوابی ئەدەمەوە بە شتێک لەسەر پرسیارەکەی کە من هاتمە ئێرانە کاتێک کە ڕێمە کرد لەناو مەمەڕەکانیان لەناو شوێنێکە بە نسبەتی ژنان و کچان سێرمە کرد پیاوەکان لە پێش ژنەکان و کچەکان ئەڕۆن بڕن لیان بپرسن ناوی کەس نایەنم بەڵام دوانم لەو برادرانە ستۆبێ پێکرد وتم هەر کاتێ من لەگەڵتان بووم دەبێت ژن و کچان لە پێشیم بڕۆنە ڕێوە ئەوە تاگەر لە دەرگایە بووە بێت لە دەرگاکە تۆ لە پێشی من بڕۆی ئەگەر چوینە ژوورۆ دەبێت تۆ بیتە ژوورۆ پێشووتر ئەمە بۆچی ئەگەڕێتەوە حەزەکەم یەک شتێکتان پێ بڵێم ئەمە لەبەر خاتری کەس نییە ئەمە لەبەر خاتری دایکی خۆمە ڕەحمەتی خوای لێوێت تۆزێکیش لەبەر خاتری براژنە ڕۆژی 16 سەعات لە دەرەوەی خۆ بێم قسانە بکەی بۆی کەچیتەوە ماڵەوە قبوڵەکەنەوە ئەوەش بۆچی دایک خوا حەز دەکەم لێرە تۆزێک ئینسانیەتێکی خۆم ببینێت کاش لە هەموو ئەو خەڵکانە کەم ئەوەی لە مێشکێتی بێڕێزیەک بەرامبەر بە کچێ ژنێ بکە لەمە دوابانەی کات دایک پێشەوەی زەوی هەریەک لە ئێمە هەڵبگرێت دایکمان 9 مانگ و 9 ڕۆژ لە ناو زیگی خۆی هەیەمەی هەڵگرێت واتە دایکمان ئەوەندە بەسەری ئێمەوەیە پێشەوەی ئەم زەویە پێبنینە سەری و هەڵمانگرێت دایکمان هەڵمانی کردووە بۆیە من تکاتان لە یەکەم ئەوەشی کە عاجزە لەگەڵ کەسێکە لەگەڵ دایکی لەگەڵ خوشکی لەگەڵ نازان براژنی بچن ئاشتی کەنەوە کاڵێ براژنی مەبەستی براژنی منە ئۆکەی دوو پرسیارمان ماوە بەو تەکنیکە نابێت هەر عینی گڵۆپەکە دابگیرسێنیتەوە ئادەی ئێرە ئەم کوڕە زۆر تووڕێە من ڕۆژگار پرسیارێ ئاڕاستی کاک ڕێبوارەکەم زۆر لە حیوارەکانیا کە ئێستا لەگەڵ جەماعەتە جوابیانەتەدایە ئەتوت ئەگەر مام لە پۆستەکەم دڵنیانی لە پۆستەکە تەمینیتەوە ئەوە یەک دوو چەند گەڕەکێک هەیە لە دوای ئەو 7 ساڵەی کەوا تووشی کێشە هاتوون تەرحیل کراون بەس بە شێوازی ئیستثماری ئەگە بیرت بێت ساحەت احتیفالات ئەگە بیرت بکەیت نەورۆز ئەگە لە بیرت بێشقەکانی سەیادەکە لە عائیلەی شەهیدی پێشمەرگە سێنراوەتەوە دراوە بە کەسانی تر ئایا عائیلەی شەهیدی پێشمەرگە مستحقی ئەو عەرزانە نەبووە؟ طبعاً من سوپاس دەکەم مەمنونتم ئەو پرسیاری تۆ کردێت یان ئەو غەدر و زوڵمەی کە باست کرد بەڵێ کراوە لە کەرکووک زۆر خراپەکاری کراوە و ئێستاکە لەعان لیژنەیەکم دروست کردووە لە قسمی ئەملاک هەموو ئەو تەزەڵمانی کە بۆ من هاتووە کە مولکێکیان لێ سەندراوەوە یان لە شوقەیە دەرکراون یان لە خانوویەک دەرکراون کە پێشووتر بە ئەوان لە ناویان بوونە ئەو داواکاریانەمان هەمووی وەرگردووە لە ئیدارە و لە قسمی ئەملاک دامانناوە هەمووی ئەکرێ بۆ کتابێک بەرزەکرێتەوە بۆ بەڕێز وەزیری ئیسکان و ئەعمار کە برای بەڕێزمان کاک بەنگینە بۆ ئەوەی قەرارێکی لەسەر بدەین جارێکی دیکە پێیان بدەینەوە لە هەموو حاڵەتەکان ئەوانە حەقی خۆیان و دەبێ حەقەکانیان وەربگیرێتەوە و پێشم وایەوە مەهامی ئێمە بیشەڵە زۆر باشە دوایین دوو پرسیار کوڕێک و کچێک ئەوەڵجار ئۆکەی ئەوە فەرموو کچێک خاتوونەکە فەرموو بەڵێ یەکەم شت ئێوارەی هەموو لایەک باش سپاس جەنابی پارێزگار کە گوێ بۆ هەموو پرسیار و پێشنیازەکان دەگریت پرسیارەکەم کورتە و وەڵامێکی کورت و واقعی و ڕاستەقینەم لێت دەوێت پرسیارەکەم ئەوەیە بۆ دوای تەوابوونی کارەکەت وەکو پارێزگار کەرکووک چۆن دەبینیت واللهی ئەکون سەڕێح بەخوا ڕاشکاو دەبم لەگەڵت بەڕاستی دەمەوێت کە دەرگاکەم دەکەمەوە پێش دەرگاکەم بە خاوێنی ببینم دەمەوێت شەقام و شۆستەکان هەموو بە خاوێنی ببینم دەمەوێت کە دەڕۆم بۆ دانیشتن و شوێنە گشتیەکان کورد و عەرەب و تورکمان ببینم پێکەوە دانیشت بن و قسە بکەن و ئاهەنگ بگێڕن ئەمەیە کە هیوا
بۆ کچ و کوڕانم دەخوازم لە کەرکووک يتمنى لبناتي ولدي في كركوك بەڕاشکاوی ئەخیر کەس وەرەگرین ئەلێرەوە ئۆکەی ئەوەی کە زۆر ئاواکە ئۆکەی فەرموو ئەو خاتونم ئیشارەت کردبوو یەکێکی کە هەستا یەک چانس بینەوە بم باشە لەگەڵ ئەم کوڕش کە جامانە هینەکەی لەسەرایە ئەها ئەم جامانە عەنتیکەی ئۆکەی فەرموو سڵاوتان لێبێ من محەممەد ناسێحم خۆشحاڵ بووم کە پرسیارەکەم بوو بە یەکێ لە پرسیارەکانی کۆتا وی بتوانم جۆم لە پرسیارەکان بێ بەعام ئەوەی کە تێگەیشتوم لە حاڵەوەی کە خۆم کەرکووکیم لێرەش لەدایک بووم و ئەوەی کە لێرەش معاناتی خەڵکم بینی هەموو کێشەکانی کەرکووکە گەڕێتەوە بۆ کەمی داهات لەگەڵ گەندەڵی ئەگەر ئێمە بتوانین سێرکە ئێمە پارێزگارێکی بە قوتمانوێ مهم نییە چنەتەوەی بێ وەکو عەبدولکەریم قاسم کە لە ژێر هوتافی نەوتی عێراق بۆ عێراقیەکان ئێمەش داوای نەوتی کەرکووک بۆ کەرکووکەکانەکەینەوە ئەگەر توانیمان ئەم نەوتە بگەڕێنینەوە اینجا چارەسەرکردنی گەندەڵی داهاتی نەوتەکە بە بێ گەندەڵی ئەگەر بتوانین دابەشی بکەین ئەو کاتە هیچ پێویستمان بۆ نابێت دڵی عەرەب ڕازیکەین دڵی تورکمان ڕازیکەین یان کورد ئەگەر توانیمان بە بەیەکسانی دابەشیکەین بەسەر هەمویانە ئێمە خۆمان لەلایەن میلەتەکەەوە پێشوازیەکی گەرممان لێکرێ اینجا ئەگەر بتوانی ئەمەمان بۆ چارەسەرکەی ببە بە پارێزگارێکی ئاسنین زۆر سپاس ئێستاکە من لەوەتی هاتووین زۆرێک لەو کۆمپانیا ئەجنەبیانە هەوڵم داوا بێنە کەرکووک ئەوەی خەبەرێکی دڵخۆشکەرتان دێنێ هەنگاوی زۆر باشمان بردێتە پێش لەگەڵ شەریکەی BP بێتە کەرکووک دێنەوە کەرکووک و گەڕانەوەی ئەوان بۆ کەرکووک بۆ ژێرخانێکی باشە بێ بۆ ئایندەی ئەم شارە بۆ مەسەلەی بنەی تەحتی نەوت لەم شارە بۆ بیرە نەوتیەکان و بۆ پاشان بە خۆتان نەزان مردودی اقتصادی دەبێت و حرەکەیەکی باش لە ناو شارەکە دروست دەبێت و ژمارەیەکی زۆر لە گەنجەکان جێیەکرێتەوە ئێمە وەکو ئیدارە ئامادەیمان پێشان داون کە هەموو هەنگاوەکانمان بۆ ئاسانکردنی ئەوان دەبێت لە پێنا ئەوەی کە بێن لە کەرکووک کار بکەن و پێشم وایە بەم زوانە دێن و ئیشەڵا دڵخۆشکەرە بێ بۆ موتان زۆر باشە ئێستا ڕۆژانە چەند بەرمیل نەوت بەرهەم دێ لە کەرکووک و بەرەو کوێ چێ کەمە نزیکەی 370,000 بەرمیل نەوتە 370,000 بەرمیل نەوت بەرهەمە هێنا ڕۆژانە کەمە سەرەکەوێ دابەزێت وەکو پێویست نییە مەفروض وا بوو زیاتر بێت یعنی بە ئەمانەتەوە بیڵێم بەداخەوە حکومەتەکانی یەک لە دوای یەک حکومەتەکانی فیدراڵی کەم تەرخەم بوونە لە ئاستی مؤسساتی نەوت و غاز لە کەرکووک وەکو پێویست نەبوونە هەموو ئەو بوونە تەحتیەی کە هەیە هی سەردەمی ڕژەمی پێشووترە شتێکی بەسیتیان کردووە بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمانە کار ئاسان بکەین یەکێک لەو کۆمپانیا ئەهلەکان ئێستاکە مەسەلەی هەدرەجەی بانزین لە کەرکووک ئەوش تەسەورەکەم لەم دوو مانگە ئەبێ تەواو بێت و دەست بەکار بێت تەسەورەکەم بچینە ناو ساڵی تازە و دەست بەکار بێت کە ڕۆژانە 12,000 بەرمیل نەفتە بکە بە بەنزینی عالی ئۆکتاین بەرزترین ئۆکتاین لە بەنزین ئەوەش دیسانەوە ئەبێتە هۆکاری هەلی کار بۆ گەنجەکانمان و هەروەها ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەنزین و هەموو ئەم منتیقانە دابین کا کەرکووک و دەوروبەرەکەی ئەو شارانی کە لە دەوروبەرێت زۆر باشە ئەم خاتونە لێرەیە فەرموو وعدمان بەس بەو دوو کەسەیەوە ئەو خاتونە لەگەڵ ئەو جامانە قوتەی بەردەمی السلام عليكم من دكتورة سارة عبد الله پزیشکی ددانم سەرەتا ئەمە سپاس لە هەمووتان کەم کە هاتوونە و خصوصی کاکرێ بوارەمە زۆر دەستخۆشی دەکەم سەراحەتەن من زۆر پێم خۆش بوو کە ئێمەی کورد دەیتڕەتوانین عالم کوردستان بەرزۆکەین بێ کێشە لەبەرەوەی جاران زۆر کێشەیە گەورەمان هەبوو وەک چۆن عەرەب و کوردیش حوڕیەتیان هەیە هەست دەکەم ئەوە زۆر خطوەتێکی باش بوو کە ئێمەش ئەو حوڕیەتمان هەیە سەراحەتەن ویستم پرسیارکەم لەسەر بوارێک نەپرسراوە لە کەرکووک ئەوەی کە بواری سیاحی زۆر شوێنمان هەیە مثل ئاڵتون کۆپری مثل قەرەهەنجیر شوێنەکان باشە بەڵام ئێهمال کراوە لە ناحیە سیاحیەوە کە بزانم جەنابەت چی پرۆگرامێکی شتێک هەیە توێ بیکەی زۆر باش طبعا لە کەرکووک بوار لە ئارایە نەک تەنها گەشت و گوزاری ئەها طبیعی ئەومان هەبێ ئەما توانین سیاحی دینیش بکەین لە کەرکووک یەکێک لە برایەکان لەوێ باسی قەڵای کرد ئێوازانن قبری پێغەمبەر دانیال لەوێ جارێکیان بۆ برادێکم باسکەوتی چۆن وتم بەرە وەڵام وەڵا حەزەکەین برادێکی مەسوولە نابێ نایی بێنە ئێمە ئەو شتانەمان هەیە لە کەرکووک یعنی ئەتوانین ئەمە هەمووی ئیسtismarکەین بە شێوەیەکی باش بەداخەوە لە کەرکووک تا ئێستاکە خێزانەکان و عایلەکان شوێنێکیان نییە بڕۆن نەفەسێکی تێدا بدەن بۆیە لەگەڵ دەست بەکاربوون ئەگەر کەرکووکیەکان ئاگاتان لە من بوو بێت دوو قەرارم داوە کە دوو پارکی گەورە لە کەرکووک دروستکەم یەکێکیان لە سەروی کەرکووک و یەکێکیان لە خواروی کەرکووک وەڵام منش حەز نەکرەوە ڕسمە سێڵفیە بگرم نەنە سێڵفیە گرین خەمە نەبێ سێڵفی جەماعیە ئەواڵێن ڕێبوار حەزی لە ڕسمی سێڵفیەوە ئاسانترە یعنی تۆ ئەوە بوەستیتونە وەڵا دەست بەرزەوکە و کۆتایی پێێنی قەرارم داوە دوو پارک دروستکەین ئەو پارکانە هەریەکیان لە 100 زەوی کەمتر نییە کاک هاوارمان لە ئیتاڵیاوە هێناوەتەوە بۆ ئەم شارە فەقیرە هەموو ڕۆژەکەدا تەبان سەری خۆی ئەلێ ڕێبوار با بچمەوە بەڵام نایەڵین بڕواتەوە لەبەروی کاک هاوار اختصاصی حەدایق و لە حەدایقیشی کردووە لە شاری ئیتاڵیا 45 ساڵ لەوێ ژیا و کەرکووکیە و برای شەهیدێکی نەمری ئەم شارەیە
دەمەوێت ئەوتان پێ بگەێنم هەنگاوەکان بۆ ئەوە ئەڕوات کەوان نەفەس بۆ خەڵک دروستکەین نەفەسی تیابکێشێ بە تایبەتی خێزان و عوایل و گەنجەکان لەم ڕۆژانە ڕەت بووم لای جسرەکەەوە شەو بوو دوو برادرم لەگەڵا بوو شوێنێکەیە ناوی ڕێحابە ئەگەر ئەوەی نازانم ئێوە لە بیرتانە و سەردەمە پیانەوت ڕێحاب و چەلک و فەلقێکی لێ وە بزانم تقریبا 45 ساڵە لێ کەوتووە هەمووی ژەنگ لی داوە لەولاوە ئەڕۆی نازانم سەفینە نوحێکی لێ وە بزانم 40 ساڵە لێوێ کەوتووە ژەنگ لی داوە لەولاوە برادرێ قاعەیەکی دروست کردووە نازانم بۆچیە و هیچ شیتیانە یەکسەر تەلەفۆنێکم کرد بۆ مدیری بەلەدیە وتم ئەم مەسەلەیەم بۆ یەکلا بکەرەوە ئەموێ لە ڕۆژانی داهاتوو واتە لەم هەفتانە شۆفەڵەکە برم و هەمووی تەخت کەم بیکەینە منطقەیەکی چۆنەڵێ حەدیقە و دار و مشتی جوانی لێدانین بۆی عیلەکان بێن نەفەسی تیا بکێشن هەنگاوەکانمان بۆ ئاراستەیە ڕغم ئەوەی کەوا دعم و تەمویلی مادیمان نییە بەڵام من دڵنیام بە نەتیجە ئیشەکانمان ماوەیەکی دیکە دەرەکەوێ و هاوڕاتم کە دەبێت ئەو شتانە دروستکەین خەڵک ڕوو لە شارەکەمان بکات کاک ڕێبوار باسی قەڵای کەرکووک ئەو پرسیارە نازانم ئەتوانن دەسی بۆ بەرن بەڵێ بەڵێ بەم زوانە من وعدی بەڵێنەکەم دا ئەوەیەکە لە بەڵێ ئەوە یەکەم بەڵێن بوودم یعنی نۆژەنکردنەوەی قەڵای کەرکووک بەڕەخمی هەموو ئەو تەدەخولاتە نێو دەوڵەتی و نێو خۆیی و دراوسێیی و هەرێمایەتیانە ڕغم هەمووی مەوعدێکم ئەبێت لە داهاتوێکی نزیک لەگەڵ بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکومەتی فیدراڵ سەبارەت بەو بابەتەیە و قسەی جدیمان هەیە و شتەکانشمان ئامادە کردو بە باشی و نۆژنکردنەوەیکی باشێکین بەس قەڵاکە بتوانن نۆژەنکردنەوە گەورەترین ئەبێ بە گەورەترین پرۆژەی گەشتیاری بۆ کەرکووک یعنی خەڵک لە وڵاتان حەزەکەم هەموو خەڵک بچێ سەری لێ بدات بەڵام ئێستاکە کە ئەڕۆی زۆر شتی خراپی لێکراوە بۆ یاغیان لێ نووسیوە و شتی ناشتینیان یعنی شتی ئەبێ ئەمە چاکیکەین زۆر باشە جامانە قوتەکە و دوایین پرسیار بسم الله خەڵک چه عەشیرەتێکی تۆ وەڵاهی ئەمن هەمەوەنم ئەمە جامانە لای ئێوە ئاوا بەسرێ نەوەڵامە خۆم بەسمەوە لە دوای لەوێ کرایەوە دووبارە بەسمەوە ناوت چییە؟ عەبدوڕەحمان گەنج و عوسمان چۆن؟ عەبدوڕەحمان گەنج و عوسمان گەنجۆکە چییە؟ هەر گەنجۆ ناوی هەی ناوە عەبدوڕەحمانەکە ناوی خۆتەوە عوسمانەکە باوکت ناوی گەنجۆیە؟ بەڵێ ناوە ناوە بەڵێ ئۆکەی جارە سەرەتا بە خێراتنی جەناب دەکەین کە ئەوڕێ دوورەت حەزت کێشەوە هاتیتۆ بۆ شاری کەرکووک زۆر سپاسی جەناوی کاک دکتۆر ڕێوار دەکەین بۆم کاتێک هەڵی ڕەخساندووە بەندە سێ پرسیاری لە خزمەت جەنابی هەیە یەک دانیان هەرسێکی گرینگە بەخوای هەرسێکی گرینگە نانە یەک دانیان یەکەمیان 7 ساڵە یاریگای ئۆلۆمپی کەرکووک ئەوە گرینگە دووەمەوە پارەیە چاکی بۆ تەرخان کراوە تایسەنا دیارە ڕوون نەکراوەتەوە یەکەم خاڵ دووەم ئایا دکتۆر ڕێبوار ئەتۆ دەلێی بینم خۆشێگە سەرۆکی ئەنجومەنی دکتۆر نیم بەس ڕێبوارم مامۆستا ڕێبوار بەس ڕێبوار خدا سەلامەتت کە دەبینی ناوماڵی کورد لە ئێسادا پەرتەوازەیە ئەو برادرێتتر دکتۆرە لە پشتەوەەوە ناوی دکتۆر ڕێبوارە خی گەر هەموو لە یەکتان سەلامەت کە دەبینین چەندین ئەندامی ئەنجومەن کە کوردن نایەن ئەنجومەنەوە ئایا کورد لێرە نێوماڵی پەرتەوازە نییە یەکەم خاڵ دووەم ئایا چی پرۆژەیەک بۆ ئاودێریدان ناوە دەست خۆش ئاودێری مەبەستی چییە پرۆژەی ئاو یان چۆن بڵێ کۆکردنەوەی ئاوی خواردن بەنداو بەڵێ باش خدا پاداش داتەوە بە دەستخۆشی لە کاک بێستون دەکەم بۆ ئەو کاتە وەسەلام عەلەیکوم عەزیزی ڕۆحەکەم ئەمە بوو بە ستایلی خۆت ئەم جامەدانیە ناوێنێن عەبدوڕەحمان گەنجۆیی یەک پرسیار هەبوو لەسەر ڕاکانجبووری ئەو 12 دۆسیەیە وەڵامە نایایەوە ڕاستەکەن وەڵا ئەزەکەی بەو 12 دۆسیەیە دەست پێ بکە و بە پرسیارەکانی عەبدوڕەحمان گەنجۆ کۆتایی پێهێنی دۆسیەکانی ڕاکانجبووری ئەوەی کە بەرزمان کردو کاتی خۆی 21 مەلەفە ئەوتی چواردە نییە 21 و بەشێکی لە دادگا یەکلا بۆتەوە بەشێک شیماوەتەوە تاکو ئێستاکە بڕواشم بە دادگا هەیە ئینشەڵڵا بە باشی یەکلایەکاتەوە بە نسبەتی پرسیارەکانی عەبدوڕەحمان چۆن مامەڵەی لەگەڵاکەی جەنابەت لەم کاتەیە بەجێ هێشتووە ئەو دۆسیانە نا بەجێم نێشتووە کارەکان نەکەین ئێمە پێشەوەی هەر مەلەفێک بدەینەوە دادگا پێویستە تحقیقی ئیداری بۆ بکەین کە تحقیقی ئیداری لای من تەواو بوو تر بەرزەکرێتەوە بۆ دادگا ئێستا هەندێک لەو مەلەفانە لە دادگا بەرزۆکراون ئەمێنێتەوە دادگا ترێک لای کاتەوە پرسیارەکانی بەڵێ سەبارەت بە کاک عەبدوڕەحمان طبعا یەکێک لە پرسیارەکانی کاک عەبدوڕەحمان باسی لە مەلعەبی ئۆڵۆمپیەکە کرد کە یەکێکە لە خەونەکانی هەموو گەنجە وەرزشکارەکانی کەرکووک و هەموو گەنجەکان و بۆ گشتمان بەڕاستی طبعا حکوومەتی فیدراڵ نزیکەی 6 وەزیریان 5 وەزیر با غەڵەت نەبم وەزیری وەرزش و لاوانی بەڕێ خستووە ئەو مەلعەبە تەعمیر نەکراوە
مەلعبەکە لە سەردەمی ڕژەمی پێشوو دروست کراوە ئەمان بەس تەنها تعمیرکردنەکەیەکەن هەر بۆ مێژوو جەنابی مام جەلال ڕەحمەتی خوای لێبێت 300 خێزانی ئاوارە لەو مەلعبە بوون نیشتەجێ بوون لە دوای پرۆسی ئازادی کولی خێزانێکی 15 ملیۆن دیناری داپیان ئەو کاتت بۆ ئەوەی ئەم مەلعبە بۆ گەنجەکانی کەرکووک نوێژەن کرێتەوە لەو سەردەمی جەنابی مام جەلالەوە تاکو ئێستاکە ئەم ساڵ ئەو ساڵە کرێت و مەلعبەکە یەکلا نەبووتەوە من بەڵێنت پێدەم ئەم بەڵێنشم بۆ بنووسە لە مانگی 5 بۆ مانگی 6 یان نیهایەتی 5 یان نیهایەتی 6 2025 مەلعبەکە بەدەستی ئەم برایەت ئەگەر من زیندوو بم افتتاحێکی ئەوە ڕقم یەک ڕقم دوو طبعا ئیشم بۆی کردووە و بۆیەوە بە دڵنیایی و قساکەم دانیشتنم بۆی کردووە چوومەتە بەغداد لەگەڵ وەزیر دانیشتوم هەموو شتەکانم تەواو کردووە تەنانەت ئەو شەریکەیەکەوە مشکلەی سلفێ هەبوو سلفەشمان بۆ دابین کرد ئەوە ڕقم یەک ڕقم دوو باست لە ئاودێری کرد گەنجەکان بچن هەمووتان سەردانی سەدی خاسە بکەن سەدی خاسە چای کە لە منتیقەی چیمەن بۆ ئەو لای کۆچەکە ئێمە لە سەردەمی ئێمە جادەیەکمان دروست کرد جاران کەرکووکیەکان بە 20 دقە ئەچوون بۆ سەر ئەو سەدا ئێستاکە لە جادە حەولیەکەی شۆراوە بە 6 دقە ئەچنە سەر سەدەکە بە 6 دقە بە ئۆتۆمبیلە چن بڕۆن ئەو ڕۆژانە من جادەکەم افتتاح کرد بڕۆن سێری ئەو سەدە بکەن ئەو سەدەمە جەنابی دکتۆر عەبدولەتیف کە ئێستا بەڕێز سەرۆکۆماری عێراقا ئەو کاتێک کە وەزیری سەرچاوە ئاوەکان بوون لەوە لە سەردەمی ئەو دروست کراوە شوێنێکی زۆر جوانە هەر کەسێکتان بێتاقەت بوون نەفسێتان تێکچوو بڕۆنە سەر ئەو سەدە و سێری ئەو ئاوە جوانە بکەن لەوێ پرۆژەی زۆر جوانەکەین یەکێک لە پرۆژەکانمان لە پشتی سەدەکەوێ دارستانێک لەو منتقەیە دروستەکەین کە ئیشاڵڵا گەر تەمەنمان باقی بوو هەمومان ئەیبینین ئەوە بە نسبەتی ئەو باست لە ئاو کرد بەسەبارەت بە ئاوی خواردنەوە باشترین پرۆژەی ئاوم ئامادە کردووە بۆ گەڕەکی پەنجعەلی کە لە ڕۆژانی داهاتوو جێبەجێکرێت مودەی ئیشەکە ساڵێکە خایەنێ لە دوای ساڵێک ئێمە کێشەی ئاوی پەنجعەلی چاکەکەین کە هەمووتان نەزان چەند معاناتیان هەیە پرۆژەیەکی دیکە هەیە لە ساڵی 2007ەوە وعدیان بە خەڵکی کەرکووک داوە کە پرۆژەی ئاوی ئاڵتون کۆپریە ئێستا بەدەستی خۆم بردم بۆ لای جەنابی وەزیری ئیسکان و ئیعمار بەرز کاک بەنگین و ئەو ئێستاکە دراسی ئەکەن و جارێکی دیکە متەطەڵەباتی ئیدراجی بۆکەن و ئومێدەوارم لە سەردەمی ئەو وەزیرە بەڕێزە ئەو پرۆژەی ئیحالە بکرێت ئەوە پرسیاری ئاو و ئاودێریەکەت بوو سەبارەت بە ناوماڵی کورد وەڵڵا کاکە منیش حەز دەکەم ناوماڵی کورد ڕێک بێت و باش بێ بەڵام بەخوا نەخەتای منە و نەخەتای توێ و حەقمان نییە مە ئیشەکەین و خزمەتەکەین باشە دەستخۆش زۆر زۆر سپاس بە ڕێزان دەستخۆشی لە خۆتان بکەن ئێستا هەر عادەتی بەرنامەکە وایە لە کۆتاییە سێلفیەکە گرین من و جەنابەت جەماعەت هەر هەمویان لە پشتەوە لەگەڵمانە بن لە جێی خۆتان هەستنە سەر پێ و دوای ئەوە زۆر زۆر سوپاسی میوانەکەمانەکەین کە بەشدار بوو لەگەڵمانە جا عادەتەکە وایە سێلفیەکە بە جەنابەت بیکرێت زۆرم پێخۆشە من دیگە وەڵڵا گرنگەوەی هەموو خەڵکەکە دەرچن لە پشتەوە جەماعەت هەستنە سەر پێ ئەم دەستی من ئاوە قۆڵایشی نایە بەس زەردەخەنەش بکە وەڵڵا تۆ ڕنگیم بەدڵم وا دیارم لەک بەتیمە